لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوەی دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. ناوی کتێب 1987 کتێبی برینی من. نووسەر داستان بەرزان. ژانر نامە گێڕانەوە. هەڵەچەند جەبار سابیر. نەخشەسازی و بەرێک جەبار سابیر. تیراژ 500 دانە. ساڵی چاپ چاپی یەکەم سلێمانی 2018. چاپخانە یاد سلێمانی. نرخ 3000 دینار. لە بەڕێوەبەرێتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی سپاردن 970 ساڵی 2007 پێدراوە. ئەم کتێبە بە سپۆنسەری بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی، ڕۆژنامەی وشە، یەکێتی نووسەران لەقی سلێمانی. خوێندنەوەی نەرمی عەبدوڵڵا. کاری دەنگ و مۆنتاژ ئاوات کێستانی. شوێنی تۆمارکردنی ئەم کتێبە کتێبخانەی شنەوەی دەنگی دەکەوێتە ناو تەلاری یەکێتی نابینایانی کوردستان. سلێمانی شەقامی بازنەیی مەلیک مەحموود بەرامبەر سنتەری بۆڵینگی کۆن. بۆ سەرنج و پێشنیارەکانتان دەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی کتێبخانەی شنەوەی دەنگی 328 71 97. داستان بەرزان کتێبی برینی من. خۆشەویستانی من، سڵاوتان لێبێت. لەگەڵم بن بۆ خوێندنەوەی ئەو پێشەکەی لە لاپەڕا 5 کتێبی برینی مندا داستان بەرزان ئاماژەی پێدەکات. من لە ساڵی 1987 لە شاری سلێمانی لەدایک بووم. ڕۆژەی من لەدایک دەبم باوکم بەوەی کاری سیاسیەوە لە بەندیخانەدا دەبێت. بۆیە ئەو گوێی لە یەکەمین گریان و چاوی لە یەکەمین دڵۆپە فرمێسک و ئاشنای یەکەمین هەناسەی من نییە کە لە دەرەوەی جیهانی ناوسکی دایکم بە جیهاندا. لەو بڕوایەدام هاتنی من بۆ ناو ژیان مای دڵخۆشی دایکم بۆ بێ. ئەگین 9 مانگ منی نەدەپاراست و دەیتوانی لە یەکێک لە ڕۆژەکانی سەرەتای دەرکەوتنی مندا بەهەر هۆیەک بێ کۆتایی بە من بهێنایە و نەی هێشتایە بێمە دنیاوە. من لەو جۆرە نیم کە ئاوات بەنەبوونم بخوازم. بڕوام وهایە بوون باشترین دەستکەوتە. ئەگەر نەبین نازانین ژیان چییە، بەڵام بەبوونمان ئێمە دەتوانین ئەزموونی ژیان و خۆشی و ناخۆشیەکانی بکەین. ژیان شتێکە دەستمان کەوتووە و دەکرێت ئەزموونی بکەین. ژیان ئەزموونە. جاری وەهاش هەیە ژیان تووشبوونە. نەنکەم دایکم دەڵێت کەتانی نەنکت هەر پێش ئەوەی لەدایک بیت و توێتی ناوی بنێن داستان. کەتان دایکی باوکم بوو. خۆشم ئەم ناوم بە جۆرێک بەدڵە کە ئەگەر بەهاتایە و خۆشم ناوی خۆم بنایە ڕەنگ بوو هەرم ناوم هەڵبژاردایە. ئێستا لە بەردەم لاپتۆپەکەمدا دانیشتۆم. شتێک لە ئارامی پاش نووسینم تێدایە و دڵم پێی خۆشە چونکە تەواوی بەشەکانی ئەم کتێبم تەواو کردووە. ئەمڕۆ گەڕامەوە بۆ سەری و هەستم کرد بەشێکی سەرەتای ماوە دەبێت بینووسم. دەنووسم ماوەی پێش و جارێکی تر دڵم شکا. من لەگەڵم دۆخەدا مەبەستم دۆخی دڵشکانە. ئەزمونێکی باشم هەیە و دەست و پەنجەیەکی باشم لەگەڵیدا نەرم کردووە. بەڵام ئەم جاریان ئەم دۆخە گەڕاندمیەوە بۆ یەکەمینە وشانەی کە لە منداڵیدا و لە دەفتەرێکی قوتابخانەدا نووسی منەو کات هیچ بیرۆکەیەکی نووسینم نەبوو. ئەوەندە نەبێ کە شتێک لە ژیانی ڕۆژانەی من هەبووە پێویستی بە تۆمارکردن هەبووە. من لەم کتێبەدا دەنووسم. ئەزیزانم، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی ناوڕۆکی کتێبەکە بزانین داستان دەیەوێ لە برینی مندا چیمان پێ بڵێ. ئەزیزان، سڵاوتان لێبێ. لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی یەکەم لە کتێبی برینی من لە پڕەحەوت بەناونیشانی بە برین نامەت بۆ دەنووسم. سێری کاتژمێرەکەی ژوور سەرمم کرد. بینیم کاتژمێر 7:30 بەیانیە. ماوەیە کە لە دۆخێکی خراپدام. ئەمە شوای کردووە ئێوەران زیاد لە پێویست ڤۆدگا و بیرە بخۆمەوە. شەوانەش خەونەکانم پڕن لە کابوس. هەر شەوە نارێک دێتە خەونم و
دەم شێوێنێت و وا دەکات ڕابچڵەکم و ئیتر تاک و دنیا ڕووناک دەبێتەوە بێدار بم. پاشانیش خەوێکی کورتم لێ دەکەوێتەوە. ئەم بەیانیە ئەو خەوەشم لێ نەکەوتەوە. چەند مانگێکە دەبوو بنووسم، بانقەس نەمدەویست ئەوە بکەم، چونکە لای من چێژیمانەوە لە هەستی نووسیندا خۆشترە لە نووسین. بەڵام من بەیانیە زیاد لە پێویست ئەو هەستە سەری کرد، بۆیە هەستام و لاپتۆپەکەم داگیرساند و ئەم وشانەم نووسی. دەزانیت مرۆڤانێک کە لە دڵەوە بریندار دەبن نەخەونیان دەمێنێت، نەدەشتوانن بۆ ماوەیەکی درێژ لە جێگەیەکدا بمێننەوە. منێکێکم لەو مرۆڤانە. ئەگەر بکرێت بە خۆم بڵێم مرۆڤ، چونکە بەداخەوە کەوتینە ڕۆژگارێکەوە مرۆڤی ڕاستەقینە ڕوو لە کەمیە و ئەوانشی لە شێوەی مرۆڤدا ڕۆژانە بەسەر زەویدا دێن و دەچن. هەر ئەوەندەی بایەکی تەنەک هەڵی کرد، ئیدی زۆرینەیان ماسکەکانیان لێ دەکەوێت و دڕندەیەکی پەتیان لێ دەمێنێتەوە. لە دوو ڕۆژی ڕابردوودا عومەر جەلالی هاوڕێم میوانم بوو. ئەو لە جۆری و مرۆڤانەیە کە تا ڕادەیەک لە من شارەزایە، ئەگەرچی زۆرنین ئەوانەی لە من شارەزان، بەڵام چەند کەسێک هەن دەزانن چۆن لەگەڵ مندا هەڵبکەن. من دەزانم کە بۆ مامەڵەکردن مرۆڤێکی خۆش نیم. لێهێندەی هونەری مامەڵەکەت لەگەڵ دادۆزیەوە ئیدی کێشەت نامێنێ. بەڕادەیەک ئالوودە دەبم کە بێزار بیت. بە جۆرێک توند بە خۆمەوە دەدنووسێنم نزیک بێ بپسەیت. لە ڕابردوشدا باجی ئەوەم زۆر داوە، چ لە هاوڕێیەتیدا و چ لە عشق و جۆرەکانی دیکەی پەیوەندیدا. بەداخەوە خۆشم هەندێک جار لەم شتەی خۆم ماندوو دەبم و خەمی لێ دەخۆم. هیچ مرۆڤێک هی ئەوە نییە هێند ئالوودەی بی، هێند بە خۆتیەوە بنووسێنی. بەڕاستی شتێکی خراپە لە مندا، بەڵام هەمیشەش دڵم بەو چەند کەسە خۆشە کە دەتوانن ئاگیان لە دڵم بێت. ئەگەرچی نزیکە زۆرینیان لێرە نامێن و بە هۆکاری جیاجیا وڵات جێدەهێڵن. هیتر بەڵێم چی؟ ئەم دڵی من کێشەی زۆرە. هیوادارم ڕۆژێک تۆش لێم بێزار نەبیت. لەگەڵ عومەری هاوڕێم لە بەردەم باخی گشتی دادانیشتە بووین. ئەو قسەی بۆ دەکردم و من خەیاڵ دەیبردمەوە. لە ناکاوتی ئەگەر تااقەتت لێرە چووە دەتوانین بڕۆینە شوێنێکی تر، چونکە دەزانم تۆ لەم دۆخانەتدا ناتوانی جێگە بە خۆت بگری. من لەم کاتەدا بیرم چوو بۆ لای دوو کەس و لە هەمان کاتیشدا لە دڵەوە سپاسی ئەو هاوڕێمم کرد کە مەبەستێتی ئەوەندە دڵ سۆزانە ڕەفتارم لەگەڵدا بکات. ئەو دوانشی بیرم بۆیان چوو حەسەن زیرەک و باوکم بوون. ئەرێ بەڕاست حەسەن زیرەک بۆچی لە یەکێک لە مەقامەکانیدا هێن بەتین و تاو هاوار دەکات جێم نیەتیا بسرەوم؟ ئەی باوکم بۆ چەند مانگێک پێش مردنەکەینی دەتوانی لە شوێنێکدا بۆ ماوەیەکی درێژ بمێنێتەوە و بەردەوام بیری لە ڕۆیشتن دەکردەوە بۆ جێگەیەکی تر؟ تۆ بڵێ ئەوە هەستی کۆتایی هاتنی ژیان بێ وای لە حەسەن زیرەک و باوکم کردبێ؟ بڕوام وایە وەڵامیم پرسیارە ئەزمونێکی دیکەی دەوێ، ئەزمونکردنی ژیانی پێش مردن یان ژیانی نزیک لە مردن. بە دروستی مانگێک و 7 ڕۆژی دیکە دەبمە 29 ساڵ، بەڵام 4 بۆ 5 ساڵ دەبێ کە هەستی ئەوەم هەیە تەمەنم 30 ساڵە. زۆر کاتیش هەم خۆم و هەمیش هەندێک لاوانەی لە من شارەزان پێمان وایە من ئەزمموی 50 ساڵ تەمەنم کردووە. ئەمەش بەڕوونی لە برینەکانی ناوەم و لە ئەنجامدا زیانە جەستەیەکانی شەمدا دەردەکەوێت. ببوورە من نامەوێ هەر لە یەکەمین نامەوە سۆز باڵ بەسرم لاپەڕانەدا بکێشێت. ئەگەرچی لە ئێستادا کە من ئەم نامەیە دەنووسم دڵنیا نیم ئایا ئەم نامەیە دەبێتە سەرەتایەک بۆ زنجیرەیەک نامە یان ئەمە یەکەمین نامە و دوایین نامە دەبێ. بەڵام ئەوەندە هەیە تۆ لە ڕابردوودا چەندین جار لە چاتەکانتدا ئەوەت بە من وتووە کە نامەت بۆ بنووسم. بەڕاست ئێستاش هەمان بۆ چوونت هەیە یان وەک هەر مرۆڤێکی دیکەی مۆدێرن لە سەعاتێک بۆ سەعاتێکی دیکە بۆ چوونەکانت دەگۆڕێت، نەخوازە لە چەند مانگێک بۆ چەند مانگێکی دیکە بەپەلە دەنووسم، وەک نەخۆشێک کە دکتۆرەکەی دڵنیای کردبێتەوە چەند کاتژمێرێکی تر ماڵەوایی لە ژیان دەکات، بۆیە ئەویش هەندێک بەڵگە هەندەیەوێت تۆماریان بکات. ئەم پەلەپەلەم تازە نییە، ماوەیە کە تەواو بەڕستی لێبڕیوم و لە هەموو شتێکمدا ڕەنگی داوەتەوە. ئەوە شارەنووسی هەمان ئەم نامەیە هەیە. نازانم درێژەی دەبێت، ئایا لە ساتێکدا کۆتایی دێت و دەگەمە ئارامیەک کە پێشتر ئەزمونم نەکردووە، بەڵام پێم خۆشە بزانیت من لە ڕابردوودا و نووسینانەی لای خۆشم و لای ئەوانەشی خوێندویانەتەوە لە نووسینە لە دڵەوە بۆ دڵەکانم بوون، ئەوانن کە بە پەلە نووسی و من
پەلەکردن لە هەندێک کاردا لای من پەلە نییە، بەڵام بەدبەختی ئەوەیە بە پەلە بژیت کە زۆر جار خۆم وهادیوە کە هاتوومەتە ژیانەوە بە پەلە ماوەیەک دەژیم و بەجێی دەهێڵم. بۆیە لای هەندێک کەس وتومە خەمی منتان نەبێ، ماوەیەکی کورت و بە پەلە دەژیم و دەڕۆم. تۆ بە منت دەگوت نامەم بۆ بنووسە. ببوورە، ئەوە دوو جارام قسەیە دەکەمەوە. تەنیا مەبەستمە بزانیت من خۆمم لەو داوایە دەشاردەوە، وەک ئەوەی گوێم لێ نەبوو بێت یان چاوم بە چاتەکەت نەکەوت بێت. لەبەرەوە ناکە من حەزم بە نووسینی نامە نەبووە، یان لەبەرەوەی پێم وە بوو بێ ڕۆژگاری نامە بەسەر چوو بێت. نەخێر، بەڵکو لە نووسینی نامە ترساوم و دەترسم. ئەم ساتە شوەهەم، چونکە دەزانم مرۆڤی ڕاستەقینە کە پەنای بردە بەر نووسینی نامە ئەوە لە دڵەوە بریندارە و لە دڵی شەوە کەسێک نییە گوێی لێ بگرێ. لە ئێستادا من هەست دەکەم مرۆڤی ڕاستەقینم. هیوادارم ئەم هەستەم وەهم نەبێت. هیچ ژانرێکی ئەدەب هێندەی نامە دەسم ناخاتە ناوەوەی خۆم. بۆ دەرهێنانی شتە پەنهانەکان و ئەوانەی تەنانەت دەمەوێت لە خۆشمیان بشارمەوە. من لەو سیفەتەی نامە ترساوم و دەترسم. ساتی نووسینی نامەش بۆ هەر کەسێک لەو هەستەوە سەرچاوە دەگرێ کە هیچ کەسێک هێندەی ئەو لە خۆتەوە بە نزیک نابینی. لە ئێستای منیشدا تۆ ئەو کەسەیت، لێم نزیکیت و دەمەوێت دڵمت بۆ بکەمەوە. دوێنێ لە دەستگای سەردەم لەسەر داوای چەند ڕۆژێکی لەوەبەری خۆم هیوا قادری شاعیر کتێبی نامەکانی خۆی و سەحر ڕەسایی دامێ بیخوێنمەوە و پاشان بۆی بگەڕێنمەوە. هەردوێنێش پاش ئەوەی بۆ ماوەی کاتژمێرێک ئەوێم بەجێهێشت و چوومە باخچەیەکی نزیک فولکەی خاڵە حاجی جاران بەدەم گوێگرتن لەو گۆرانی داریوش کە ماوەیەکە بەردەوام لەگەڵ خۆمی دەگێڕم و جارجارە لە ڕێگەی ئایپادەکەمەوە گوێ لێ دەگرم. یەکەمین نامەی ئەو کۆمەڵە نامەیەم خوێندەوە. بۆ من سەرنجڕاکێش بوو. لە ناسنامەی کتێبەکەدا نووسرا بوو خانەبەندی کتێب ئەدەبی نامە، چونکە خۆت دەزانیت لە دنیای ئەدەبی ئێمەدا ئەو ژانرەمان زۆر کەمە. پاشەوەی ئەو پارچە شیعرەم خوێندەوە کە لە دەستپێکی کتێبەکەدا نووسراوە. پاشان وەستان لەسەر لاپەڕەی دواتر کافۆتۆیەکی جۆسیف کۆدێلکایە. چوومە سەر دەستپێکی یەکەمین نامەکە نووسرا بوو. ئەو قاسیدەی لە کوردستانەوە نامەکەی تۆی بۆ هێنابووم. دوای 10 ڕۆژ لە گەیشتنەوە بۆ ستۆکهۆڵم تەلەفۆنی بۆ کردم. پێیوتم کە نامەکەی تۆی بۆ پۆست کردوم، بەڵام دیسانەوە گەڕاوەتەوە بۆ خۆی. باش خوێندنەوەی ئەو نامەیە تا کۆتایی و دووبارەکردنەوەی جارێکی تری گۆرانیەکەی داریوش باخچەکەم بەجێهێشت و بەکارێک گەڕامەوە دەستگای سەردەم. لە بەردەم ئەوێدا ئازاد بەرزنجی وەرگێڕ و سەرۆکی ئەو دەستگایم بینی. سڵاوێکی گەرممان لە یەکتر کرد. من ئەم پیاوەم خۆش دەوێت لەبەر دوو هۆکار. یەکێکیان ئەوەیە مرۆڤێکی هێمنە، دووەمیان ئەوەیە کە دوو کتێبی گرنگی ژیانمم بە وەرگێڕانی ئەو خوێندوێتەوە. ئەوانیش کتێبی مرۆڤی یاخی و ئەفسانەی سیزیفی ئەلبێر کامۆن. پاشان بە قادرمەکاندا سەرکەوتم بۆ ژوورەکەی هاوڕێم ئیدریس عەلی. وەک هەمیشە پاش هەندێک دەردەدڵکردن پێم وت کاگیدریس کێشەی منەوەی بە ئاسانی بریندار دەکرێم. ئەمە شوای کردووە هەندێک کەس دەستیان پێم فێر بێت و هەرەوەندەی ویستیان بە قسەیەک یان ڕەفتارێک بریندارم دەکەن. ئەویش وەک هەمیشە بزەیەکی غەمگینانەی بۆ کردمەوەتی دەستانگیان مرۆڤە ناسکەکانەوە چارەنووسیانە. دواتر سەردانێکی کورتی ئارام عەلی هونەرمەندم کرد و پاش هەندێک قسە و باس دەربارەی دیزاینی گۆڤاری شانۆیی کە بەنیازین لە ڕۆژی گیانی شانۆدا بڵاوی بکەینەوە کە خەون مەکارەکانی ئاسان بڕۆن و بگاتە دەستی خوێنەرانی. ئەگەریش بکرێ وەرزانە یان هەر نەبێ 6 مانگ جارێک یان هەر چۆن بێ ساڵی دانەیەکی لێ بڵاو بێتەوە. منێستا کەم نامەیە دەنووسم ساڵی 2016 و تەنیا 11 ڕۆژی ماوە بۆ ڕۆژی جیهانی شانۆ. ئازیزان لێرەدا کۆتایی دێنم بە خوێندنەوەی ئەم بەشە. هاوڕێم بن بۆ خوێندنەوەی بەشەکانی تر. ئازیزانی من لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی دووەم لە کتێبی برینی من لاپەڕە 15 بە ناونیشانی عەبدولباست و کەلسوم. کاتژمێر چارەکی دەوێ بۆ نوێی بەیانی. گوێم لە خشاخشی رادیۆکەی نەنکمە کە وەک پیشەی هەر بەیانێکی بۆ ئێزگەیەک دەگەڕێ لێوەی گوێی لە قورئان بێت. ئەمە نەریتێکی لە مێژینەی نەنکم و هاوتەمەنەکانێتی، بەڵام نەنکم بەدەم خواردنەوەی پەرداخێک ئاوەوە حەزی بە قورئانە بەدەنگی عەبدولباست، سوورەتەکانی تەکویر و یوسف و یاسین. پاشان خواردنی ژەمی بەیانی
بەدەم گوێگرتن لە کەلسوومەوە. ئەم سروتەی بەیانیان لای ئەو بایەخێکی تایبەتی هەیە، لای منیش ماوەیەکە چێژێکی تایبەتی وەرگرتووە. سوورەتی تەکویر و گۆڕانی ئەلف لەیلە و لەیلە و نانی بەیانی. ننکم خاوەنی هێمنیەکی جوان و شاعیرانەی سەدەکانی پێشووە کە زۆر کادوای بۆ دەچم ڕەفتاری ننکم نزیک بێ لە ڕەفتاری مەحوی شاعیرەوە. ئەمەشم لە میانی خوێندنەوەی چەندین جارەی دیوانی ئەو شاعیرە و وێناکردنی ئەو لە خانەقاکەیدا کە دواساتەکانی ژیانی تێدا بەسەر بردووە سەرچاوی گرتووە. ننکم تەنیا شێعر نانووسێت، ئەگین ماڵەکەی خۆی وەک خانەقەیەک دێتە پێش چاو کە تێیدا لە خەڵوەتدا بێ. ئەوە تا ئامادە نییە تەنیا دوو ڕۆژ زیاتر لەو ماڵە دوور بکەوێتەوە. بەردەوام بەناو باخچە و ژوورەکاندا دێت و دەچێ، نازی گوڵەکان دەکێشێت و پەنجەرەی ژوورەکان دەخاتە سەر عیشۆی هەتاوە و بەدەم شنەیەکی فێنێکی بەیانیەوە خەونەکانی شەوەی بۆ چێشتەنگاو دەگەڕێتەوە. سەیری هەیوانەکە دەکەم. ننکم قومێک لە پەرداخە ئاوەکەی دەستی دەدات و لەسەر مێزەکە دەیدەنێ. لە جامخانەکەەوە دیارە بایەکی تون درەختە کالیپتۆزەکەی بەردەرگا دەجوڵێنێتەوە. من باستم دەمەوێت چاوم بەدار نارنجەکەی ناو حەوشەکە بکەوێت کە دەکەوێتە لای چەپی پەنجەرەی ئەو ژوورەی منی تێدام و لێمەوە دیار نییە. ئەو دار نارنجەی مێژووی چەندەیەکی خێزانەکەمانی لە توێژاڵەکانی قەدەکەیدا هەڵگرتووە. ئەم درەختە بەشێکە لە یادەوەری خێزانەکەمان و هەمومان دەیناسین و دڵنیام ئەویش ئێمە دەناسێ. ئەم درەختەم خۆش دەوێت و هەمیشە دەم و چاوی منداڵانە و کچانەی دایکمم دێنێتەوە یاد کە لە یەکێک لە ساڵەکانی هەشتاکاندا لە وێنەیەکی بەردەم ئەم دار نارنجەدا دەرکەوتووە. ئەو کات دایکم زۆر گەنج و دار نارنجەکەش نەمامە. ئێستا دایکم لە ژیاندا نییە و دار نارنجەکەش ساڵانێکە بەو پەڕی میهرەبانیەوە لەوێدا وەستاوە و هاوینان جوانی و بۆنی گوڵە سپیەکانی و زستانان تام و بۆنی نارنجەکانیمان دەداتێ. تارمایی دایکیشم لە بەردەمیدا بەجێماوە. ننکم لە شوشەی پەنجەرەکەەوە سەیری کاتژمێری سەردیواری ئەو ژوورە دەکات کە منی لێم. لەبەر خۆیەوە دەڵێ سعات نۆیە. بەو قسەی دەیەوێ ناڕاستەوخۆ پێم بڵێ کات درەنگە. بیرم دەکەوێتەوە کە دەبێ بڕۆم و خەریکی شوکارەکانی گۆڤارەکە بم. دەمەوێت لاپتۆپەکەم بکوژێنمەوە و دواتر لە شوێنێکەوە ئەم نامەیەت بۆ ڕەوانە بکەم. لەم کاتەدا کارەبا دەبڕێت و بەپەلە ئەمەد بۆ دەنووسم. ئەگەر پاش گەیشتنی نامەکە بڕیارتدا وەڵامت هەبێت و نامەکان درێژیان کێشا بیرم بخەرەوە. لە داهاتوودا لەبارەی نامەکەی نالی بۆ سالم کە دواتر بە چامەکەی نالی بۆ سالم ناوبانگی دەرکرد قسەت بۆ بکەم. کە شاشەی لاپتۆپە هیلاکەکەم دەکوژێتەوە باستەم فریای سەیڤکردنی نامەکە دەکەوم. پاش شتنی ددانەکانم لە بەردەم ئاوێنەی دەستشۆرەکەی هەیواندا دەنکێک حەبی زانتاک بە پەرداخێک ئاوی ساردەوە دەخۆم. چەند گوێزێک بەدەم چەند قسەیەک لەگەڵ ننکمەوە دەشکێنم و بە پارچەیەک سەمۆنی جۆ و چایەکی دەستی ننکمەوە دەیخۆم و دەڕۆم. دەچمە کافتریای میلۆدی. لەم کافتریایەدا ڕامیار مەحموودم بیر دەکەوێتەوە، شاعیرەکەی هاوڕێم کە ساڵانێکە نزیک لە یەکتر تەنیاین. سەیری بەرواری سەر شاشەی ئایفۆنەکەم دەکەم. بیرم دەکەوێتەوە ئەمڕۆ یادی کیمیابارانی هەڵەبجەیە. ئەو شارەی دواتر بە هەڵەبجەی شەهید ناونرا و هەتاکوی ئێستاش بە شەهیدی ماوەتەوە و خوێنێکی لە هەموو ڕەنگەکان لێ دەچۆڕێت و بەردەوامیش برینەکانی تازە دەکرێنەوە. بەڵام ئەم جارەیان بەدەستی دوژمن نا. خێرا لە یوتیوب دەست دەکەم بەگەڕان بەدوای لاوەندنەوەکەی میدیا حسێن بۆ ئەو شارە. هیدفۆنەکەم دەکەمە گوێم و گوێبیستی دەبم. ئێستا دەنگی غەمگینی میدیای هونەرمەند دەڵێ هەر قارەمانێ لەم گەلەتیا چێ دڵۆ پێ خوێنی بە فیڕۆ ناچێ من بزەیەکی تاڵ دەمگرێ بۆ خوێنی و هەموو قارەمانی هەر بەڕاستی تیا چوون. ئەم نامەیە بۆ تۆ دەنووسم. دەزانم تۆ لە برین شارەزایت. ڕەنگە ئەم برینەی من بە تۆ نامۆ نەبێت. بیریشمە ئەو ساتەی دۆستەکەم خەنجەری ئەم برینەی لە پشتم گیر کرد پێم وت من بەم برینە بۆ هەمیشە خوێنم ڕێچکە دەگرێت. تۆ یەکەم جارت نییە برین دەکەیتە من. تۆش دەربارەی برین قسەم بۆ بکە. قسەت بۆ دەکەم. بیرتە جارێک پێدوتم مەچۆرە بەردەم خەنجەری خۆت. من هەر چووم. ئەوە تا ئێستا بە برینی و خەنجەرە نامەت بۆ دەنووسم. چوومە تاوالێتی کافتریاکە. ویستم لەسەر تاوالێتە غەربیەکەدا بنیشم. ئازاری ئەژنۆم نەیهێشت وەکو پێویست قاچم بنوشتێتەوە.
بیرم کەوتەوە کە من چەند شەوێک پێشتر لە کۆڵانی پشتباخی گشتی کەوتوم و ئەژنۆم بریندار بووە. ئەو شعرەی دلاوەڕ قەرەداغیم بیرکەوتەوە کە بۆ عیرفان ئەحمەدی شاعری نووسیوە. لە جێگەیەکی ئەم شعرەدا بە زمانێکی تەنز ئامێز دەڵێ شاعیرەکان نەمر نین، پۆلیس و جەلادەکان نەمرن. دۆستی من، بیرم بخەرەوە دەربارەی ئازاری ئەژنۆم قسەت بۆ بکەم. ئێستا لە چارەنووسی نامەکەم دڵنیانیم، بۆیە ناتوانم زیاتر بنووسم. بە بمێنێت بۆ کاتێکی دیکە. ئازیزانم، لێرەدا ئەم بەشەش کۆتایی هات. هاوڕێم بن بۆ بەشەکانی تر. من گۆزەکەم شکاوە، گۆزەکەی ناو سنگم، لاپەڕە 21. چاوم دەکەمەوە و لە خەوێکی خراپتر لەوەی دوێنێ شەوڕا دەکەم. ناخۆشە لە خەوتندا دۆستەکەت ببینی لەگەڵ پیاوانی دیکەدا. سێری شوشەکانی جامخانەکەی هەیوان دەکەم، تەمێکی چڕگرتوونی. بەدەنگی چۆڕاوگەی سەرباندا دەزانم لە دەرەوە باران دەبارێت. هەڵدەستم بۆ بەردەم دەست شۆرەکە، لە پەنجەرە لا کێشەیەکەی بەردەمەوە دەڕوانمە حەوشەکە. لەسەر چیمەنە تەڕەکە دوو نارنجی قەڵە و کەوتون. لە ئێستاوە دەزانم تۆزێکی دیکە نەنکەم لە خەوڕا دەبێت و هەردووکیان دەباتە چێشخانەکە و نیوەڕۆ دەیان گوشێتە ناو زەڵاتەی تەماتە و کاهوەوە. ئای لەم درەختە چۆن میهرەبانە. لە ڕۆژگارێکدا کە میهرەبانی مۆدێلی نەماوە. ئەمڕۆ دەمەوێت زۆرترین کات لە ماڵەوە بم. مەبەستما دڵینێن کەم ڕازی بکەم و لە ڕۆیشتنە دەرەوەکانم ئەوەندە نیگەران نەبێ کە دەزانم بەشێکی نیگەرانیەکەی لە دڵسۆزیەتی و بەشەکەی دیکەی لە ترسی تەنیایی خۆیەتی. تەنیاییەک کە هەر مرۆڤێک لە کۆتاییەکانی تەمەنیدا تێی دەکەوێت. ترس لە تەنیایی لەو تەمەنەدا هاوکات ترسە لە مردن. نەنکەم دەترسێت ڕۆژێک یان شەوێک لە تەنیاییدا مردن بێت و بە هەر بیانویەک بێ فریوی بدات و بۆ هەمیشە لەگەڵ خۆی بیبات. لە کاتێکدا ئەم نایەوێ ژیان بەجێ بهێڵێت. ئەگەرچی مرۆڤێکی باوەڕدارە، بەڵام ژیان دۆستیەکی بێئەندازە لە چاوەکانیدا دەدرەوشێتەوە. چەندین جار دیتومە لە ترسی مردن فرمێسک بە چاوەکانیدا هاتوۆتە خوارەوە و لەبەر خۆیەوە کڕوزاوەتەوە. گوێ لە قورئان گرتووە و پاڕاوەتەوە، وەگەوەی بیەوێ بڵێ کەمێک بەخشندەتر بە لەگەڵ بەندەکانت. دەزانم نەنکیشم وەگە وازیزانەی ترم ساتێک هەیە جێم دەهێڵێت و کاتێک ئاوڕ لە دەور و پشتم دەدەمەوە چۆڵتر دەبێت. بەڵام لای من مرۆڤی وەکو نەنکەم هی ئەوە نین بەدەم خەم و ئازارەوە بمرن. لێ ئیتر ئەوە خراپی ژیان و کۆتاییە قبول نەکراوەکەیەتی کە بە جۆرێکی زۆر دەڕەندانە مرۆڤ کاول دەکات. هۆیەکی تری مانەوەم لە ماڵەوە خۆمم کە نامەوێت لەوە زیاتر لەبەر چاو دەستدا بم. با ئەوانەی لەگەڵیان دەبم لە ڕیزیە و کەسانش بن کە تا ڕادەیەک لێم شارەزان. بەڵام هێشتا هەر پێویست نییە ئەوەندە بە دەرەوە بیت. لە سەردەمێکی ناڕۆن و درۆزنی وەهادا کە دۆزینەوەی کەسانێک بتوانی لەگەڵیان ئاسوودە بیت ئاسان نییە و بگرە هەر زۆریش سەختە. بۆ ئێمانەوە لە ماڵەوە و دەستگرتن بە خۆتەوە باشترە لەوەی بکەویتە بەردەست خەڵکی و ئەوانیش بارەزوی خۆیان دەنوکەت لێ بگرن. وەگە و جوچکە برینداری بە هەموو جوچکەکانی تر دەکەونە دەنوگرتن لەسەری تاو ئاستەی خوێن بەلا چاوەکانیدا دێتە خوارەوە و مۆخی سەری بە دیار دەکەوێت. ژنە بە تەمەنەکان بۆ جوچکەیە دەڵێن جوچکە غەریبە. منم ڕۆژانە ئەو جوچکە غەریبەیەم. ئێستا لە بەردەم لاپتۆپەکەمدا دانیشتوم. ڕووناکی شاشەکەی دەم و چاوم لە تاریکی ژوورەکەدا ڕووناک دەکاتەوە. کرتەکرتی دوگمەکان تێکەڵ بە چرکەچرکی کاتژمێری سەر دیوارەکە دەبن و ڕیتمێکی تایبەت بە خۆیان دەخەنە ناو کەشی بێدەنگی ژوورەکەوە. منیش ئەم بەشە لەم نووسینەت بۆ دەنووسم کە نەمدەویست باسی بکەم. ئێوارە پاش خواردنەوەی چارەکێک ڤۆدگا لە یەکێک لە نادیە نیمچە ڕووناکەکانی شاردا هاوڕێیەک پێشنیازی نادیەکی دیکەی بۆ کردم کە بە نادی چینیەکان ناسراوە. گەرچی کەم دەچما و نادیانە، چونکە بەڕاستی هەندێکیان مۆدێلێکی بێزارکەرن. ئەوەیش بەهۆی و قەرەباڵغی و بوونی گۆرانێکی دەنگ بەرز کە زۆربەی جار ئەو گۆرانیە ناخۆشانن کە زۆری نەحەزیان لێتی. هەروەها نادیانە تەنیا وەک نادیەکی ئاسایی وەرنەگیراون، بەڵکو هەندێکیان بە ناوی مەساجەوە بوونەتە جێگەیەک بۆ بەکاڵاکردنی جەستەی و ئافرەتانەی لەوێدا کار دەکەن. بنەو شەوە دەمویست جۆرێک پەیوەندی لەگەڵەوە ئافرەتانەدا دروست بکەم.
ئەمەش لەو هەستی تۆڵەیەوە سەرچاوی گرتبوو کە ماوەیەک بوو بەرامبەر بە دۆستەکەم تێمدا دروست ببوو. بەڵام شکستم هێنا، چونکە پاش قسەکردن بە ئینگلیزیەکی سەر و گوێشکا و تێکەڵ بە کوردی لەگەڵەوە ئافرەتەی هاتبووە سەر مێزەکەمان بۆم دەرکەوت ئەویش مرۆڤێکی بریندارە، هەر بۆیە پەیوەندیەکە بووە جۆرێک لە هاوخەمی بۆ یەکتری. ئافرەتە تەمەن 35 ساڵەکە بووی گێڕامەوە کە مێردەکەی کابرایەکی ئەلکۆلیست بووە و بۆی خراپ بووە. ئەمیش پاش بەسەربردنی چەند ساڵێک لەگەڵ پیاوێکی وەهادا بە منداڵێکەوە لە پەیوەندیەکەیان هاتۆتە دەرەوە. لە ڕاستیدا من دەویست ئەو زیاتر باسی ئەو شتانی ژیانی خۆیم بۆ بکات، بەڵام ئەو زوو وەک ئەوەی پێی وترا بێ دەستەکانی دەخستە ناو دەستم و سێری قۆڵایی چاوەکانی دەکردم. لێت ناشارمەوە گەرمیەکی تایبەتم لە دەستەکانی و نیگاکانیدا هەست پێ دەکرد کە لەو بڕوایەدانیم پێشتر بە هیچ کام لەو پیاوانەی دابێت کە چوونەتە ئەوێ. ئەمەش هەستی من بوو لەو کاتەدا، دەکرێوانە بێ، چونکە لە ئەنجامدا ئەوان لەو جێگایەدا کاڵایەکەن بەدەست بازارێکی دڵڕاقەوە. هەر چۆن بێت ڕەنگە لە کاتی دیکەدا بچمەوە ئەوێ بۆ لای هەمان ئافرەت، چونکە بۆم دۆخەی من بەخشینی کەمترین سۆز گەورەترین مانای هەیە. مرۆڤ و کاتەی بە قۆڵی دڵی لە کەسێک دەشکێ ئیتر پەنا بۆ زۆر شت دەبات، تەنیا لە پێناو ئەوەی شتێک لەو شکاویە بەدەست بێنێتەوە نەک چاکی بکاتەوە، چونکە مرۆڤ یەک جار دڵی دەشکێ. دڵ گۆزەیەکی ناسکی تەنکە بە جۆرێک شەفافە، هەر شلەیەکی تێدا بێت بە ئاسانی دەیبینین کە شکاش هێز نییە چاکی بکاتەوە. ئەزیزانم، ئەم بەشەش کۆتایی هات، هاوڕێم بن بۆ بەشەکانی تر. خۆشەویستانی من، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی برینی من بە ناونیشانی بەدەنگی یاسەمین نەمەد بۆ دەنووسم. لاپەڕە 27. ڕۆژی نەورۆزە، خێزانەکەمان هەمویان لە سەیرانن. من تااقەتی سەیران و زۆر لە نەریتە کۆمەڵایەتیەکانم نییە و کەمترین بەشداریان تێدا دەکەم. ئەمەش لە زۆر جێگەدا بۆم بۆتە کێشەیەکی گەورە، بەڵام ڕاهاتووم و خۆم لەگەڵ سەرزەنشت و توانجی پیاوماقۆڵان و ژنانی خانومانی کۆمەلگادا ڕاهێناوە. ئەمڕۆ وەک زۆرینەی جار هەندێک تانەوتە شەری کۆمەڵایەتیم بۆ هاتن. ئەوان پێیان وابوو من کوڕێکی کەم تەرخەم و ناتوانم بەشێک بم لەوەی کۆمەڵ دەیخوازن، بەڵام من وەک هەمیشە بێدەنگیم هەڵبژارد و لە دڵی خۆمدا دەمگوت قەیناکە نازانن. بەڕاستی ژوایە، نە من دەتوانم بەشێک بم لەوەی ئەوان حەزیان پێێتی، نە ئەوانیش دەزانن. دڵی خۆم بەوە دەدایەوە کە دوایی نامە دەنووسم. ڕۆژانی نەوەدەکانم بیرکەوتەوە کە ئەو کات خوێنکاری پۆلەکانی سەرەتایی بووم. کاتێک مامۆستایەک زۆری لێ بداینایە بۆ ئەوەی تۆزێک لە ئازارەکەمان کەم بکەینەوە و شتێکیش دڵنەوەی خۆمان بدەینەوە، لە دڵی خۆماندا دەمانوت قەیناکە ڕەنگێوارە برنجمان هەبێت. منم ماوەیە دڵی خۆم بە نووسینی نامە دەدەمەوە، چونکە ئێستا تۆزێک گەورە بووم و ئیتر برنج هی ئەوە نییە دڵی خۆمی پێ بدەمەوە یان ئازاری برینی قسەکانی ئەوانی تری پێکەم بکەمەوە. بۆشم دەرکەوتووە ئازاری هەزارداری مامۆستا بە بەراورد بە ئازاری هەندێک قسەی ئەوانی تر هەر شایەنی باس نییە. ماوەیەکی زۆر لە هەیوانەکەدا دانیشتم، سەیری گوڵەکانی بەردەمم دەکەم و بیر لە نووسینی ئەم نامەیە دەکەمەوە. پاشان هەڵدەستم و بە خۆم و لاپتۆپەکەمەوە هێندەی 2 گۆرانی داریوش دەگەمە سلێمانی پاڵاس. لەوێدا کافتریایەکی تاڕادەیەک چۆڵ هەیە کە ڕۆژانە جگە لە چەندەم و چاوێکی دووبارە بە دەگمان خەڵکی تازەی لێ دەبینی. ئەوانیش تێیاندایە وەک من بەردەوام سەریان بە بەردەمی خۆیاندا شۆڕ کردووەتەوە و سەرقاڵی مۆبایل یان لاپتۆپ یان خوێندنەوەی کتێب یان نووسینن. هەشیانە بیرەیەکی لە بەردەم خۆی داداناوە و جارجارە بە تیلەی چاو سێری تیڤیەکەی بەرامبەری یان دانیشتوانی دەوروبەری دەکات. لە ناویشیاندا ڕێک دەکەوێت دوو یاخۆت بە گرۆپ خەڵکیدا دەنیشن و خەریکی قسە و باسن. من لەوێدا هێدفۆنەکەم دەخەمە گوێم و گوێ بۆ یەکێک لە گۆرانیەکانی یاسەمین دەگرم. گۆرانی بێژە ئازیزەکەی دڵم کە ماوەی چەند ساڵێکە زۆرترین گوێگرتنەکانم بۆ ئەوە. ئەگەرچی زۆریش گوێ لە داریوش و گوگوشیش دەگرم، بەڵام دەنگی بریندار و غەمگینی ئەم ئافرەتە جیاواز لە هەمووان دەستکاری برینەکانم دەکات و
خوێنم دەخاتە هەڵقۆڵین ئەم دەنگە بێ ئەوەی تەنیا وشەیەکیشی تێبگەم ڕام دەکێشێت ئەما فرەتە وشەکان بەدڵ گۆ دەکات هەر خێراش دەگەن بەدڵ. دۆزینەوەی دەنگی یاسەمین لیڤی بۆ من وەک دۆزینەوەی ئەمریکا گرنگ بوو بۆ کۆڵۆمبۆس. شتێکی بایەخدار بوو کە پێویستم پێی بوو. پێشەم دەنگە من هەمیشە بۆ شاییەک لە چێژی بیستنمدا هەبوو. نەمدەزانی بەچی پڕ دەبێتەوە. ئەمەش بەو مانایە ناڵێم کە لە ئەفسون و کاریگەری داریوش و گوگوش و نامجوو لارا فابیان کەم بکەمەوە، چونکە لەگەڵەو دەنگانشدا چەندەها سەفەرم کردووە. بەهێزی ئەوان وەک گەڕیدەیەک چوومەتەوە چەندەها شار و چەندەها سنوورم بەزاندووە. لەگەڵەواندا فڕیوم و کەوتوم و تەنانەت مردوم، بەڵام گرنگی دەنگی یاسەمین لەوەدایە توانیم لەگەڵیدا بخەوم و خەون ببینم. من بەبێ ئەوەی یەک وشەی گۆرانیەکانی ئەو ژنا دەم و چاو وشک و پڕ لە جوانیە ناباوە تێگەیشتە بم، بە زمانی هەست زانیومە گۆرانیەکانی باس لە دڵشکان و ئازار و عەشقێکی پڕ لە تاسە دەکەن. لە ڕێگەی بەرزۆنزمی دەنگی و چۆنێتی گۆکردنیەوە مانام بۆ وشەکانی داناوە. بە دەنگە پڕ لە غەمەکەیدا دەزانم برین دەچڕێت، برینی پەتی. هەروەهاش بوو پاش ماوەیەک بینیم کە لە پێگەیەکی یوتیوب هەندێک لە گۆرانیەکانی ژێرنووسی کوردی کرابوون. پڕیان بوو لە ناکامی و عیشق و دابڕان، بەڵام لێت ناشارمەوە. من ئەو کاتە زیاتر لەگەڵ دەنگیدا خەونم دەبینی کە نەمدەزانی باسی چی دەکات و خۆم بە ئارەزوی دڵ مانام بۆ وشەکانی دادەنا. هەمیشەش هەر بەو هەستەوە گوێ بۆ دەنگی دەگرم کە قسەکانی دڵی من دەکات. واتە ئێستا یاسەمین دوو ڤێرژنی تێکستی گۆرانیەکانی هەیە. جارێک ئەوانن کە خۆی دەیانڵێت، جارێکیش ئەوانن کە من بە ئارەزوی دڵ مانام بۆ داناون. بۆ نمونە لە گۆرانی سۆغاتدا هەز دەکەم دەڵێ من دەڕۆم و ئیتر باکان بێرەدا تێپەڕ نابن، من دەڕۆم و ئیتر ئاوەکان ڕەوتی خۆیان ون دەکەن، من دەڕۆم و ئەم زەویە جێ دەهێڵم بەبێتەوە، دەمرم بەبێتەوە، با بمرم بەبێتەوە، ئای چەندە سەختە مردن بەبێتەوە. لەم نامەیەدا دەمەوێ باسی کاریگەری نامەت بۆ بکەم وەک یەکێک لە هۆکارەکانی دان پێدانان. تەواوی ڕێگای نێوان ماڵەوە و پاڵاس بەدەم گۆرانی سۆغاتەوە بیرم لەوە دەکردەوە ئەگەر بێتەوە ڕێگە بدرێتە تۆمەتبارەکان نامە دەربارەی تۆمەتەکانیان بنووسن. ئەوا دڵنیان بەبێ ویستی خۆیان سەرەداوەکانی دان پێدانان بە تاوانەکانیاندا دەخەنە ڕوو. ئەگەر بەڕوونیش نەبێ خوێنەری هۆشیار دەتوانێت لە ڕێگەی کۆدەکانی نامەکانەوە بگاتە دەرەنجامی بەسوود. من لە ئێستادا ئەگەرم نامەیەش نەتوانێ دان پێدانانم پێ بکات، ئەوە دەنگە ترسناکەکەی یاسەمین دەتوانێەوە بکات هەرچی لە ژێر بەڕەدایە بیخەمە سەر بەڕە. بە کورتی ئەمەوێ بڵێم من دڵم شکاوە، دڵم شکاوە لەلایەن نزیکترین کەسی ژیانمەوە، دۆستەکەم کە ماوەی چەند ساڵێک زۆر لێمەوە نزیک بووە و بە هەموو تینی ویستویەتی نزیکی خۆیم بۆ بەیان بکات. ئەو پاش چەند ساڵێک لە پێکەوەبوون و نزیکی ئێستا دەیەوێ بڕوام پێبێنێت کە عەشق شتێکە بیر دەچێتەوە. منیش هەرچەندەکەم ناتوانم بڕوا بەو دیێڕە شیعرەی ڕێبوار سیوەیلی بێنم کە لە قەسیدەی زمانی عەشق و زەمەنی ئەنفالدا دەڵێت ئیتر تەواو، عەشق تەواو، هێندە نابات هەموویت بیر دەچێتەوە. من بڕوام وایە عەشق نابڕێتەوە و تاوە نابێ، بەڵکو وەک هەندێک نەخۆشی بۆ ماوەیەک خۆی ون دەکات و پاشان بە شێواز و جۆری دیکە دێتەوە ناو جەستەمان. عەشق دێتەوە ناو بوونمان، دەستکاریمان دەکات و ئەوەمان بەسەردێنێ کە ڕەنگە هەرگیز چاوەڕێمان نەکردبێ. لەلای من عەشق ئازارێک کە لەبیر ناچێتەوە، نە بە عارەق و ویسکی خواردنەوە، نە بە هێرۆین و کراک و حەشیش کێشان و لێدان، نە بە سەفەرکردن و هەڵهاتن، نە بە پیاسە و پێکەنین و گوێگرتن لە گۆرانی. عەشق بیر ناچێتەوە، نە بە خۆگۆڕین و بیرگۆڕین و دڵگۆڕین، نە بە پەیوەندی تازە و سێکسی تازە. درۆیە ئەو خوایش ناتوانێ عەشقت لەبیر بباتەوە. لە ئەنجامدا هەموو ئەمانە تەنیاتر و وێرانترت دەکەن، نەک بتوانن عەشقت لەبیر ببەنەوە. بۆیە من لێرەدا دانی پێدادەنێم عەشقی ئەوم بیر ناچێتەوە، بەڵام ئەوەی وای کرد لەی دوور بکەومەوە ئەوە بوو کە هەستم دەکرد
لە جێگەیەکدام نزیکە عەشق ببێتە جۆرێک لە سوکایەتی. ئەگەرچی لە عەشقدا مرۆڤ خەریکی پاراستنی کەسایەتی نییە، هێندەی خەریکی گۆڕین و تواندنەوەی کەسایەتیە، بەڵام بۆ من ئاسایی نەبوو لەوە زیاتر قوربانیدان لە پێناو کەسێکدا کە قوربانی وەک بچووک بوونەوە سیر بکات و بیکاتە ئامڕازێک بۆ ڕیسواکردنی بەرامبەر لە کۆمەڵگایەکی دواکەوتووی وەک ئەمەی ئێمەی تێکەوتوین. هیچ شتێک وەک عەشق ناکرێتە هۆیەک بۆ ڕیسواکردنی مرۆڤ. خەڵکی هەرەوەندەی زانیان عاشقی بیر لەوە دەکەنەوە چۆن سوکت بکەن، چۆن بتخەن، وەک پشی لە ڕەشەکەی ناو ئەفلام کارتۆنەکەی ساڵانی 90 کە لە داخی ئەوانی تر زەوی جێدەهێڵێت و دەچێتە سەرمانگ. پێت پێدادەنێن بەسەرت دادەڕۆن، پێت پێدادەنێن بەسەرت دادەڕۆن، پێت پێدادەنێن بەسەرت دادەڕۆن، بەسەرت دادەڕۆن. کەس دەستت ناگرێت بە پێچەوانەوە، دەستت لێبەردەدەن و چاوەڕێن داماوتر و کاولتر بتبینن. منیش دەبوو سنوورێکدا بنێم بۆ ئەو تیرباران کردن و شەپۆلە پڕ لە وێرانکاری بەڕابەرایەتی دۆستەکەم ڕووبەڕووم بەرپاکرا بوو. ئێستا دەمەوێت لە ڕێگەی بەشێک لەم نامانەوە ئەو سنوورە دەستنیشان بکەم. سپاس بۆ دۆستیش، سپاس کە بەم جۆرەوە فاینوان. ئەگەرم تێکستە شانۆنامە بوایە لەم کەوانەیەدا دەمنووسی پێکەنینێکی پڕ لە گاڵتەجار. من لە جۆریەوە مرۆڤانم کە بە قۆڵی عاشق دەبم، بە قۆڵی هۆگری بەرامبەرەکەم دەبم. تاکو پەڕی سووتان دەسووتێم، تاکو پەڕی پەیوەستبوونی یار بە خۆمەوە دەنووسێنم. شەوانە دەچمە سەربان و سەیری ئاسمان دەکەم، تاکو قورسایی شەو لەسەر شانەکانم هەست پێ دەکەم. بەڕۆژ تا بتوانم چاوم دەبڕمە تیشکی خۆر، تاکو سرم پڕ دەبێ لە ڕووناکی. من کە عاشق دەبم ڕوانینم پڕ دەبێ لە ئومێد، هەروەها لە نائومێدیش. من لە مەعشوقدا خۆم ون دەکەم، بە ئاستێک خۆمم بۆ نادۆزرێتەوە. لە ناو بەرامبەردا دەتوێمەوە، بە چەشنێک خۆمم بۆ جیا ناکرێتەوە. من بە مەعشوقەوە دەیگرم، ئالوودەی دەبم، هەموویم دەوێ، هەموو بوونی غەمبار دەبم. کاتێک لێم دوور دەبێت تووڕە دەبم، کاتێک ئازارێکی دەبێ شەڕ بە زەوی و ئاسمان دەفرۆشم. کاتێک لێم زویر دەبێ ئەوە دەزانێ کە بەدەست منەوە گیری خواردووە، بەڵام لە ڕاستیدا من بەدەست ئەو و بەدەست خۆشمەوە گیر دەخۆم. من کە عاشق دەبم دەگریم پێدەکەنم، دەگریم پێدەکەنم، دەگریم پێدەکەنم، دەگریم پێدەکەنم، دەگریم پێدەکەنم، دەگریم پێدەکەنم، دەگریم. ئەگەرم تێکستە شانۆنامە بوایە لەم کەوانەیەدا دەمنووسی گریان و پێکەنین تێکەڵ دەبن، وەک نواندنەکەی چارلی چاپلن لە دوایین دیمەنی فیلمی سیتی لایتس. عەشق مرۆڤ دەکاتە بوونە وەرێک جگە لە خۆی، بۆ نمونە بە کۆتر یا پشیلە، یا ڕەنگە بیکاتە مێشێک. من بوومەتە قەلۆنچە، بەڵام وەکو گریگۆر سامسا نا. ئازیزانم، ئەم بەشەش کۆتایی هات، بەڵام کتێبەکە درێژەی هەیە و ئێوە هاوڕێم بن بۆ خوێندنەوەی بەشەکانتر. خۆشەویستانی من لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی برینی من. ئەم بەشە دەکەوێتە لە پەڕا 35 کتێبەکەوە بە ناونیشانی باشترین شت لەم ڕۆژگارەدا ئەوەیە مرۆڤ زەوی نەبینێت. تۆ بە ئاسمانەوەیت، نەک بە خەیاڵ، نەک بە خەون یان لە شیعرێکدا، بەڵکو هەر بەڕاستی ئێستا تۆ لە سەر و هەورەکانەوەیت، بەرە وڵات، بە فڕۆکە. من لێرەوە وەک ئەوەی لە ناو کورسیەکدا بم و لە ساتی هاتنە خوارەوەیدا بێت دڵم سەر دەکات و هەستەکەم بە فەزاوە. لە ناو بۆشایی ئاسماندا گەردێکی بچووکم و خول دەخۆم. چاوم لەو هەورانەیە کە لە ژێر فڕۆکەکەون و ڕێگە نادەن وەکو پێویست زەوی ببینیت. بەڵام باشترین شت لەم ڕۆژگارەدا ئەوەیە مرۆڤ زەوی نەبینێ، وەکو ئەوەی کە هەیە. لەسەر زەوی بێدادیە، برسێتیە، جەنگە، تۆفان و زەمین لەرزەیە. مرۆڤایەتی ڕۆژ بە ڕۆژ خراپتر یاسای دارستان بەرجەستە دەکات، بەهێز بێهێز دەخوات، گەورە بچووک دەچەوسێنێتەوە. مرۆڤ زۆر چاوقایمانە بربۆتە سروشت و لە ناوی دەبات. هەموو گیانەوەرەکانی دیکە جگە لە خۆی و زۆر جار خۆشی قڕ دەکات. بە کورتی لەسەر زەوی تا چاو بڕ بکات
ناشرینی باڵی بەسەر هەموواندا کێشاوە، زەوی قورسە بە ناشرینی. باشترین شت لەم ڕۆژگارەدا ئەوەیە مرۆڤ زەوی نەبینێ. ڕەنگە کتێبێکت لەسەر کۆشت دانابێت و جارجارە چەند لاپەڕەیەکی لێ بخوێنیتەوە. حەزەکەم ئەو کتێبە ڕۆمان بێت و ئەو بە شەشی لێی دەخوێنیتەوە باس لە عشقی بڵێ سەداری کوڕێک بکات بۆ کچێک. لەم بەشەدا کوڕەکە دڵی لەسەر دەستی دانابێت و هاوار بکات: کچەکە، ئەم دڵم یان بۆ تۆ یان بۆ پشیلە. باس لە عشقێکی گەورە و ئەبەدی بکات، وەگەوەی لە ڕۆمانی خۆشەویستی لە زەمەنی کۆلێرادا هەیە. پێڵوەکانت قورس دەبن و کتێبەکەدا دەخەیت. ڕەنگە وێنەیەک کە خۆت مەبەستە بیهێنیتە پێش چاوت، وردە وردە وەنەوزێک پێڵوەکانت قورستر بکات تاکو ئاستی خەوتن. لە ناکاو بە پڕخەی کوردانەی پیاوێکی تەنیشتە دڕادەشڵەکیت کە لە خەوێکی قۆڵدایە و لەبەر خۆیەوە ورتەورت و بۆڵەبۆڵەتی. لە پەنجەرەی فڕۆکەکەەوە دەڕوانیتە دەرەوە، سپێتێکی لە ڕادە بەدەر دەبینی، وەکو ئاستەی هەز دەکەی لە دەرەوەی فڕۆکەکە دنیا بەستویەتی. من شەوێکی درەنگ ئەو هەستەدای گرتم، بەڵام لە ژوورەکەی خۆمەوە پاش ئەوەی بە قوڵی چۆڵەوانیەکی بێپەروا کەوتە دڵمەوە هەستم کرد لە یەک ساتدا جیهان هەمووی بەستی. نزیک بوو ببمە سەهۆڵ. هەرەو ساتەش لە جێگەی خەوەکەم هەستام و بەیازی شعرێکم نووسی بە ناوی ساردە بۆ من ئەم دنیا تازەیە. لەسەر پشت پاڵ کەوتوم و لە شەم خاو بۆتەوە، وەگەوەی جەستەم دابێتە دەست شەپۆ لە هێمنەکانی دەریا. گوێم بۆ دەنگی ناسک و لەسەر خۆی ژنە ئازەریەکە میمیدۆڤا نێرمینی ڕادێراوە، ئەو ژنەی کە شێوەی لە دایکم دەچێت. ئەوەی ئەمڕۆ لینکەکەیم بۆ تۆ شنارد، ژنێک لە کەشێکی نیمچە تاریکدا بە ئارامیەکی مەینانەوە لە بەردەم پیانۆیەکدا وەستاوە. لەپی دەستێکی لەسەر پشتی دەستەکەی دیکەی داناوە و بەبێ زۆر لە خۆکردن و گرژی ئاوێتە بە دەنگی پیانۆیەک کە لە دڵەوە سەرچاوی گرتووە گۆرانیەکی جوان دەچڕێت. گۆرانی ئەم ژنا لای من ڕەنگی هەیە، ڕەنگی مۆرێکی کاڵی هەیە. بەرزی و نزمیەکانی دەنگی ئەو تێکەڵ بە دەنگی پیانۆکە شەپۆ لە هێمنەکانی ئەو دەریایەن کە جەستەم لەگەڵ خۆیاندا دەهێنن و دەبن. من ئێستا بەسەر دەریاوم، ماسیێوردەکانی دەریا بەدەمە بچووکەکانیان گاز لە جەستەم دەگرن و منیش هەستێکی خۆش دام دەگرێت، هەستێک لە نێوان خەون و ڕاستیدا. من لەو نێوانەدا بەسەر دەریاوم و گوێم لە دەنگی دایکمە. دەست بۆ سەر قەنەفەکەی تەنیشتم درێژ دەکەم و ئایپادەکەم دەهێنم بەو نیازەی ئەم گۆرانیە داونلۆد بکەم بە هیوای ئەوەی کاتێک یەکترمان بینی پێکەوە گوێی بۆ بگرین، چونکە نامەوێت لەگەڵ تۆدا بچمەوە سەر هەمان گۆرانیەکانی ڕابردوو، بەڵکو دەمەوێت لەو گۆرانیانە دەرباز بم و دەرگای یادەوەریم بۆ چەند گۆرانیەکی نوێ بخەمە سەر پشت. پێویستم بە گۆرانی نوێ و هەناسەی نوێ هەیە. گۆرانیەکانی ڕابردوو ئازاری ڕابردوومان بیر دەخەنەوە و تەنگە نەفەسمان دەکەن. منیش لە ئێستادا بە هەر چوار پەلم لەو ڕابردووە ڕادەکەم. نامەوێت لەوە زیاتر تەنگە نەفەس بم. غەمگینیەکی تەنک دام دەگرێت لە جۆری و غەمگینیانەی کە نامەوێ بگەڕێمەوە سەریان. خەم بۆ دنیا دەخۆم کە بۆ جۆرە توانای گۆڕانی هەیە. حەیف بۆ مرۆڤ دەخۆم کە دەتوانێت بەو چەشنە خۆی لەگەڵ گۆڕانکاریەکانی دنیادا ڕابهێنێت. من یەکێکم لەوانەی زۆر بەئاستەم لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی دنیادا ڕادێم. تەنانەت بە ئاسانی لەگەڵ دنیا خۆیشیدا ڕانایەم. ڕاهاتن بە دنیا مرۆڤی خۆی دەوێت. هەموو مرۆڤانەی دەیان بینیت شوێنێکیان لە بۆشاییدا داگیر کردووە. مانای ئەوە نییە دنیایان قبول کردووە یان بە دنیا ڕاهاتون. من یەکێکم لەوانەی زەحمەتە بە دنیا ڕابێم، یان ڕەنگە درەنگ بە دنیا ڕابێم، یان ڕەنگە درەنگ بە دنیا ڕابێم، یان ڕەنگە ڕانەیەم. ڕادێم بە دنیا، ڕانایم بە دنیا، ڕادێم بە دنیا، ڕانایم بە دنیا، ڕادێم بە دنیا، ڕانایم بە دنیا، ڕادێم بە دنیا. یەک بە یەک پەڕەسپیەکانی لەو گوڵە بەیبوونە لێ دەکەمەوە کە شەوی پێشوو بە نیازی تاقیکردنەوەی بەختم لەسەر ڕێگەی گەڕانەوەم هەڵم گرتەوە. دوایین پەڕەی لێ دەکەمەوە لەبەر خۆمەوە دەڵێم ڕاهاتن بە دنیا یاری من نییە. گوێم لە پیاوە پیرە دەنگ خۆشەکەی مزگەوتەکەی بەرامبەرمانە بانگی بەیانی دەدات.
گۆرانی ژنە ئازەریەکە کەمێک کەس دەکەم و مەبەستما لە یەک کاتدا گوێ لە هەردووکیان بگرم. دەنگی بانگ و ژنەکە تێکەڵ دەبن و هەستێکی خڕۆشێنەر بەدڵمدا دەهێنن. چاوم دەنوقێن و شێوەی دەم و چاوت دێنمەوە بەرچاوم. ئەو کاتانەی غەمگینیەکی تایبەتدا دەگرێت و لە وێنەکانتدا دەیبینم. تۆ ئەو کاتانەی تااقەتی دنیاد نامێنێت و تاکو نیوەی ڕۆژ لە ژێر جێگەکەتدا دەمێنیتەوە. ئەو کاتانەی بە ڕوخسارێکی بێگەردی ژنانەوە لە بەردەم ئاوێنەکەتدا دەوەستیت و باڵندە تاتۆکانی سەرشانت وەختە لە چاو بێتاقەتی وەستانی زۆرت لەوێدا بفڕن. بەڵام تۆ ئامادەنیت بجۆڵەی، ئامادەنیت یەک هێڵ یەک فڵچە ئارایشت بە دەم و چاوتدا بهێنی. دەتەوێت دەم و چاوت بەو ساردیەی خۆی بمێنێتەوە. لەو ساتەدا بە ئاستەم وێنەیەکی دەم و چاوە غەمگین و ساردەکەت دەگریت و بە پەنجەدانانێک لەسەر شاشەی مۆبایلەکەت بۆ میڕەوانە دەکەیت. منەوە کاتانە و ئەو غەمگینی و ساردیەتم خۆش دەوێن. بیرمە جارێک باسی غەمگینی منت کرد. تاکو و ساتە یەکەمین جار بۆ کەسێک غەمگینی وەک جۆرێک لە جوانی ببینێت. بۆ من شتێکی خۆش بوو، چونکە لێت ناشارمەوە. دەم و چاوی غەمگین و ماتی من لە زۆر جێگەدا بۆتە گرفت بۆم. چەندین کەس بەبێ ئەوەی لە نزیکەوە بمناسن لە دوورەوە ڕقیان لێم بۆتەوە. بە کەسێکی لە خۆبایی و تووڕیان لە قەڵەمداوم کە من بۆ خۆم ڕقم لەو خەسڵەتانی هەر مرۆڤێکە نەخوازە لە خۆمدا. من پێم وایە مرۆڤ زۆر لەوە داماوترە کە ئەو سیفەتانە لە خۆیدا کۆ بکاتەوە. بارحاڵ لێرەدا بە پێویستی دەزانم سوپاست بکەم بۆ ڕوانینەت لە دەم و چاوی غەمگینی من. دانی پێدا دەنێم لەو ساتەوە غەمگینی خۆمم زیاتر خۆشویست. یوتیوب بەبێ ویستی من چووە سەر پارچەیەک میوزیکی ئەرمەنی. من هیچ گلەیم لێ نییە، چونکە بەڕاستی میوزیکێکی جوانە. کوڕێکی گەنج ئامێرێکی جۆزەی لە باوەشدایە و پارچەیەک میوزیکی دڵهەژێن دەژەنێت. هەمان ئەو موزیکەی کە حەسەن زیرەکیش کردوێتی بەبەر تێکستێکی لەم جۆرەدا: دەسماڵ حەریری دووبەر مێردت کرد خۆڵم بەسەر، ئەگەر حەز دەکەی نەمرم بمشێ لە ناسکە دولبەر. موزیکی ئەرمەنی موزیکێکی تەواو ڕۆحی و لە دڵەوە بۆ دڵە. ئەمەش جگە لە هۆکاری سروشتی ناوچەکەیان ڕەنگە بەشێکیش لە پەیوەندی بەو خەدرە گەورەیەوە هەبێت کە لە یەکێک لە قۆناغەکانی مێژوودا بەرامبەر بەو گەلە کراوە. بەڕاستی هاوسۆزیم بۆ ئەم گەلە زۆر هەیە. لەم دوورەوە بە کەسوکار و دۆستی دڵی خۆمیان دەزانم. شەرمیش لەوە دەکەم کە هەندێک دەڵێن لەو دەمانەدا کورد وەک دەردەستێکی دەوڵەتی عوسمانی بەشدار بووە لەو قەتڵ و عامەدا. ئەم موزیکە بۆ من باشە، چونکە لە ئێستادا پێویستم بە هەر شتێکی ڕۆحی و لە دڵەوە بۆ دڵە. وای لە ڕۆحی ساردی من، وای لە دڵی چۆڵی من. لە فەیسبووکەوە زانیم گەیشتویتەوە وڵات. ئەمە هەستێکی خۆش و ئارامبەخشی پێدام. ساتێکی خۆشە کەسێکی نزیک لە وڵاتێکی دوورەوە بگاتە هەمان ئەو شوێنەی تۆی لیت. خێران ئامەد بۆ دەنێرم. دڵنیام دەکەیتەوە لەوەی کە گەیشتویت و لەگەڵ هاوڕێیەکت پیاسەی شەقامەکانی شار دەکەیت. دەرەوە بارانە. دەزانم تۆش لە جۆری ئەو مرۆڤانەی چێژ لە باران وەردەگریت. نزیکە نیگەرانی داد بگرێ. دەمەوێت بەر بەو نیگەرانیت بگرم و پیاسەکەت لێ ناخۆش نەکات. پێشنیاز دەکەم سەیری دنیا بکەیت، تەماشای بارینی نەرمی باران. ئەها چەند جوانە لە تاریکۆڕۆنی بەیانیەکی ماتی شاردا باران دەبارێت و تۆش لەناو ئۆتۆمبیلێکدا و بەدەم میوزیکێکەوە پیاسەی شار دەکەیت. شاری منداڵیت، شاری نزیکی دڵت. دنیا زیاتر ڕووناک دەبێتەوە. کوکۆختێک لەسەر گڵۆپە شیریەکەی حەوشا دەگمێنێت. جریوەی چۆلەکەکانی ناودار نارنجەکە بەناو کەشی بەیانیدا بڵاو دەبنەوە. ڕووناکی ئاسمان و دەنگی کوکۆختی و چۆلەکەکان لە جۆری ئەو ئومێدە بچووکانەی ژیانن کەوا دەکەن مرۆڤ بژی. بیرم دەچێ بۆ ئەو چەند نارنجە قەڵەوەی بە بەشی سەرەوەی درەختەکەون و بەنیاز نین هەروە بە ئاسانی خۆیان بربدەنەوە سەر زەوی. بە ئومێدی ئەوەی بەهۆی بارانەکەوە دانەیە گیان دوانیان کەوتەبن دەچمە حەوشە. مەبەستما دوو نارنجت بۆ هەڵبگرمەوە تاکو ئەو کاتەی یەکەمین دیداری ئەم جارەمان دەکەین. مەبەستما تام و بۆنی نارنجت
بۆ هەمیشە لە ناودا بەجێ بێڵم. دەمەوێ هەر کات ئەو تامۆبۆنەت کرد منت بیر بکەوێتەوە. من ئەو مرۆڤە بریندارەی بەجەستەیەکی خوێناویەوە خۆم دەهاوێژمە باوەشتەوە. بە دوو نارنجەوە دەگەڕێمەوە ژوورەوە. کەمێک لە ناو لە پمدا دەیان گوشم. بۆنیان لۆتم پڕ دەکەن. هەست بە تامیان دەکەم و دەمم ئاو دەکات. لەسەر تاقی ژوورەکە دایان دەنێم. تێکەڵ بە ڕەنگی زەردی گڵۆپە کزەکەی ژوور سرم ڕەنگێکی نارنجی تۆختر دەردەکەون. دێمەوە ناو جێگەکەم. ئەم چەندی ڕەدەنووسم و لاپتۆپەکەم دەکوژێنمەوە. تاکو نووسینی نامەیەکی تر شاشەکەی دادەخەم. بەتانیەکە بە دەم و چاوم دادەدەم. بە هیوای دیداری زوو چاوەکانم دەنوقێنم. بە ئومێدی تام و بۆنی نارنج خەوم لێ دەکەوێت. دەزانید یەکەمین بینین ئەفسونێکی ترسێنەری هەیە؟ مرۆڤ کە توانی بەرگەی ئەفسونی یەکەم بینین بگرێت و سەرکەوتوانە تێیپەڕێنێت، ئەوە کۆی ئەو پەیوەندیە بەباشی دەڕواتە پێش. بە پێچەوانەشەوە ئەگەر نەیتوانی ئەوە زۆر بە زەحمەت دەتوانێت ئەو بارە لارە ڕاست بکاتەوە. خۆشەویستانی من لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی ئەم بەشەش. ئەوڕێم بن بۆ بەشەکانی تر. خۆشەویستانی من لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی برینی من بە ناونیشانی من لە ڕابردوودا بەنیازی چیم لە پەڕە 43. تۆ پێشنیازی پیاسەیەکم بۆ دەکەیت، منیش قبوڵی دەکەم. پێشەوەی بڕۆین بیرم دەکەوێتەوە دوو نارنجەکەت بدەمێت کە لە بەیانی و لەسەر پەنجەرەکە بۆم دانابوویت. کاتێک دەگەینە حەوشەکە من دەگەڕێمەوە ژوورە و سێوێکی سەوزیش لە سەلاجەکە دەردێنم. سێوەکە بەدەستمەوەیە و بە شەقامەکەدا ڕێدەکەین. بایەکی تەڕادەیەک تون قژی تۆ و دڵی من دەژاکێنێت. بەدەم ڕۆیشتنەوە لەبارەی زۆر شتەوە قسە دەکەین. سێوە سەوزەکە دەخەمە ناو جانتاکەم. دەربارەی عەشق و دڵشکان و نووسین و برین، دەربارەی ئەدەبی نامە، دەربارەی ئەو نامانەی تەنیا لە پێناو عەشقدا دەنووسرێن. زۆر جار عەشقێکی ساختە یان عەشقێک کە کۆتاییەکەی پڕە لە پەشیمانی و ڕق و یەکتر بە نەفرەتکردن. سێوە سەوزەکە لە تاریکی جانتاکەمدا بۆ درزێک دەگەڕێت سەیری دەرەوەی لێوە بکات. چڕتر دەربارەی نامە قسە دەکەین. بە تایبەت و نامانەی لە هەفتەی ڕابردووەوە لە نێوانماندا نووسراون. تۆ دەڵێی باشی نامەکانی تۆ لەوەدا ناشقانە نین. من بزەیەک دەکەم و دەڵێم ئێمە گرفتی نامەی عەشقانەمان نییە. ئەوەی ئێمە گرفتمانە نامەی نێوان دوو مرۆڤە بەبێ هیچ مەبەستێک، بەڵکو تەنیا وەک دوو مرۆڤ. ئێمە لە پەیوەندی عاشقانەمان کەم نییە، ئێمە لە پەیوەندی مرۆڤانەمان کەمە. زۆرینەی پەیوەندیەکانی ئێمە لە نێوان دوو ڕەگەزدا زۆر جار عاشقانەن و سووتان و توانەوە و پاڕانەوە سەر تاپای پەیوەندیەکە دەتەنێت. منیش تەواو لەوە ماندوم بگرە لەیشی هەڵدێم، چونکە دەزانم درۆیەکە لەگەڵ خۆمان و بەرامبەریشدا دەیکەین. عاشق لە مۆدێرنەدا بەرژەوەندیە. هەرەوەندەی کەسێکی باشترمان دەستکەوت لەوی تر هەڵدەین و تەنانەت حەز ناکەین هەر بیریشمان بکەوێتەوە. بەڵام کاتێک دوو کەس وەک مرۆڤ پەیوەندیەک دەبەستن دەتوانن باشتر و ڕازگۆیانەتر قسەی دڵ بکەن. قسەی کچێکی هاوڕێمت بۆ باس دەکەم کە جارێک لەناو ئۆتۆمبیلەکەی خۆیدا پێیوتم هیچ شتێک هێندەی عەشق ئیشەکانمان لێ ناشێوێنێ. بۆ ئێمە هێڵا هەرگیز هاوڕێیەتیەکەمان ببێتە عەشق، چونکە وا دەکان نەفرەت لە هەموو ساتە جوانانەمان بکەین. بەبێ ویستی خۆمان ڕێگای گەڕەکی منداڵی هەردووکمان دەگرینە بەر. دەنگی هۆڕنی لە ناکاوی ئۆتۆمبیلەکان ڕامان دەچڵەکێنن، چونکە ئێمە مرۆڤی ناوەوەین و مرۆڤانی ناوەوەش بە هەموو دەنگێکی لە ناکاو دەهەژێن. قەرباڵغی سەر شۆستەکان با ئۆتۆمبیل و مرۆڤ لە یەکترماندا دەبڕن. کە دەگەینە نزیک یەکتر دەست بە قسەکانمان دەکەینەوە. من پێت دەڵێم حەز دەکەم لە دەستە ڕاستەوە بڕۆم لەبەر دوو هۆکار. یەکێکیانەوەیە من هەر بە سروشت وەهام، تەنانەت لە سواربوونی ئۆتۆمبیلیشدا حەز دەکەم لە دەستە ڕاستەوە بم. ئەمەش لە هەندێک کاتدا بۆتە کێشە، چونکە سەرنشینەکانی دیکە ئامادە نین ئەوەم لێ قبول بکەن. هۆکارەکەی دیکەشیان ئەوەیە هەردووکمان جانتامان لە شاندایە و دەکەونە نێوانمانەوە. ئەوە شوا دەکات کەمتر لە یەکتریەوە نزیک بین. ئەم قسانەی ئێمەش پێویستیان بە نزیکی دڵ و نزیکی جەستەش هەیە. تۆش پێ دەکەنیت و دەڵێی چۆنت پێخۆشەوە ها بکە. سێوە سەوزەکە لە ناو جانتاکەمدا بزەیەک دەکات. سەیری دەم و چاوت دەکەم. ئاگەم لێتە تاکو لە گەڕەکی منداڵی نزیک دەبینەوە دەم و چاوت منداڵانەتر دەبێتەوە.
خۆم بەناگیرێت و پێ دەڵێم دەترسم تا دەگەینە ناو کۆڵانەکەتان ببیتەوە منداڵێکی هەروەهاجی ساڵانی نەوەدەکانی سابوونکەران. تۆش وەک قوتابیەکی قوتابخانەی سەرەتایی کە قژی بە دوو پەلک بەستە بێت سرت با دەدەیت و دەڵێیت تۆ شوهایت نزیکە منداڵ دەبیتەوە. من ڕوخسارم سوور هەڵدەگەڕێت لەبەرەوە ناشەرم لە منداڵیم بکەم، بەڵکو دۆزەخی منداڵیم بیر دەکەوێتەوە کە پێم وایە کەس هێندەی من لە منداڵیدا ئازاری نەچەشتووە. ئەمە و هەستەیە زۆرینەی مرۆڤی ڕۆژهەڵاتی هەمانە. بەتەنیش قوتابخانەکەی سەرەتاییماندات هەیە پەڕین، سیرێکی حەوشەکەی دەکەین و کەسمان قسە ناکەین. بەدەم و چاوماندا دیارە هەردووکمان پڕ دەبین لە یادەوەری منداڵیمان. سێوە سەوزەکە لە جانتاکەمدا لە خەفەتی ئێمە ڕەنگی زەرد هەڵدەگەڕێ. بە شەقامی سابوونکەراندا دەینە خوارەوە. سێری ئەو باڵندانە دەکەین کە لە دوکانەکانی ئەوێدا لە قەفەز نراون و خەڵکی بە مەبەستی کڕینیان سەیریان دەکەن و پرسیار لەبارەی نرخەکانیانەوە دەکەن. دەگەین و باڵندە فرۆشەی تەواوی سەربانی ماڵەکەی کردووە بەهێلانە و شوێنی باڵندە. کاتێک لە دوورەوە سەیری ئەو ماڵە دەکەیت چەندین جۆری باڵندەی جیاواز لە کۆتر و کە و تاوس و تووتی و زۆری تریش بە سەربانەکەەوە دەبینیت. پێت دەڵێم ئەم ماڵە لێرەدا کاراکتەری کامەرانی سەلمای ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکانم بیردەخاتەوە. تۆ بڵێ بەختیار عەلی بۆ دروستکردنی ئەو کاراکتەرە سوودی لەم باڵندە فرۆشە وەرنەگرت بێت؟ تۆش بە نازێکی شاعیرانەوە دەڵێی بۆنا دەکرێت. بەڕاستی کامەرانی سەلما لەو ڕۆمانەدا سەرنجڕاکێشە. منیش بە تۆنی خوێنەرێکی لە خۆڕازی دەڵێم لەناو ئەو ڕۆمانانەی بەختیار عەلیدا کە خوێندوم نەتەوە ڕۆمانی دڵخوازی منە. سێوە سەوزەکە لە ناو جانتاکەمدا وەک کۆترێک لە قەفەزێکدا باڵەفڕە بکات و خۆی بە دیوارەکانی قەفەسەکەیدا بکێشێت، وەها خۆی بە دیوارەکانی جانتاکەمدا دەکێشێت. تۆش هەر لەوێدا پێشنیازی خوێندنەوەی ڕۆمانی ئێوارەی پەروانم بۆ دەکەیت. پاشەوەی بۆ دەردەکەوێت کە تاکو ئەو ساتەنەم خوێندوتەوە. منیش باڵێنت پێدەدەم کە لەم نزیکانەدا دەست بە خوێندنەوەی بکەم. دەگەینە بەردەم قوتابخانەی مەحوی. گوێمان لە دەنگی منداڵان دەبێت کە لە پاش مامۆستاوانەکان دەڵێنەوە. بارانی چیرۆکنووسم بیر دەکەوێتەوە، کچە بەتوانە و خۆڕاگر و بێباکەکەی زۆر کادوا دەکات زیاتر بەرگەی خراپی ژیان بگرم. لە ناکاو پێ دەڵێم دەزانیت بارانیش منداڵی ئەم کۆڵانە و ئەم قوتابخانەیە بووە؟ بە دەنگێکی منداڵانەوە دەڵێ بەڵێ دەزانم. لەبەر خۆمەوە دەڵێم من بارانم زۆر خۆش دەوێت، زۆر سەرسامم بە بەهێزیەکەی بەرامبەر بە ژیان. تۆش لە دڵێکی پڕ لە خۆشەویستیەوە دەڵێ باران زۆر جوانە، منیش خۆشم دەوێت. لە تاو منداڵی ئێمە سێوە سەوزەکە لە جانتاکەمدا دەبێتە مزرە سێوێکی بچۆک کە چاوەڕێی تۆزێک خوێ دەکا بۆ ئەوەی دەمی منداڵیمان پڕ بکا لە لیکێکی بەچێش. دەگەینە بەردەم ماڵە کۆنەکەی منداڵیت. من دەڵێم ڕەنگە بە منداڵیم کۆڵانانەت زۆر پێگەورە بوو بێت. من بە خۆمدا دەزانم کاتێک لە قوتابخانەی مەحوی بووم وەم دەزانی گەیشتنەوە بۆ لای ئامادەیی سلێمانی کچان کاتێکی زۆر و مەودایەکی هەر زۆر زۆرە کەچی ئێستا بە ماوەیەکی زۆر کەم دەگەم. تۆش بە ڕوخسارێکی تاوە منداڵانەوە دەڵێیت هەر زۆر لام گەورە بوو، بێدەنگیەک داد دەگرێت. دەزانم بە قۆڵی ڕۆچوویتە ناو منداڵیەوە. بێدەنگ دەبم. پەنجەکانی دەستی ڕاستم دەخەمە ناو لەپی دەستی چەپم و گەرمی دەکەمەوە. دەرگاکە دەکەیتەوە. بە چوونە ژوورەوەمان بۆ ناو حەوشەکە تۆ دەبیتە منداڵێکی 6-7 ساڵان. ڕادەکەیت بەرەو دەرگای حەیوانەکە وەگەوەی بەهۆی بچووکیتەوە باڵات نەگاتە دەستکی دەرگاکە یان هێزی ئەوەت نەبێ دەستکی دەرگاکە بجەڕێنیت. چەند جارێک دەستت لە دەستکی دەرگاکە دەترازێت. سیرێکم دەکەیت و ڕەنگت بۆ پەمەیی کاڵ دەگۆڕێت. هەستیەوەی کە وەکو جارانن کە دیان باپیرت لە حەیوانەکەەوە بانگت لێ ناکەن و ئامێزت بۆ ناکەنەوە غەمگینت دەکات و ناهێڵێ منداڵتر بیتەوە. سێوە سەوزەکە لەم سەری جانتاکەمەوە خۆی گلۆر دەکاتەوە بۆ سەری جانتاکەم. منیش بەسەر سوڕمانێکی زۆرەوە لە دیوار و پەنجەرە و دەرگاکانی ماڵەکە وردە بمەوە و تا ڕادەیەک ئەو ماڵەی منداڵی خۆمم بیر دەخەنەوە کە لەگەڵ نەنکم و باپیرم دایک و باوکی باوکم مام و پورەکانم تێیدا دەژین. بە قورگێکی گیراوە پێ دەڵێم ئێمە منداڵی باپیر و نەنکین. ئێمە ئەو جۆری منداڵانن بە هەر هۆیەک بێ لە لای دایک و باوکی خۆیان ناژین و دەکەونە لای نەنک و باپیر.
پاش ماوەیە گەڕان بەناو ژوورەکانی ماڵەکەدا و یەک ناساندن و نیشاندانی هەندێک کەرەستەی منداڵی کە ئێستا لەو ماڵەدا نوقمی تەپوتۆزی بیرۆری بوون دەگەینە بەردەم لۆکەرێکی گەورەی کۆن. تۆ دەڵێی ئەوەی لەوێدا هەیە تەواوی ئەو دەستن و سووەر شیفانن کە باپیرم بۆ منی بەجێهێشتون. تاکو ئێستانم کردووەتەوە و نازانم چی تێدایە. منیش هەر لەوێدا بەڵێنت لێ وەردەگرم کە ڕۆژێک پێکەوە لۆکەرەکە بکەینەوە و سەیری تەواوی نووسینەکانی ناوی بکەین، وەک منداڵێک کە بیەوێ یاریەکانی ناو ژوورەکەی پیشانی منداڵەکەی هاوڕێی بدات. دەستم دەگریت و دەمبەیتە بەردەم دیوارێک کە بە منداڵی سیسەمی نووسنەکەتی لە تەنیشدا بووە. نووسینەکانی سەر دیوارەکەم بۆ حنجە دەکەیت، بەروار و وێنەکانم پیشان دەدەیت. من سەرنجم دەچێتە سەر بەروار و دێڕێک نووسین کە نووسراوە ڕۆژی دەرکردن. خێرا دەپرسم ئەوە چیت بیر دەخاتەوە؟ هەناسەیەکی قۆڵ هەڵدەمژیت و دەیدەیتەوە. بۆنی منداڵی ژوورەکە پڕ دەکات بە خەمێکەوە کە هەر لە خەمی منداڵێک دەچێت بۆ ڕووخانی ماڵۆچکەیەکی لە لەم دروستکرا و دەڵێیت لە پۆلەکانی سەرەتاییم بووم کاتێک بۆ ماوەی ساڵێک لە قوتابخانە دووریان خستمەوە لەسەرەوەی کوڕێکی پۆلەکەمانم خۆش دەویست. لەم کاتەدا چنوورم بیر دەکەوێتەوە، کچە زەعیف و چاوڕەش و جرپنەکەی پۆلیسێمی سەرەتایی کە شەوێک بە هەموو دڵمەوە نامەیەکم بۆی نووسی. تێیدا لەگەڵ چەند قسەیەکی سادەی منداڵانەدا بۆم نووسی بوو چنوور من تۆم خۆش دەوێت. دوایەوەی بەسەر نامەکەەوە خەوم لێکەوت، بۆ بەیانی نامەکە کەوتە دەستێکێک لە پورەکانم و لەسەر نان خواردنی بەیانی بە تووڕەییەوە پێیوتم کاکە داستان چنوور کێیە؟ منیش یەکسەر زانیم بابەت چییە و خۆم لە گێلیدا و جانتاکەم هەڵگرت بەرەو قوتابخانە چووم. چنوور منی خۆش نەدەویست، هەرگیز هاوڕێتیشی نەدەکردم. هەر کات دەمویست لێی نزیک بمەوە ئەو لێم هەڵداهات، تەنانەت لێی دەدام. چەندین شەو لە تاو خەمی ئەو گریاوم و بەدەم هەنسکەوە خەوم لێکەوتووە. کار گەیشتە ئەوەی ڕۆژێک لە گۆڕەپانی قوتابخانەدا بە هەموو تینم هاوارم کرد. چنوور من تۆم خۆش دەوێت، چنوور من تۆم خۆش دەوێت، چنوور من تۆم خۆش دەوێت. ئەویش پاش لە هەڵقورچاندنێکی عێرانە خۆی گەیاندە ژووری مامۆستاکان و سدچیمەنی لێ تێگەیاندم. بەوانی داهاتوو سدچیمەن بەدارێکی ئەستور کەوتە سەرم و تەواوی سەرمی بەدار ئاوساند و دەم و چاویشمی بەزل لە سوور کردەوە. ئێستاش کام دێڕانە دەنووسم سرم ئازارێکی ئەو دارانی تێدایە و دەم و چاویشم بەبێ ویستی خۆم سوور هەڵدەگەڕێت. لە گەڕان بەناو ژوورەکاندا بەردەوامین، سەیری تابلۆ تۆزاویەکانی سەر دیوارەکانیان دەکەین. من خەریکم باسی ڕنگ و هارمۆنیای ڕەنگەکانیانت بۆ دەکەم. ئەو تابلۆیانە لەوێدا بۆ من سەرنجڕاکێشن. تۆ هەندێک شوێنی دیوارەکانی ئەم ماڵم پیشان دەدەیت کە ڕۆژگار هیلاکی کردوون و ئەگەری کەوتن و ڕووخاندنیان هەیە. من دەزانم ئێمەش وەکو ئەو خشتانی دیوارەکانیان پێکێناوە پارچە پارچە دەکەوین و ڕۆژێک وەک ئەوەی هەر نەش بووبین دنیا جۆرێکی تر خۆی دەگۆڕێ. من ڕقم لەو سیفەتانی دنیاە، ڕقم لەوەیە دنیا بەو چەشنە دەگۆڕێت. هەمیشە هەستی ئەوەم هەیە دنیا لە منەوە دەست پێ دەکات و جارجارەش حەز دەکەم لە مندا کۆتایی بێت. ئەمە بۆ مانایە نا پاش من دنیا کاول بێت، دنیایەک کە خۆی کاولە. تۆ پشتت لە منەوە بە هەناسە قسەم بۆ دەکەیت، من چەند هەنگاوێک لێت نزیک دەکەومەوە، تۆ هەناسەت تونتر دەبێت. من سێوەکە لە جانتاکەم دەردەهێنم و دەیخەمە بەردەمت. تۆ بە نازێکی ژنانەوە کە من حەزم لێتی دەڕۆیتە سەر قادرمەیەک کە لێوەی دەکرێ بڕۆیتە سەربان، ئاوڕێکم بۆ دەدەیتەوە. من گازێک لە سێوەکە دەگرم، سێوەکە لە دەمت نزیک دەکەمەوە بۆ مەبەستەی تۆش گازێکی لێ بگریت. وەها دەکەیت گازێک لە سێوەکە دەگریت و ئاوی سێوەکە بە لێوت دادێتە خوارەوە. من حەز دەکەمە و ئەوە بخۆم. سێوە سەوزەکە لە شەرمان ڕەنگی سوور هەڵدەگەڕێت. لە ناکاو وەگەوەی هەردووکمان خۆمان بۆ ئامادە کردبێت باوەشێکی تون بە یەکتریدا دەکەین. تامی سێوەکە دەچێتە دەمی هەردووکمانەوە. من دەڵێم سپاس بۆ گەرمی باوەشت، سپاس بۆ تامی سێوەکەت. وەگەوەی بیرت بکەوێتەوە کە ئێمە نامانەوێ ئەم پەیوەندیە ببێتە عەشق. کەمێک خۆتم لێ دوور دەخەیتەوە و دەڵێی با ئەوەی دیکەی هەڵبگرین بۆ ناو نامەکانمان. منیش بڕوام وایە ئەفسوونی نامەکان وەک خۆیان بمێننەوە، بۆیە نامەوێ هیچی دیکە ڕوو بدات. پێ دەڵێم تامی دەمت بەشی نووسینی دەیان نامە دەکات، بزەیەک دەکەی
پاش تۆزێک سیرکردنی چاوەکانی یەکتر دەڕۆم و لە دەرگای حەوشەکە دەچمە دەرەوە. لە کۆڵانەکەدا تارمایی منداڵی خۆم دەبینم، بە دوای تارمایی منداڵی چنووردا ڕادەکات و بە هەموو تینی هاوار دەکات: چنوور من تۆم خۆش دەوێت، چنوور من تۆم خۆش دەوێت، چنوور من تۆم خۆش دەوێت. سەیریان دەکەم. لەسەری کۆڵانەکەدا دەگەن بەیەک، دەستی یەکتر دەگرن و بەدەم پێکەنینەوە دەڕەوێنەوە. بزەیەک دەمگرێت و لەبەر خۆمەوە دەڵێم من لە ڕابردوودا بەنیازی چیم؟ مرۆڤ بوونەوەرێک کە لە ڕابردوودا چەقیوە. ئەوەی مرۆڤ پێک دەهێنێ ڕابردووە. ڕابردوو کاریگەریەکی گەورەی بەسەر ئێستا و ئایندەمانەوە هەیە. ئێستا ڕوون نییە، ئایندەش لەبەرتەم دیار نییە، بەڵام ڕابردوو بەرجەستەیە و دەتوانین کەی ویستمان بیهێنینەوە بەرزەینمان و تام و بۆن و ڕەنگی هەست پێ بکەین و بەری بکەوین. خۆشەویستانی من لێرەدا ئەم بە شەش کۆتایی هات، هاوڕێم بن بۆ بەشەکانی تر. خۆشەویستانی من لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی برینی من. ئەم بەشا دەکەوێتە لە پەڕە 53 کتێبەکەوە بەناونیشانی مرۆڤە دڵشکاوەکان نامۆ دەبن بۆ ڕۆژگارەی تێدا دەژین. دوێنێوە کوڕێکی کۆمەڵایەتی لەگەڵ کەس و کار چوینە دەشت و دەر. لەوێ وەها خۆم نیشان دەدا دڵم بە دنیا خۆشە، چونکە دەزانم ئەوان غەمگینی منیان پێ قبول ناکرێت. نان خواردن و چەرەس و میوە خواردن، وێنەگرتن و هەرچۆنێک بێت پێکەنین، دڵی دەوروبەر ڕاگرتن و دەستبەرداربوونی خۆم، ئاگرکردنەوە و سیرکردنی دیمەنەکانی سروشت و سەرسامی دەربڕین، گوێگرتن لەو گۆرانیە ناخۆشانەی زۆری ناحەزی پێدەکەن. هەموو ئەمانە لە بەردڵی کەس و کار کە بەڕاستی دەزانم منیان خۆش دەوێت، منیش ئەوانم خۆش دەوێت. ئەوەی کێشەی منە لەگەڵ ئەواندا، من دڵم بەو شتانە خۆش نابێت کە ئەوان دڵیان پێی خۆشە. کێشەی من تەنیا ئەوەیە. بۆ شەوەکەی هێندەی سێ گۆرانی داریوش خۆم گەیاندە چەند هاوڕێیەک لە یەکێک لە نادیەکانی نزیک باخی گشتی. پاش سڵاو و بانکردنی چارەکێک ڤۆدگای سەدەکانی ئابسلوت لەگەڵ 2 قاژ لیمە و قاپێک زەڵاتە هێدفۆنەکەم کردە گوێم. هاوڕەکانم لەگەڵ یەکتری قسەیان دەکرد. منیش لەو دەمەدا گوێم بۆ یەکێک لە گۆرانیەکانی مام لێگرتە بوو، بەدەنگ یەکێک لە منداڵەکانی کە لە دانیشتێکی ماڵی خۆیاندا لە نێوان باوکی و مامیدا دانیشتووە و بەدەنگێکی منداڵانە دەڵێ: وەختێ بێیار بووی ئازیزەکەم، هەر منە دیار بووم، هەر من دڵسۆز و ئازیزەکەم وەفادارت بووم. کوڕێکی گەنجیش بە ئۆکۆردیۆنێکەوە لە پاڵیاندا دانیشتووە، باستێکی زۆر خڕۆشێنرەوە کە لە دەم و چاویدا دەبینرێت دەنگێکی دڵگیر لە ئۆکۆردیۆنەکەی باوەشی دەردەکات. لەسەر و ئەمانەشەوە منداڵێکی بچووک پڕ بە گەروی ناسکی هاوار دەکات و لە دڵەوە گۆرانیەکەیان لەگەڵدا دەڵێتەوە: چ بکەم و چ بڵێم، بۆچی فوغان، بۆچی هەراکەم، چیدی هەیە دنیا تەمەنا لە خوداکەم. ئایپادەکەم دەچێتە سەر گۆرانیەکی داریوش. هاوڕێکانم بەردەوامن لە قسەکردن. من تەنیا جۆڵەی لێوەکانیان دەبینم و هیچ گوێم لە دەنگیان نییە. جارجارە سەیرم دەکەن و بەدەم قسەوە بزەم بۆ دەکەن. منیش وەگەوەی گوێم لێیان بێ بە ئاماژەی بەڵێ سەریان بۆ دەجوڵێنم. بەڵام لە ڕاستیدا من گوێم لە هیچ قسەیەکیەوان نییە. ئەم ناوەیە لە پێناو ئەوەی گوێم لە دەوروبەری خۆم نەبێ بە قوڵی گوێ بۆ گۆرانی دەگرم. ئەگەرچی هەندێک گۆرانی زۆر خراپ دەمبەنەوە ناو خۆم، بە ئاستێک لە دنیای دەوروبەر دام دەبڕن. وەگەم گۆرانی ئێستا کە داریوش بە دەنگە بریندارەکەی دەیچڕێت و هاوڕێکم بەم جۆرە بووی وەرگێڕاوم. لە هەر شوێنێک چرایەک هەڵبێت کەسێک ترسی تەنیایی دایگرتووە. ئەی ترسی تەنیایی من، لێرە چرایەک هەڵبووە. درەنگانی شەو چوومە هەیوانەکە. لە جامخانەکەەوە چاوم لێبوو، مانگ وەک نارنجێکی قەڵەو لە سەر چیمانەکە کەوتبوو. چەند ورداستێرەیەکیش لە قەدی بەردراوی دارزەیتونەکەەوە ڕژابوون. دار هەنارەکەش دڵۆپەڕ و ناکی لە گەڵاکانیەوە دەچۆڕا. خۆمم بینی دڵ لە سەردەست بە جانتایەکەوە کە پڕ بوو لە نامەی سوتا و سوتوی نامەکانی لێدەڕژا. لە دەرگای حەوشەکەەوە دەچوومە دەرەوە. سیرێکی ئاسمانم کرد و چاوم پڕ بوو لە تاریکی. ئازاری چاوم تینی بۆیەنام، بۆیە سرم بۆ بەرپەی خۆم شۆڕ کردەوە. پۆلێک گوردەماسی ڕەنگاوڕەنگی شوشەیی لە چاومەوە کەوتنە بەرپێم. هەستم کرد نەنکم لە دەنگی شکانی ماسی ڕەنگاوڕەنگە شوشەیەکان خەبەری بۆوە. لە پشتەوە بانگی کردم و بە دەنگی ڕاچڵەکیم و ئاوڕم بۆیدایەوە. وتی: کوڕم،
بەم درەنگانیشەوە بۆچی لە دەرەوە ڕاماویت؟ بەوە دازانیم کە بەدەم خەوە ڕۆیشتۆم. هەموو ئەوەشی بینیم خەونێک بوو لەگەڵ خۆم هێنا بوومە حەیوانەکەوە. ئێستا لە ستار کافێم لە نهۆمی چوارەمی تەلاری سیتی ستار لەسەر کورسێکی نزیک پەنجەرەکە دانیشتوم و چاوەڕێی کچێکی هاوڕێم دەکەم. پاشکەمێک چاوەڕوانی ئەو بە ملپێچێکی سوورەوە دەردەکەوێت. لەبەری هەڵدەستم و بە بزەیەک خۆشحاڵیم بە هاتنی دەردەبڕم. ئەم کچە چەند ساڵێک کە دەناسم و هەندێک کات یەکتر دەبینین و لەبارەی یەکترەوە دەپرسین. ئێستا ئەو خەریکی خوێندنی ماستەرە لە یاسادا. بە خەندەیەکی جوانی کچانەوە لێم دەپرسێ تۆش هەر خەریکی خوێندنی شانۆ و نووسینی شێعریت؟ منیش بە ئاماژەی سەر و هاوکات پێ دەڵێم بەڵێ. ئەو پێدەکەنێت و دەڵێ تۆ هەرزوو دیار بوویت بۆ شتانە گونجاویت. بەو جۆرە هەندێک قسە لەبارەی خوێندن و شێعر و شانۆ و یاساوە دەگۆڕینەوە. من جارجارە بە گاڵتەوە پێی دەڵێم چاوەڕێ بکە شەڕێک بکەم و تۆ ببیتە پارێزەرم. ئەویش بە خەندە جوانەکەیەوە پێم دەڵێ ناتکایە هەرگیز شەڕ مەکە. ئەو نازانێت کە من جارجارە شەڕیش دەکەم. باران بە شوشەی پەنجەرەکەدا دێتە خوارەوە. دیمەنێکی سەرنجڕاکێشی هەیە و من ئاوەڕی بۆ دەدەمەوە. کچەکەی هاوڕێم مۆبایلەکەی دەگرێت بەدەستیەوە و چەند وێنەیەکی دڵۆپەکانی باران لەسەر شوشەی پەنجەرەکە دەگرێت. وەگەوەی پێویستم پێی بێت دەڵێم ڤیدیۆی بگرە. چاوم دەچێتەوە سەر شاشەی لاپتۆپەکەم. لاپەڕەی وەردەکە مینیمایز دەکەم. دەچمە سەر فەیسبوک. شاشەکە پڕ دەبێت لە وێنەی سەیران و گەڕانی دەشت و دەر. وێنەی ماسی برژاو، منجەڵەیە پراخی هەڵڕژاوی سەرسینی، ڕیزە شیشە گۆشتی سەر مەقەڵی، وێنەی سێڵڤی و بە کۆمەڵ، گوزارشتی سیر و سەمەرەی خەڵکی بۆ بەهار و سەیرانەکانیان و ئەو کەسانی وێنەیان لەگەڵدا گرتوون. لە نێوان ئەمانشدا وێنە و ڤیدیۆیی پیاوژنی سیاسی و بازرگانی بێڕەحەم، مەلای تووڕە و دیمەنی کورتی کۆمیدی، ئاگرکەوتنەوە پێکدادانی ئۆتۆمبیل و گریانی منداڵانی ئاوارە و جنێویان پیاهەڵدان یان لێکدانەوە و شرۆڤە لە کۆمنتەکانی ژێرەوەیاندا. شەڕەدەنووک و شەڕەقسە و شەڕە حیزب و شەڕە ناوچە و شەڕە شار. هاوخەمی بۆ وڵاتانەی کە ڕۆژانە لەلایەن وڵاتانی دیکەوە داگیر دەکرێن. هەموو ئەمانە پێکەوە دەچن بەناو چاو سرمدا. منیش بۆ ئەوی لەمانە ڕابکەم دەگەڕێمەوە لاپەڕەی وەردەکە و سەرێک بۆ کچەکەی هاوڕێم هەڵدەبڕم کە لە بەرامبەرم دانیشتووە و سەری بەسەر لاپتۆپەکەیدا شۆڕ کردووەتەوە و سەرقاڵی گەڕانە بۆ ئامادەکاری یەکەمین سیمیناری خوێندنی ماستەرەکەی. من سەرنجی بەلای خۆمدا ڕادەکێشم و دەڵێم هێدفۆنت پێیە؟ بەدەم و چاوێکی تا ڕادەیەک جدیەوە دەڵێ بۆچی؟ پێی دەڵێم بۆی هەردووکمان لە هەمان کاتدا گوێ بۆ گۆرانیە گوگۆش بگرین کە لە یەکێک لە شەوەکانی چەند ساڵێک لەمەوبەر بۆت کردم بە کوردی. پێدەکەنێت و دەڵێ ئۆکەی، گوێ بۆ گۆرانیەکە ڕادەگرین و سەیری چاوانی یەکتر دەکەین. چاومان پڕ دەبێ لە یەکتر. خێرا خۆم لە چاوەڕەشەکانی کە دەڵێدن کە ترێن دەرباز دەکەم و سەیری سەقفی کافەیەکە دەکەم. پاش تۆزێک کچەکەی هاوڕێم دەڕوات. منیش بە بێدەنگی لە جێگەکەی خۆمدا بۆ ماوەیەک دەمێنمەوە. لە ناکاو زەنگی هاوڕەیەکی شاعیرم ڕام دەچڵەکێنێت. یەکسەر دەزانێت لە دەرەوەم و دەڵێ بڕۆین پیاسەیەکی بازار و کۆڵانەکانی سابوون کەران بکەین. منیش بە بێوەستان دەڵێم زۆرم پێخۆشە. منە و کۆڵانانم خۆش دەوێن و بەشێکی منداڵیم لەوێدا جێمەوە. ئێستاش بە پیاسەکردن بە ناویاندا ئارام دەبمەوە. تارمایەکانی منداڵیم لەو کۆڵانانەدا دەبینم. بۆم دۆخەی ئێستای منیش هیچ شتێکم هێندەی ئارامی پێویست نییە. ئارامیم دەوێت ئەگەر بە مسقاڵیش بێت. تاکو هاوڕێ شاعیرەکەم دەگات چەند وێنەیەکی چوونە دەرەوەکەی دوێنێ لە گروپە خێزانێکەمان لە فەیسبوکدا دەنێم. لەبەرەوە نامن حەزم لەو کەشانە بێت، تەنیا لەبەرەوەی دڵی نەنکەم ڕازی بکەم. بەوەی کاتێک پورەکانم لە ئەوروپاوە قسەیان لەگەڵ کرد پێی بڵێن ڕسمەکانتانمان بینی و زۆر دڵمان کرایەوە. بەڵام من ڕۆژ بە ڕۆژ زیاتر دڵمدا دەخرێت بەسەر خۆم و بەسەر دنیادا. بەڵام تکایە ئێوە تاکو دەتوانن دڵتان بکەنەوە، بە دڵی خۆتان دڵتان بۆ دنیا بکەنەوە. مرۆڤە دڵشکاوەکان نامۆ دەبن بۆ ڕۆژگاری تێدا دەژین. هەز دەکەن دنیا هیچی بۆ ئەوان پێ نییە. بەڕاستی ژوە هەیە دنیا هیچی بۆ من پێ نییە. من لە بایەک و دنیا لە بایەکی دیکە. ئەوەی هەمەوە نووسینانن لەبارەی خۆم و دنیاون. بیرمە
شەوێکی درەنگ لەگەڵ دۆستەکەم بووم. پاش خواردنەوەی شەراب لەسەر جێگەی خەوەکەی نزیک بوو خەوم لێ دەکەوت. پێم وت بیرت نەچێ. منیش ڕۆژێک باسی دنیام کرد. بیرت نەچێ. ئیدی خەوێکی قۆڵم لێکەوت. من دەبوو لەو خەوە بۆ هەمیشە خەبەرم نەبێتەوە. خۆشەویستانی من لێرەدا ئەم بەشەش کۆتایی هات، بەڵام کتێبەکە درێژەی هەیە و ئێوە هاوڕێم بن بۆ بەشەکانی تر. خۆشەویستانی من لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی برینی من. ئەم بەشە دەکەوێتە لاپەڕە 59 کتێبەکەوە بە ناونیشانی پایسکیلە وەستاوەکانی دۆزی ژن. لەناو پاسێکدا بووم بۆ کافتریایەک تاکو بتوانم ئەم نامەیە بنووسم کە بەلای یەکێک لە قاوەخانەکانی شاردا تێپەڕی. لەبەر دەرگای قاوەخانەکەدا چەند کچێک لەسەر چەند پایسکیلێک بوون کە تایەکانیان بەهۆی ستاندەوە جێگیر کرابوون و لە زەویەکە دابڕێنرابوون. کەچی کچەکان بە جۆرێک پایدریان لێدەدا و خۆیان شڵەژاندبوو وەگەوەی لە پێشبڕکێکی پایسکیل سواری دابن و بە خێراییەکی زۆر بڕۆن. چەند فۆتۆگرافێکیش بەرامبەریان وەستا بوون و زۆزوو وەک ئەوەی وێنەی سەرۆکە بە سەرچووەکە بگرن چرک 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 وێنەیان دەگرتن. منە و کۆمەڵە کچەم بە گروپێکی کچان کە بەنیازی هۆشیارکردنەوە و هاندانی خوێندنەوە لە پێناو باشترکردنی دۆخی کچ و ژن لەم هەرێمەدا داهاتە پێشچاو کە ماوەیەکە لە ڕێگەی فەیسبوک و کۆڕ و کۆبوونەوە سادەکانیانەوە خۆیان نمایش دەکەن و ئەمانیش وەک زۆر ئافرەتی دیکەی کای ڕۆشنبیری فریویستاییشی پیاوانیان کردووە. تووشی وەهمی ژنانی ئازادی خواز و ڕچەشکێن بوون. ئەماوەیە لە شارەکەی ئێمەدا چەندین گرۆپ لەژێر چەندین ناودا دروست بوون. جام گروپانە خوێندنەوە و کتێب و فیکر و هونەر و ئازادی لەو شانن کە هەرزوو دەیکەنە دروشمی خۆیان. لەوەش بترازێت شۆڕشەکانی فەڕەنسا و بیرۆ بۆچوونەکانی گیڤارا و ماندێلا و گاندی و چەندانی دیکە بە شێوەیەکی هەڵە دەکەنە سەر مەشقی قسەکانیان. من کێشەم لەگەڵ دەستپێکدا نییە بۆ هیچ کار و پرۆژەیەک. ئەوەی لای من بێمانایە مرۆڤ نەتوانێت ئەو دەستپێکە زوو تێپەڕێنێت و بچێتە قۆناغێکی دیکەوە. من هیچ کێشەیەکی دیکەشم لەگەڵ ئەوەدا نییە کە چەند گەنجێک لە دەوری بابەتێک کۆ ببنەوە و بە هەمویان بتوانن لەو بوارەی کەمەبەستیانە یەکتری دەوڵەمەند بکەن. بەڵام ئەوەی خەمی منە بۆ هەندێک لەو گەنجانە کە دەزانم تێیاندایە بەدڵ هاتوون بەرەو ڕیشتەکە. بەڵام ئەو کەسانەی لەوێدا دەمڕاست و باڵادەستن مەبەستی دیکەیان لەو کۆبوونەوەیە هەبێت کە زۆرینەی کات کۆتایی کارەکە با ڕاستەی دیکەدا دەبن و ئەمەش زیان و ونبوونی ئەوانەی لێ دەکەوێتەوە کە بوارەکەیان مەبەستە. چونکە هێندەی تێگەیشتە بەم کاری خۆ دروستکردن لە بوارەکانی خوێندنەوە و نووسین و فیکر و هونەر کاری دەستە جەمعی نین، بەڵکو تەواو خودین. مرۆڤی خوێنەر یان نووسەر یان هونەرمەند کاراکتەرێکی قاد لەبەر نییە. شەو ڕۆژ خەون بەوە ببینێت میدیایەک لە میدیا خراپەکانی ئەم وڵاتە بانگی بکەن و لەسەر تەورێکی بێتام قسە بکات کە تەنیا بۆ پڕکردنەوەی بۆشایی میدیاکەیانە، نەک خەم و خزمەت و مەبەستی دیکە کە بانگەشەی بۆ دەکەن. مرۆڤی بیرکەرەوە و هونەرمەند فریوی میدیا ناخوات و لە بەردەم شاشەکاندا خۆی لێ نابێتە پاڵەوان. فێمینیزمەکانی دنیا خەمی مۆدێلی جلوبەرگ و ستایلەکانی قژبڕینیان نەبووە. پێشکۆڕ و کۆبوونەوەکانیان بە چەند ساعتێک نەچوونەتە ساڵۆنەکان و خەریکی خۆرازاندنەوە بن تاکو بە سەرنجڕاکێشترین شێوە خۆیان نمایش بکەن. فکری فێمینیزم تەنیا ئەوە نییە تۆ کوێرانە بەناو بابەتەکان بکەویت و کاتت بۆ هەموو شت هەبێت کتێب و خوێندنەوە و قوڵبوونەوە نەبێت. ئێوەش ئەی خانمانی سەرپایسکی لە چەقیوەکان، ئەوانەی دیکەش کە بە ناوی کێشەی ژن و خەمی ژنەوە خەریکی بەدەستهێنانی بەرژەوەندیەکانی خۆتانن. ئەی ئەوانەی لە ستایشە دۆر و ساختەکانی پیاوانی درۆزنی کای ڕۆشنبیریەوە خۆتان لێبۆتە سیمۆن دی بۆڤوار و فێرجینا وۆڵف، هانا ئارێنت و ئەوانی دیکە. ئێوەیەک نەتوانن ئازادانە و بەدڵی خۆتان پایسکیلەکانتان لێ بخڕن. ئێوەیەک نەتوانن ئەزمموی ژنانەی خۆتان بکەن وەک مرۆڤ و هیچی دیکە نا. چۆن دەتوانن یارمەتی ژنانی لێ قەوماوی ئەم کۆمەڵگا وێرانەیە بدەن؟ بەیانیەک لە کافتریاکەی نهۆمی یەکەمی پاڵاس بەدەم خواردنەوەی چاوە لەبارەی ئەم شێوە کارکردنە خراپەی هەندێک گروپ و کەسەوە لەگەڵ بەیان سەلمانی ڕۆمانوس قسەمان زۆر کرد. ئەوەی لە مافرەتەدا بۆ من گرنگە کە ئەو هەرگیز بانگەشەی ئەو فێمینیزمە نادروستە ناکات
کە هەندێک لە ژنانی نووسەر بانگەشەی بۆ دەکەن. ئەو مەبەستێتی لە نووسینەکانیدا ئازمونێکی مرۆڤانە پێشکەش بکات، خەم و ئازار و تراژیدیای مرۆڤ بە ژن و پیاوەوە، مرۆڤ وەک مرۆڤ لە ڕۆمانەکانیدا بەرجەستە بکات. ئەمەش خاڵێکی گرنگی هەر نووسینێکی سەرکەوتووە، هەرچی ئەو شتەشی ناو نراوە بوێری ژنان بوێریەکی پوچە، چونکە بوێریەکی دەستکردە و لە ناوەڕۆکدا ڕاستەقینە نییە، بەڵکو ناونیشانێکە پیاوان بۆ مەبەستی تایبەتی خۆیان بەسەر ژناندا دەیبەخشنەوە. هەر بۆیەش فری و خواردووە ئەو ژنەی دڵی بەو ناونیشانە خۆشە کە دەستکردی ئەوانن کە خۆیان ڕۆڵیان هەیە لە بچووککردنەوە و سەڕینەوەیدا. من وەکو خۆم لەگەڵ هیچ پیاوێکی نووسەر و ڕۆشنبیری ئەم کۆمەڵگایەدا نەنیشتوم کە ئافرەت بەبوونەوەرێک وەک خۆی سیر بکات و دیدی بۆ ئافرەت دیدێکی مرۆڤانە بێت، بەڵکو زۆرینەیان ئافرەتیان وەک مەکینەیەک بۆ حەز و هۆکارێک بۆ سۆز و کاڵایەک بۆ پۆست تەماشا کردووە. بۆیە زۆر جار بەخۆم دەڵێمەوە ئافرەتانی دڵیان بۆ ناونیشانانە خۆشە کە پیاوان پێیان دەبەخشن، خۆیان دەستیان هەیە لە ڕیسواکردنی کێشەی ئافرەت لەم کۆمەڵگایەدا. گوێ لە گۆرانیە هەرە دڵخوازەکەی خۆم دەگرم، ئەوەی گوگوش شپ سپید لە کلیپی ئەم گۆرانیەدا گوگوش لە کەشێکی تا ڕادەیەک تاریکدا دانیشتووە، بە وێقارێکی ژنانەوە دەڵێ بۆ ئەوی بەرگەی ڕۆژە ڕەشەکان بگرم بیر لە تۆ دەکەمەوە. ئەم گۆرانیەم بەهۆی کچێکی هاوڕێمەوە ناسی، ئەو فارسی باش دەزانی. شەوێک درەنگان بە مۆبایل قسەمان دەکرد، لە ناکاو خستیە سەرم گۆرانیە و مۆبایلەکەی نابە سپیکەری لاپتۆپەکەیەوە. هەرەو کاتیش بەدەم گوێگرتن لە گۆرانیەکەەوە شیعرەکەی بۆ وەرگێڕام. من لەو شەوە هۆگریە و گۆرانیە بووم، چەندین جار پێوەی خواردومەتەوە، هەر کات هەستم کرد بێت عاشقم گەڕاومەتەوە سەری. تەنانەت بۆ چەندین دۆست و هاوڕێمم ناردووە، لە ناویشیاندا تۆ یەکێک بوویت لەوانە. گوگوش ئێستا دەڵێ من لەکوێ ئەم شەوەدا تۆمون کرد و تەنیا بەجێمام؟ گۆرانیەکە تەواو دەبێت، من دڵم لای تۆیە، دەمەوێت دانیشتێکی دیکە بکەین، ئەگەرچی نازانم باسی چی دەکەین. ئەوەندە دەزانم هەردووکمان قسەمان زۆرە بەوتن، بەڵام دەبێ هێزمان هەبێت قسە بکەین، هێزمان هەبێ بگێڕینەوە. هەردووکمان پێویستمان بەوەیە بەبێ ئارایشکردن قسە لەبارەی برینەکانمانەوە بکەین، قسە لەبارەی دۆستەکانمان و تیرەکانیان، ئازار و گریانەکانیان، تووڕەبوون و فەرامۆشکردنەکانیان. بۆ ئەمەش پێویستمان بە بوێری هەیە، پێویستمان بە هێز هەیە، هێزی بەرگەگرتن، هێزی گێڕانەوە. بیرم چوو بۆ لای ئەو کورتە نووسینەی کە لە ماوەی ڕابردوودا لە فەیسبووکەکەم بڵاوم کردەوە کە بەشێک بوو لە کۆمەڵێک کورتە نووسین، بەڵام شەوێک لە تووڕەییدا هەمویانم سڕیەوە. تەنیا ئەم دانەیەیان ماوە، ئەویش لە فەیسبووکەکەمەوە کۆپی دەکەم و وەکو خۆی لێرەدا بۆت دادەنێم. بیرت دەکەم، بیری هەناسە و تووڕەبوونەکانت. گوێ لە گوگوش دەگرم، دەنگی ئەم ئافرەتە زیاد لە پێویست تۆم بیر دەخاتەوە. بەڕاست تۆ گوگوش لە چیدا لە یەکتر دەچن؟ جوانی دەنگی ئەم ئافرەتە ناخۆشی کردووە، زۆر کادوتۆمە ئەم دەنگە خەتەرە، خەتەر وەکو دەنگی داریوش کە ئەوەی گوێ لێ بگرێت دەبێت تاماوە بەبارێک برینەوە بەناو ژیاندا بگەڕێت و بگەڕێت و بگەڕێت. دەنگی گوگوش دەنگی داریوشە بە ئافرەتی، دەمەوێت بڵێم دەنگی مێهینەی ئەوە. نازانم تۆ گەیشتوتە کوێی ژیان، بەڵام من لە جێگەی خۆمدام، دەڕۆم و دەڕۆم و دەڕۆم و ناگەمەجێ. ئەم نەگەیشتنەش نەفرەتی خۆی و هەروەها خۆشی خۆیشی هەیە. دەمەوێت بفڕم و باڵم نییە، وەستان بۆ هەمیشە و خەون بینین بە تۆ و شێتی و مەستی و کەوتنە سەرجادە. من هەر منداڵەکەی جاران، خەیاڵ پڵاو و بێپەروا خەون بینەکە. نازانم تۆ هەروەکو جاران ئەم شتانی منت خۆش دەوێن؟ گوگوش ئێستا وتی بۆ ئەوەی بەرگەی ڕۆژە ڕەشەکان بگرم بیر لە تۆ دەکەمەوە. بەڕاستی وەهایە، من تۆم نەبوویتایە بەرگەی زۆر شتی ژیانم نەدەگرت، هەر بۆ نمونە مردنی باوکم. ناومێدی من نزیکە بگاتە ئاستێکی ترسناک، ئاستێک کەدا بخرێم بەسەر خۆمدا و هیچم بۆ دەرەوە نەمێنێت، چونکە برینەکانی ناوم قورسترن لە دنیا. ئەم قورساییەش پیاوی خۆی دەوێت. تۆزێکم لە چیرۆکێکی درێژ نووسی، وازم لێنە بەبێ تۆ تەواو ناکرێت، تۆ نەبیت سەرەتا بەدەستەوە نایەت، ڕوودا و دروست ناکرێت، گرێ ناکرێتەوە، کارەکتەرەکان مەودای خۆیان ون دەکەن، کۆتاییش دەبێتە تۆفان.
دەبێتە خۆڵبارین، دەبێتە بیابان، هەموو شتێک دەبێتەوە بە خۆڵ. وەک من کاس دەکەم دەبمەوە بە خۆڵێکی سوور و بادەم باتە دوورترین دارستان و لەوێ ئەگەر بڕوێمەوە حەز دەکەم ببمە گوڵە یاسەمین. من ئێستاکە مەسیحێکی بەجێماوم بەسەر خاچەکەیەوە، دەمەوێ بڵێم باوکە بۆ ڕاهۆز کامەران هاتە لام، کوڕە جەستە لاواز و چاو زەردەکە. منم کوڕم خۆش دەوێ لەبەر دوو هۆکار. یەکەم جگەلەوەی کوڕێکی نەرمونیانە کە من حەزم بەم تایپە لە مرۆڤ هەیە. دووەم ئەم کوڕە نزیکەی 10 ساڵێک بەر لە ئێستای خۆمم بیر دەخاتەوە. ئەو کاتەی ژمارە و شیعرانی نووسی بۆ من لە پەنجەکانی دەستێک تێپەڕیان نەدەکرد. بە ترسێکی زۆرەوە بە هەموو دڵم لە هەوڵی ئەوەدا بووم لە پەیمانگای هونەرە جوانەکان بۆ خوێندنی شانۆ وەربگیرێم. پەیمانگام تەواو کرد. ئێستا قۆناغی چوارەمی زانکۆم و هەمان ئەو گەرمیم هەیە کە ئەو کات هەمبوو. ئەوەش لە چاو دڵی ڕاهۆزدا دەبینم. دانیشتن لەگەڵم کوڕم پێ خۆشە. حەز دەکەم گوێم لە بۆچوونەکانی بێت، چونکە خاکەڕایە و وەک زۆرینەی و کەسانی ئەمڕۆ خولیای نووسین و هونەریان هەیە، خۆی لێ نەبۆتە شتێک کە خۆی نەبێت. هەمیشە بەدەنگێکی ئارام پرسیارەکانیم ئاڕاستە دەکات. منیش بەهێمنی مەبەستمە ئەوەی لە زانیاری دەیزانم بیدەمێ. ئەمەش لە پێناو خەونەکانی ئەو ئەگین لێت ناشارمەوە، ماوەیە کە خەونەکانی خۆم لەبارێکی خراپدان و ناتوانم ڕامیان بکەم و تێبگەم کتومت چیم دەوێ. ماوەی پێشوو خەونم بوو کارێکی شانۆیی بکەم، نمتوانی، چونکە لە ئەنجامی کۆبوونەوەم لەگەڵ چەند هاوڕێک بۆ هیوایی وەک کاست پێکەوە کارەکە بکەین. بۆم دەرکەوت شانۆ لەم شارەدا بەدەست چەند کەسێکەوەیە و ئەگەر لەوانەوە نزیک نەبیت و لەگەڵیان تەبا نەبیت زەحمەتە بتوانی کار بکەیت. منیش تاکو ئێستای تەمەن ئەوەندەی خەونم بۆ لەگەڵ خۆم نزیک و تەبابم. هەرگیز کارم بۆ ئەوە نەکردووە لەگەڵ ئەوانی تر بەتایبەت ئەو نزیکی و تەباییە لە پێناو بەرژەوەندیدا بێت، ئەوە هەر ناتوانم. خۆشەویستانی من، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی ئەم بەشەش. هاوڕێم بن بۆ درێژەی کتێبەکە. خۆشەویستانی من، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی برینی من. ئەم بەشە بەناونیشانی گێڕانەوە هەوڵێک بۆ دەرباسکردنی ژیان لە مردن لاپەڕە 67. بۆنی سەرەتای داگیرساندنی زۆپاکەی هەیوان گەیشتە لوتم. ئەوە مانای ئەوەیە نەنکم لە خەو هەستاوە و وردە وردە خەریکی ئامادەکردنی نان خواردنی بەیانیە. قرچەقرچی توێکڵی گوێزەکان لە ناو گوێز شکێنەکە و دەنگی کەوچکۆ پیاڵە و دواتر دەنگی رادیۆکە، ئەو دەنگانن کە هەر بەیانیەک لەم ماڵی ئێمەدا گوێت لەیان دەبێ. نەنکەم وەک مایستۆی ئەم دەنگانە دەستی بە جۆرێک ڕاهاتووە کە ناهێڵێ دەنگەکان ببنەمایی بێزاری ئەوانەی کە هێشتا لە خەودان. بەوەدا دەزانم کە هەر کات بەهر هۆیەک بێت تووڕە دەبێت. بە جۆرێک ئەو دەنگانە دەژەنێت کە لە خەوەکەت بێزار بیت، لە جێگەکەت بیتە دەرەوە. خۆم ئەزموونی هەردوو جۆرە دۆخەکەم کردووە. من لە ژیانمدا بە خۆشی نمکمەوە حەزم لە نان خواردنی بەیانیان کرد. دەنا لە پێشتردا بەیانیان نەک نانم بۆ نەدەخورا، بەڵکو تاکو نزیکی نیوەڕۆژ دڵم تێکەڵ دەهات. ئێستا بەردەوام دڵم تێکەڵ دێت، بەس وەک جاران پەیوەندی بە بەیانیانەوە نییە، بەڵکو پەیوەندی بە ژیانەوە هەیە. من دڵم بە ژیان تێکەڵ دێت. ماوەی 2 هەفتەیە نامەم بۆ نەنووسیویت. ئەمەش چەند هۆکارێکی هەبوو. یەکێک لەوانە گەڕانەوەم بوو بۆ هەولێر. وەک دەزانی ماوەی 4 ساڵە لەوێ خەریکی خوێندنی کۆلێژی هونەر بەشی شانۆم. هۆکارێکی تریش ئەوە بوو کە تۆ لە وڵات بوویت و کەی بمویستایە دەمتوانی پەیوەندیت پێوە بکەم و ئەگەریش بگونجێت لە نزیکەوە بتبینم. کاریگەرترین هۆکاریش ئەوە بوو من لە هەولێر لەگەڵ چەند هاوڕەیەک خەریکی ئامادەکارین بۆ نمایشکردنی شانۆیی بەدەم چاوەڕوانی گۆدۆوە کە پرۆژەمانە سەرەتا لە هەولێر، پاشان بیبینەوە بۆ سلێمانی و لەوێش نمایشی بکەین. ئەم پرۆژەیە بۆ من یەک لە پرۆژەکانی تەمەنمە و بەدڵ لەگەڵیدا ژیاوم. بۆیە دەمەوێت نزیکەی وەک ئەوەی دەمەوێت بیگەێنمە نمایش. پاشەوەی لە جێگەکەم ڕادەبم، ددانەکانم دەشۆم و لەبەر ئاوێنەکە لە دەم و چاوم دەڕوانم. هەست بە کەمێک ڕەش هەڵگەڕان دەکەم. دەچمە هەیوان و بەیانی باش لە نەنکەم دەکەم. بەدەم خواردنەوەی پەرداخێک ئاوەوە بڕیار دەدەم بچمە حەوشە و لە گوڵەکانی ئەوێ ورد ببمەوە. نەنکەم دڵی بە گوڵە ڕەنگاو ڕەنگ و گەڵا سەوزەکان خۆشە. ئەمەش دڵخۆشیێکی سادە و جوانی ئەوە. من هەوڵ دەدەم ئەم دڵخۆشیە سادە و جوانە لە نەنکمەوە فێر ببم.
بەتەمەنەکان زۆر جار ئەگەر قوتابخانەش نەبن هۆکارن بۆ دروستکردنی هەندێک نەرید لە ناخماندا. بۆ من کەم هۆکارە بۆ خۆشویستنی زۆر شتی سادە و جوان. گوڵێکی سپی لە باخچەکەدا دەمی کردوتەوە و لەبەر خۆرەکەدا چەند دڵۆپە بارانێک لەسەر پەڕەکانی دەبریسکێنەوە. چەند گوڵێکی پەمەی و سووریش بە گوڵە باخەکانەوە ڕەنگی تەواوی خۆیان لە سێبەرەکەی ئەو بەردا بەرجەستە کردووە. چیمەنی تەڕی بەیانی و کەوتنی چەند گەڵایەکی درەختی یەنگی دنیاکە و دار نارنجەکە بۆ سەر چیمەنەکە لە جۆری و جوانیە سادانە وا بکەن ژیان بەرگە بگرین و کەمتر ناومێد بین. ئەگەرچی من بڕوام وایە دنیا لەوە ناشرینترە ئەم جوانیانە فریای داپۆشینی بکەون لێ بوونیان هەرخۆشە. دنیا دیەنفال بوو بە چەمچەماڵدا کە گەڕامەوە سلێمانی ماتیەک بە شەقامەکانی ئەو ناوچەیەوە دەبینرا کە پێشتر لە تێپەڕبوونم بەوێدا نەمدی بوو. دیمەنی ژنێک لە ناوڕاستی شەقامەکەدا سوالی دەکرد. منی بردەوە بۆ کەم تەرخەمیە زۆرەی دەسەڵاتی پاش ڕاپەڕین بەرامبەر ئەو کۆمەڵ کوژیە گەورەیە. ئەمڕۆژ فەیسبوک پڕێتی لە وێنەی ئێسک و پروسک و گۆرانی و لاواندنەوە و پۆستی جیاجیا کە هەندێکیان لە هەوڵی ئەوەدان غەمگینانە کردەوەی ئەنفال بلاوێننەوە. هەندێکیشیان تووڕەن و ڕاستە و خۆ جنێو دەدەن بە بکەرەکانی و ئەوانەشی دەستیان هەبووە تا دەگاتە دەسەڵاتی ئێستا کە هەم کەم تەرخەم و هەمیش هەندێک لەوانەی دەستیان هەبووە لە ئەنفالدا ئێستا دەسوڕێنەوە و وەک باس دەکرێت بەشێکیشن لەم دەسەڵاتە. من لەناو هەمویاندا وێنەی ڕیزێک منداڵ سەرنجەم ڕادەکێشێت کە لە وێنەیەکدا دیارن سەریان بەستۆوە گەوەی چاوەڕوانی وەرگرتنی خواردن یا جلوبەرگ بن، بەڵام لە ڕاستیدا هیچ کام لەوانە نییە، بەڵکو سەریان بەستۆ بۆ ئەنفال. لە ناویان دادانەیەک ئاوڕی بۆ کامێراکە داوەتەوە و پێکەنینێک لە ڕوخساریدا بەرجەستە بووە. وەستانی ئەوان بەو جۆرە و پێکەنینی ئەو دانەیەیان بەو شێوەیە دوومانە لای من هەڵدەگرێت. یەکەمیان ڕیز بەستن بۆ مردن وەک بەڵێ مردن باشتر بێت لە ژیان، دووەمیان ڕۆیشتن بۆ مردن بەدەم پێکەنینەوە، پێکەنینێکی جوانی منداڵانە. ئەماوەی لە هەولێر زۆرینەی ڕۆژ خەریکی پرۆڤەکردن بووم و شەوانە شەرابم دەخواردەوە. بۆ من سوودێکی باشی هەبوو چونکە هیچ خواردنەوەیەکی دیکە هێندەی شەراب مرۆڤ ئارام ناکاتەوە. شەوانە بە دیار سووتانی ئەو مۆمانەی لە گەڕانەوەدا بە دیاری بۆت هێنا بووم دادەنیشتم و لەگەڵ چەند هاوڕێک ئەوان هەر کەسە و بە جۆرێک خۆیان خواردنەوەیان دەخوارد و منیش پێک پێک شەرابم دەکرد بەسەر نائارامی و ماندوێتی دەرونمدا. ئەوان پێدەکەنین و قسەی جۆرا و جۆریان دەکرد. من جارجارە لە دانیشتنەکە دوور دەکەوتمەوە و لە ڕێگەی هێدفۆنەکەمەوە گوێم بۆ گۆرانێکی خۆم ڕادەدێرا. مەبەستم لە گۆرانی خۆم ئەو گۆرانیانن کە لە دڵمدان. لە کۆتایی هەر دانیشتنێکیشدا دەبووە گۆرانی و هاوڕێکانم هەر کەسە و بەپێی ناوچە و ئەو شوێنەی لێوەی هاتووە گۆرانیان دەوت. منیش وەک پیشەی هەمیشەییم لە کۆتایی مەستیمدا بە هەموو دڵم گۆرانیەکانی حەمەی نێرگز و ئیبراهیم خەیات و ڕەفیق چالاک و عەلی مەردانم دەگوتەوە. ئەم گۆرانی حەسەن زیرەکی شەم هەر کاتێک گوت واتە مەستم و هێندەی نەماوە خەوم لێ بکەوێت. لای لای سوورە گۆڵ لای لای چۆنت ڕاژێنم، ئیجازەم بدە هاوار سەر پەنجەم بێنم، واد ڕادەژێنم وەڵڵا ڕات ناچڵەکێنم. هەر لەمەوەی هەولێردا شتێکی سەرنجڕاکێشم بەدی کرد. ئێوارەیەک بە نیازی شەراب کڕین چوون بۆ یەکێک لە مەیفرۆشەکانی نزیک شەقامی ئیسکان داخرابوو. پاشەوەی پرسیم کە بۆچی ئەو کۆگایە نییە، وتیانەوە شەوانەی یانەکانی ڕیال مەدرید و بەرشەلۆنە یاریان هەبێت هەرچی دوکانی مەیفرۆشیەکانی نزیک شەقامی ئیسکانەدا دەخرێن، چونکە هاندەرانی ئەو دوویانەیە مەی دەخۆنەوە و لە شەقامەکەدا دەبێتە شەڕیان. وەکو باسی دەکەن لە شەڕی نێوان هاندەرانی ئەو دوویانەیەدا چەندین ڕووداوی نەخوازرا و کەوتۆتەوە. جاما بۆ من شتێکی هەتا بڵێ گاڵتەجار بوو. مانای چی لەسەر یاری نێوان دوویانە شەڕ بکەیت و بەرامبەرەکەت بە چەندین شێوە بریندار بکەیت؟ مەگەر برینی خۆتت نییە؟ خەمی خۆتت نییە؟ وا هەموو خەونت بۆتە ئەوەی کامەیانە بیباتەوە و کامەیانە بیدۆڕێنێت. یەکێک لە سیفەتەکانی ئەم سەردەمە ئەوەیە خۆتت بیر دەباتەوە. تۆ دەبیتە بەشێک لە بزوێنەرێکی گەورە بۆ هەڵسوڕانی سیستمێکی زەبەلاح بە ناوی سەرمایەداری.
ئیتر تۆ وەک تاک لە ناو جەستە جەمعداون دەبیت و دەگۆڕدرێیت بۆ هاندەر و بەڕکابر و هەوادار و هەتا دوایی. هەر لەو چەند ڕۆژەی ئەوێدا بیستم یەکێک لە یاریزانەکانی یانی بەرشەلۆنا ئەگەرچی لە ڕووی جەستەییەوە ئامادەی یاریکردن نییە، بەڵام لەسەر داوای ڕاهێنەر و بەرپرسانی یانەکەی دەبێت یاری بکات. ئەمەش بردمیە بیری ژیانی کڕین و فرۆشتنی مرۆڤ بە شێوە مۆدێرنەکەی. لە چاخە کۆنەکاندا مرۆڤیان دەکڕی و دەفرۆشت و کاری نەکردە و تاقەت پڕوکێنیان پێدەکردن تاکو لە ژێر فشاردا دەپسا. ئەوە تاکو ئەم سەردەمەش ئەم دیاردەیە لە فۆرمی دیکەدا بەردەوامی هەیە. ئەی کەوایە بیری مرۆڤایەتی چی لە خۆیدا گۆڕی؟ کاتی خۆی تابلۆیەک لەسەر قوماشێکی وەکو قەدیفە لە یەکێ لە ژوورەکانی ماڵی باپیرمدا هەڵواسرا بوو کە وێنەی کۆشکێکی گەورە بوو. لە بەردەمیدا ئاوێکی شینی گەورە هەبوو. سەر ئاوەکە پڕی بوو لە قاز و قوڕنگ و هەروەها دۆروبەریشی تاوس و چەندین جۆری باڵندەی دیکەی پێدا بڵاو بووبەوە. لە دەرگاکانی کۆشکەکەەوە چەند پلیکانەیەک هەبوو کە تاکو لێواری ئاوەکە دەهاتن و لەسەریان چەندین کوڕۆکچی گەنج دانیشتبوون و پێیەکانیان لە ناو ئاوەکە نەبوون. پورێکم لە خوشکەکانی باوکم هەمیشە من و میرانی برامی دادەنا و لەسەر و تابلۆیە چەندین چیرۆکی خەیاڵی بۆ دەگەڕینەوە. لەوانە باسی ئەوەی ئەم کۆشکە ماڵی پاشایەکە و ئەو باڵندانەش هی ئەوەن. ڕۆژانە لە کۆشکەکەیەوە دێتە خوار بۆ سەر ئاوەکە و لەسەرێکێک لەو پلیکانانەدا دەنیشێت و تەماشای ئاو باڵندەکان دەکات و داوا دەکات میوە و شیر و خواردەمەنی بۆ بێنن بۆ ئەوێ. بەدەم سیرکردنی باڵندەکانەوە پاشان خەوی لێ دەکەوێت و لە خەونیدا بۆ تەیەکێک لە باڵندەکان و بە ئاسماندا دەفرێت. لە ناکاو کەسێک لە ساتی فڕیندا پاشا دەپێکێت. پاشا خوێنێکی زۆری لێ دەڕوات. بە ئاستێک تەواوی زەوی و ئاسمان بە خوێنی پاشا سوور دەبێت. هەر بۆیە کاتێک لە خەوەکەی خەبەری دەبێتەوە فەرمان دەکات چەندانێک لە باڵندەکان ببنەوە بۆ دارستان و لەوێ بەڕەڵایان بکەن. ئەوەش لە پێناو ئەوەی نەوەکو ئەو خەونە ناخۆشە پەیوەندی بەو باڵندانەوە هەبێت و ئاهی ئەوان ببێتە هۆی لە ناوچوونی پاشا. بەو چەشنا هەر جارەی پاشا چەند باڵندەیەک لە باڵندەکان ئازاد دەکات و ئەوانیش بەدڵێکی خۆشەوە دەگەڕێنەوە بۆ دارستان و لەگەڵ کەس و کاریاندا ژیانێکی ئاسوودە دەبەنە سەر. ئیدی بەم جۆرە هەرجارەوە حکایەتێکی لەسەر تابلۆکە بۆ ساز دەکردین و ئێمەش بە پرسیارەکانمان وامان دەکرد پورمان زیاتر بچێتە ناو تابلۆکە و ورتر لەو بە سەراتانە بدوێت کە لە تابلۆکەدا ڕوویان دەدا. بە جۆرێک هەندێک جار هەستمان دەکرد ئەو لە ناو تابلۆکەوە قسەمان بۆ دەکات و هەردەمەی دەبێت یەکێک لە کاراکتەر و باڵندەکانی ناو تابلۆکە و لە زاری خۆیانەوە باسی خۆیان و ئەوانەی دەور و پشتیانمان بۆ دەکات. پورێکی دیکەم هەبوو هەمیشە بە دووی هۆیەکدا دەگەڕا بۆ هاتنەدی ئاواتەکانی. ئەمە شوای کردبوو زۆر کات بچێتە لای جادوباز و قاوەگرەوەکانی شار و داوای دوعا و نوشتە و دەستگرتنەوەیان لێ بکات کە ئەوەندەی من بزانم دیارترین ئاواتی ئەوە بوو شوو بکات و لەوە زیاتر بە کچی نەمێنێتەوە. کارگەیشتە ئەوەی ڕۆژێک منی بان کرد و داوای لێ کردم کە چی بکات بۆ ئەوەی بە ئاواتەکانی بگات. منیش وەک ئەوەی قاوەگرەوە یا جادوبازێک بم پێم وت مامۆستا لە قوتابخانە دوو سوورەتی پێ لەبەر کردوین و پێشی وتین کە زۆر کاریگەرن بۆ کەسانەی کە دەیانەوێ ئاواتەکانیان بێنەدی. ئەوەندەی بیرم بێ سوورەتەکان بریتی بوون لە سوورەتەکانی زەحا و ئەلقەدر کە هیچ پەیوەندیەکیان لە بابەتی هیوا و ئاواتەوە نەبوو. بەڵام من تەنیا و سوورەتەم دەزانی و مەبەستی شمبوو یارمەتی پۆرم بدەم لە هاتنەدی ئاواتەکانی. لە پاڵەوەشدا بە ناوی مامۆستاکەمانەوە دەستم کرد بە دروستکردنی چەندین چیرۆکی فەنتازی دەربارەی و کەسانی کە لە ڕێگەیم سوورەتانەوە بە هیوا و ئاواتەکانیان گەیشتون و مرازی چەندین ساڵیان حاصل بووە کە بەداخەوە لە ئێستادا هیچ کام لەو چیرۆکانم بیر نەماوە کە دروستم دەکردن. هێندە هەیە خۆشبەختانە پاش ماوەیەک پورم شووی کرد و لە یەکێک لە ڕۆژەکانی ساڵانی نەوەدەکاندا ئەگەر چی ئەو لە حەمامدا بوو خەریکی خۆی بوو من بەڕاکردن خۆمم گەیاندێ و لە دەرگای حەمامەکەەوە هەواڵی ئەوەم پێگەیان کە داواکاری هاتووە. ئیدی نازانم بەهۆی سوورەتەکانی منەوە بوو یا بەهۆی قاو و جادووەکانەوە یان بەهۆی ئەو فرمێسکانەوە بوون کە ڕەنگە پورم شەوانە لە ژێر بەتانیەکەوە بۆ کچێنی خۆی ڕشتە بێتن. هێندە هەبوو پورم شووی کرد و ئیتر باسی هیوا و ئاواتی نەکردەوە. کوڕێکی هاوڕێی مامەکانی شم هەبوو دەیتوانی مرۆڤ خەو لێ بخات. بۆ مەبەستەش چەند جارێک منیان دەستنیشان کرد تاکو خەوم لێ بخات.
بۆی پێشبینی دنیا بکەمەوە ئایندەی مام و پورەکانم بدرکێنم. بەڵام لە ڕاستیدا من هیچ کام لەم جارانە خەوم لێ نەدەکەوت، بەڵکو بە خەیاڵی و دەمەی خۆم دیسانەوە دەکەوتمەوە دروستکردنی چەندین چیرۆکی سیر و سەمەرە و دەستم دەکرد بە گێڕانەوەیان. گوایە ئەمانە هەمووی لە خەونمدا دەبینم. جا هەموو جارێک لە کۆتاییدا دەبوو لە ڕێگەی نیشاندانی ئەدرەسی ماڵەکەوە کوڕەی خەولێ خەربی گەڕانمایەتەوە نەواقع. بەڵام لە یەکێک لە جارەکاندا هەر نەدەگەڕامەوە و بەردەوام بووم لە گێڕانەوەکانی خۆم کە بەم جۆرە بوو. کوڕێک دەبینم بەسەر ئەسپێکەوەیە، تا بێت لێم نزیک دەبێتەوە. سەیری دەستی دەکەم، خەنجەرێکی زیوینی بەدەستەوەیە. لێ دەپرسم ئەو خەنجەرت بۆ چییە؟ ئەویش دەڵێت دەمێک کە بەڕێگاوم و دەمەوێت کەسێک بکوژم و هەستەکەمەوە کەسە تۆیت. منیش خۆم ڕادەپسکێنم و تووڕە دەبم کە نەخێر، تۆ هەرگیز ناتوانی من بکوژی، چونکە من چەندین برام هەن و بانگیان دەکەم تۆڵەت لێ بکەنەوە. ئەویش دەپرسێ براکانت ناویان چییە؟ منیش دەستم کرد بە ڕیزکردنی ناوی مامەکانم و وەک پاڵەوان دەم ناساندن. ئەوانیش جگەلەوەی دڵیان بە پاڵاوانێتیەکەیان خۆش بوو، هاوکات لەگەڵ کوڕی خەولێ خەردا کەوتنە پێکەنین. زیاتر بوو بەشەی حیکایەتەکەم کە بە بازێک خۆم هەڵدەدایە سەرسەری کوڕی سەر ئەسپەکە و بە بۆکسێک دەم کۆشت. بمبورە لەبەرەوەی تۆ تەنیا بەهانەیەکی بۆ گێڕانەوە و مەرجنیە هەموو ئەم نامانەی دەیان نووسم بەدەستت بگەن و سەرتیان پێوە قاڵ بکەم. هەندێک جار دەچمە سەر هەندێک بابەت کە مەبەستمە بیان گەڕمەوە، مەرجنیە کە پەیوەندیان بەتەوە هەبێ، بەڵکو دەکرێت لە کوێدا تااقەتت چووە لاپەڕەکەدا بخەیت و خۆت بە شتێکی ترەوە سەرقاڵ بکەیت. تۆ بیانوێکیت بۆ ئەوەی من بیسەلمێنم هەمووان چیرۆکمان هەیە، هەمووان دەتوانین بگەڕینەوە. ئەوە گێڕانەوەیە دەتوانێت ژیان نەمر بکات. مرۆڤ هەر لە داستانی 1001 شەوە ویستویەتی لە ڕێگەی گێڕانەوە ژیان لەدەست مردن قوتار بکات. شارەزاد ئەو دەمەی بڕیار دەدا شوو بە پاشای ژن کۆش بکات، مەبەستێتی لە ڕێگەی گێڕانەوەی چیرۆکەوە ژیانی خۆی و ژنانی دیکە لە مردن ڕزگار بکات. ئەوە ئەفسوونی گێڕانەوەیەوە دەکات بیری کوشتن لە مێشکی پاشای ژن کۆشدا بڕەوێنێتەوە و لە بەرامبەردا گوێگرتن لە چیرۆکە ئەفسانەیەکانی شەهرەزاد جێگەی بگرێتەوە. بۆ منیش ئەم نامانە هەوڵێکن بۆ دەرباسکردنی شتێک لە ئێستا و ڕابردووم، لەدەست بیرچوونەوە، لەدەست مردن. خۆشەویستانی من لێرەدا ئەم بە 6 کۆتایی هات. هاوڕێم بن بۆ بەشەکانی تر. خۆشەویستان لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی برینی من. ئەم بەشە بە ناونیشانی بەرزانی کوڕی عومەر و نیگاری کچی ئیبراهیم لاپەڕە 77. نەوەدەکان ئەو کات کە خوێندکاری پۆلەکانی سەرەتایی بووم، دنیا بەم جۆرەی ئێستا نەبوو. لەلایەک شەڕێکی ناشرین شەڕی ناوخۆ باڵی بەسەر وڵاتدا کێشا بوو، لەلایەکیش گرانی و هەژاریەکی بێڕەحمانە دەستی نا بۆ بینی خەڵکی. جابی هێنە پێش چاوت، لەو دۆخەدا تۆ منداڵێکی بێدایک بیت و لە ماڵی نەنک و باپیرێکی هەژاردا بژیت لەگەڵ چەند پور و مامێکی گەنج کەوانیش هەریەک کێشە و نیگەرانی خۆیانیان هەبوو. لە ماڵێکدا کارەوەندە دەزانی دەبووە شەڕی ناوخۆ و بەبێ گوێدانەکات و شوێن لەسەر نان خواردن، لە سەربان، لە حەوشە، لە حەمام و تەوالێتدا، بەیانی، میوەڕۆ، ئێوارە و درەنگانی شەو کارگەیشتە بووەوە یەکێک لە ژوورەکانی ماڵەکەیان ناونابوو ژووری شەڕەکە کە بە دەرگایەکەوە چەند وێنەیەکی بڕوسلی و جاکیشان هەبوون و لەگەڵیدا جێگەی بۆکس و لەقا چەند شکاویەکی خستە بۆ سەرڕووی دەرگاکە. هەرچی دیوی ناوەوەی دیوارەکانیشی هەبوو چەند وێنەیەکی ڤاندام و ئارنۆڵد و چەند پاڵەوانێکی دیکەی فیلمە ئەکشنەکان و یاریەکانی لەش جوانی و زۆرانبازی پێوە هەڵواسرا بوون. ئێستا شوێنەی سەقفی چێشخانەکەم لەبیرە کە چەندین دەنکە فاسۆلیا و نۆکی پێوە و شک ببوونەوە و لەگەڵ ڕەنگی چەندین هێلکە و چەوری کە لە کاتی شەڕەکانی سەر نان خواردندا هەڵدرابوون بە ئاسماندا. جا بەوردبوونەوەم لە سەقفی چێشخانەکە دەمبینی چەندین شێوەی جیاواز بە چەوری و ڕەنگی و خواردنانە دروست بووبوون. وێنەی شێرێک لە کاتی دەمکردنەوەدا، وێنەی سمۆرەیەکی ترساو لە کاتی ڕاکردندا، وێنەی پشیلەیەک کە جوجەڵەیەکی بەدەمەوە بوو، وێنەی منداڵێکی گریا و پیاوێکی پیر لە ناو تۆفاندا، ژنێک لە کاتی هاوارکردندا. لە هەمان چێشخانەدا وێنە بەناوبانگەکەی ئەدیسۆن هەڵواسرا بوو
کە لە بەردەم دەرگای پۆلێکی قوتابخانەدا وەستاوە و تەماشای پۆلێک قوتابی دەکات لە ژوورەوە خەریکی وانە خوێندنن. لە زەمەنی خۆیدا ئەم وێنەیە بە چەند جۆرێک باس دەکرا. هەندێک دەیانوت ئەدیسۆن لە منداڵیدا قوتابیەکی تەماڵ بووە، مامۆستا هەمیشە کردوێتە دەرەوەی پۆلەکە. هەندێکی دیکەش دەیانوت ئەوە منداڵێکە پارەی نییە تاکو بتوانێ بخوێنێ، بۆیە بە غەمێکی قۆڵەوە تەماشای منداڵەکانی دیکە دەکات و ئاواتیان پێدەخوازێت. بەڵام منەو کات پێم وا بۆ ئەو منداڵە منم بە برین و جلی شڕی منداڵیمەوە، ئەو برینانی کە بە هیچ شاش و لەفافێکدا نەدەپۆشران و ئەو جلانشی کە هیچ گونجاندنێک نەبوو لە نێوانیاندا و پینەکانی شیان وەک پینەکانی سەردڵم هەرگیز لە بیرەوەریمدا ناسڕدرێنەوە. من لە وێنەیەدا لە بەردەم دیمەنێکی پڕ لە ژیان و چالاکی منداڵانەدا کە خوێندنە ڕاماوم و خەون بە گەورەبوونەوە دەبینم. بەو هیوایی گەورەبوون بتوانێت لە دێوی منداڵی ڕزگارم بکات. هەر بەڕاستی جوا بوو. گەورەبوون بۆ من شتێک بوو وەک ڕزگار بوون. دەشمەوێت لێرەدا ڕاشکاوانە پێت بڵێم کە من لە جۆری ئەو مرۆڤانە نیم خەون بە گەڕانەوەی منداڵیەوە ببینم. بە پێچاوانەوە من حەز دەکەم دەیان قاچی دیکەم هەبێ بۆ ڕاکردن لە منداڵی، لە تارمایی و کابوسەکانی، لە ئازار و تەنیایی و دڵتەنگیەکانی، نامۆی و خەمەکانی ئێوارانی. منداڵی بەمانای ئەو منداڵیەی هەر بەڕاستی دۆزەخ بوو. بەڵام ئێستا و پاش تێپەڕبوونی چەندین ساڵ بەسەر ئەو ڕۆژگارەدا منداڵیەکم لە خۆمدا دروست کردووە. منداڵیەک سادە و ئارام و لەسەرخۆ کە لە باغێکی تازە ئەو دراوی ڕەنگاوڕەنگ دەچێ، هێشتا شەونمی سەرگەڵاکانی نەڕەوی بێتەوە. منداڵیەک کە بۆ نووسین و خەون و ژیانێکی بەهادار بشێت. هەر بۆیە من لە نێوان دوو منداڵیدام. یەکێکیان منداڵیە دۆزەخەکەم کە لێی هەڵدێم، ئەوی تریان ئەو منداڵی خۆم دروستم کردووە، باخە تازە ئەو دراوەکە کە حەز دەکەم لە ناویدا بمێنمەوە و هەرگیز گەورە نەبم. ئێستای تر کاتی هاتووە پێت بڵێم منە و منداڵم کە هەرگیز گەورە نابم. لەو سەردەمەدا من و براکەم دوو منداڵی غەمگینی ناو قوتابخانەکانی کەریمی عەلەکە و مەحوی بووین. دوو منداڵ لە ناو دنیایەک پرسیاری وەڵام نەدراوەدا. جارێک نەمان دەزانی ئەوانەی بەدایە و بابە بانگیان دەکەین هەر بەڕاستی دایک و باوکمانن. ئەی ئەگەر ئەوان دایک و باوکمانن بۆچی لە ناسنامەکانماندا بەداستان بەرزان و میران بەرزان ناو نووسکراوین؟ ئەم پرسیارم هەر لە یەکەم ڕۆژەکانی پۆلی یەکەمی سەرەتاییەوە لە نەنکم و باپیرم کرد. ئەوە بوو ئەوان بەم شێوەیە وەڵامیان دامەوە. بۆی لەگەڵ گۆرانی براتاندا کە بچووکترین مامم بوو، ئەو کات ئەویش خوێنکاری پۆلەکانی سەرەتایی بوو، دوو بەشە ئارد وەربگرن و مامۆستاکان نەزانن ئێوە بران. ئەو ساڵانە لە قوتابخانەکاندا ژەمێک خواردن و ئاو جلوبەرێک بە منداڵان دەدرا، بەڵام لە دڵەوە بۆ یەک ساتیش بڕوان بە وەڵامە نەکرد. ئەوە شەم بەڕوونی تێدا دەبینرا و نەم دەتوانی بیشارمەوە. تەنانەت دەمزانی میرانی براشم وەکو من بڕوای بە وەڵامە نەکردووە. بێوەی کەسمانە لای ئەوی تربی دەرکێنین درۆیەک بوو دەبوو بە ناچاری وای پیشان بدەین کە بڕوامان پێی کردووە. ئەو درۆیە گەورەترین خەمی ئێمە بوو لەو تەمەنەدا. هەروەهاشە پرسیاری من کێم و کوڕی کێم لە پرسیارە سەرەکیەکانی هەر مرۆڤێکە لە هەر سەردەمێکدا. لە ئۆدیپ پاشا و سۆفۆکلیسەوە مرۆڤ ئەم پرسیارە لە خۆی دەکات تاکو دەگاتە ئێستا. ڕەچەڵک و شوناس لە بابەتە پڕقسە و باسەکانن. کەسیش نییە خەمیم بابەتانی نەبێت، چونکە لە جێگەیەکدا ئەگەر خۆشت قبوڵت بێ وەک مرۆڤێکی بێ ڕەچەڵک و شوناس بژیت، خەڵکی لێت قبوڵ ناکەن و بە چەندین شێوە لێت دەپرسن تۆ کێیت، دایکت و باوکت کێن. تەنانەت هەندێک لەوانە بە تەنز و گاڵتەوە پێت دەڵێن بڕۆ هەتاکو ئێستاش دڵنیانیت کێ دایکتە و کێ باوکتە. هەر بەڕاستیش وەها بوو. گەورەترین گوناهێک بەرامبەر منداڵی ئێمە کرا بوو ئەوە بوو کە بە ئێمە نەگوترا بەرزانی کوڕی عومەر باوکتانە و نیگاری کچی ئیبراهیمیش دایکتانە. ئێمە دەمانزانی کەسێک هەبوو ناوی نیگار بووە و ژنی بەرزان بووە. لە کارگەی چیمەنتۆ یەکتریان ناسیوە و پاشان زەواجیان کردووە و لە ئەنجامدا دوو منداڵیان بەناوەکانی داستان و میران لێکەوتۆتەوە. بەڵام ڕێگریمان لێ دەکرا تەنانەت بیریشی لێ بکەینەوە. دڵنیاشت دەکەمەوە ئازاری بێدایکی زۆر خۆشترە لەوەی لە ناو گێژاوی ناڕوونی ڕەچەڵەکی خۆتدا خول بخۆیت. نەزانیت کێ دایکتە و کێ باوک. ژارێکی کوشندەیە مرۆڤ کێشەی وەهای هەبێت. هەر بۆیە بەم جارانەوە هەزاران بارەی دەکەمەوە گەورەترین تاوانێک بەرامبەر بە منداڵی ئێمە کرا ئەوە بوو کە پێمان نەگوترا بەرزانی کوڕی عومەر باوکتانە و
نیگاری کچی ئیبراهیمیش دایکتانە گەورەترین تاوانێک بەرامبەر بە منداڵی ئێمە کرا ئەوە بوو کە پێمان نەگوترا بەرزانی کوڕی عومەر باوکتانە و نیگاری کچی ئیبراهیمیش دایکتانە باوکۆنەنکم و باپیرم خۆیان کردە بۆ دایک و باوکمان باشە ئەمە لە پێناو چیدا تەنیاوەی کەوان ئێمەیان بەخێو دەکرد ئیتر دایک و باوکی ڕاستەقینەی ئێمە بوون یاخود دەیانویست ئێمە خەفەت بەوە نەخۆین کە دایکمان نییە من پێم وتی ئازاری بێدایکی لە چاو ئازاری ناڕۆنی ڕاچەڵکدا بەهەشتا کەی ئێمە لە ئەنجامی سێکسی نێوان ژن و پیاوێکدا هاتوینەتە بۆن کە نەنک و باپیریشمانن ئێوە پیاوە وێرانە کیە بوو کە شەوانە بە مەستی دەگەڕایەوە ماڵ بە هەموو خێزانەکە هێرشی تانەوتە شەریان دەکردە سەر و ئەویش تاکو خەودەی بردەوە لە ناو دوو کەڵی جگەرەکەیدا نەخۆم دەبوو چاوەکانی لە تاو مەستی دەنیشتن و ڕەدەچوە بیرکردنەوەی قۆڵی دەرمان و هەستکردن بە ئازاری بیرەوەری و ڕاچڵەکین و خەم خواردن بۆ ڕۆژانێک کە هەرگیز ناگەڕێنەوە ئەوە بەڕاست ئەو پیاوە جگەرەوە بیرکردنەوە و خەو و دەرمانی کردبوو بەچی لە ڕۆژگارێکدا کە پەڕی بوو لە ڕاکردن و هەراوزەنا ئەو پیاوە مەبەستم لە بەرزانی کوڕی عومەرە کە لە ڕۆژەکانی کۆتایی ژیانیدا وەک باوکم مامەڵەم لەگەڵی کرد و ئەویش وەک باوک لێم تووڕە دەبوو خۆشەویستانی من لێرەدا هەتما کۆتایی خوێندنەوەی ئەم بەشەش هاوڕێم بن بۆ درێژەی کتێبەکە لە بەشەکانی تردا خۆشەویستان لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی برینی من ئەم بەشە بە ناونیشانی داستان و میران لاپەڕە 85 لە شەوێکی ساڵی 1999دا نەنکەم دایکی باوکم پاش چەند ساڵێک لە نەخۆشی شێرپەنجەی مەمک بۆ هەمیشە بەجێ هێشتین تاکۆم ساتەش دیمەن یەکێک لە پورەکانم لە خوشکانی باوکمم لەبەرچاوە کە چۆن بە پڕتاو ڕای کرد و بەدەم لە خۆدانەوە کەوتە ژێر تایی ئەو ئۆتۆمبیلەی کە تەرمەکەیان لە نەخۆشخانەوە پێهێنا بۆەوە بۆ بەردەم ماڵەوە بەنێستا دەستم دەلەرزێت کاتێک دەمەوێت باس لەم بەشەی ژیانی منداڵیم بکەم کاتێک ئەو دیمەنم بیر دەکەوێتەوە من و میرانی برام وەک دوو باڵندەی سەربڕاو لە حەوشەکەدا بە دەوری تەرمینەنکمدا هەڵدەبەزینەوە و لە تاو ئازاری ناوەوەمان سەرمان بە دیوارەکانی ئەوێدا دەکێشا لەبیرمە کە باوکم پێیوتین دەبڕۆن ئەوە دایکتان مرد بۆی بگرین ئێستاش نازانم ئەم ڕستەیی باوکم لە چیەوە سەرچاوی گرت هێندە دەزانم باوکم لەو شەوەدا لەگەڵێکێک لە شاعیرەکانی هاوڕێیدا هێندە مەستی دەرمان بوون نەیان دەتوانی هەستنە سەر پێیەکانیان هەر بۆیەش ئەو چەند کەسی کە دەیانویست تەرمەکەی نەنکەم بگوێزنەوە بۆ بەشی خوارەوەی حەوشەکە تاکو بیشۆن پێشتر دەستیاندایە قاچ و دەستی باوکم و هاوڕێ شاعیرەکەی بۆەوەی ڕێگا بۆ تەرمەکە ئاسان بکەن و بیگەێنە بەردەستی ئەو ژنە پیرەی بەخۆی و سابوونێکی ڕەقی و لفکەیەکەوە چاوەڕێی تەرمەکەی دەکرد کە بیشوات من ئێستا دەم و چاوی نەنکمم لەبەر چاوە ژنێکی سپیکەلەی باڵا مامناوەندی دەم و چاو خاڵاوی بوو لە جۆری ئەو خاڵانەی لەسەر چەناگەی ژنان دەنەخشێنران و شێوەیەکی جوانی بە ڕوخساریان دەبەخشی دەنگێکی لە خۆرازی بوانەی هەبوو چونکە لە ژیانیدا ژنێکی سەرکەش بوو ژنێکی بەهێز و کاریگەری ناو خێزان کە بڕیاری دەدا و ماڵی بەڕێوە دەبرد کەم تووڕە دەبوو بەڵام تون تووڕە دەبوو جارێک لەسەرەوەی هیچ پارەیەکم بە فرۆشتنی ئەو پەیدا نەکردبوو زۆری لێدام بەڵام لە کۆتاییدا خۆشی لەگەڵ مندا دەستی کرد بە گریان و ئەو لەچکەی هێنا ماچی کرد کە ناوی منی بە پولەکەی ڕەنگاو ڕەنگ لەسەر نووسرا بوو لەبەر خۆیەوە دەیوت من هێندە تۆم خۆش دەوێ ئەوە تا ناوتم لەسەر لەچکەکەم نووسیوە ئای نەنەگیان ئومێدەکەم ڕۆحەت پڕ بێ لە ڕووناکی ئەو دەیویست لەو منداڵیەوە فێر بم بۆ ژیانی خۆم کاسبی بکەم ئەوەشی پەیدام دەکرد کە زۆر کەم بوو هیچی بۆ خۆی لە نەدەبرد بەڵکو بەو نیازەی کاتێک قوتابخانە کرایەوە بۆم بدات بۆ جانتا و جلو بەرگ لە قوتویەکدا بۆی کۆ دەکردمەوە بەڵام هیچ کام لە جارەکان پارە هەڵگیراوەکەم بەشی کڕینی تەنانەت جانتایەکیشی نەدەکرد چونکە من ئەو کات و ئێستاشی لەسەر بێت کاسبێکی شکست خواردوو بووم کە هەندێک ڕۆژ نەم دەتوانی 1 دیناریش پەیدا بکەم لە کاتێکدا منداڵەکانی دیکە هەموو ڕۆژی بەلای کەمەوە 10 بۆ 11 دیناریان دەست دەکەوت لەشیان ساغ بێ بەڵام
ئەی من بۆچی بە درێژایی مانگەکانی پشووی هاوین لە چەند دینارێک زیاتر لە قوتوەکەمدا نەبوو؟ بۆ ڕۆژی دواتر تەرمینەنکمیان بە مەبەستی بە خاک سپاردن بردە گۆڕستانی سەیوان کە گۆڕستانێکی نزیکی ماڵی باپیرم بوو. بەڵامەوەی لەو بەیانێدا لە بیرم ناچێت ئەو تۆپەڵە قژە بوو کە بەر لەوەی سەری تەرمەکە بە بەردەنە قاریەکاندا بپۆشن لە کیسەیەکی ڕەشدا خستیانە ژێر سەری تەرمەکەوە و پاشان بەردەکانیان لەسەری ڕیس کرد و دواتر خۆڵیان بەسەریدا کرد. ئەو کیسەیە تەواوی قژینەن کەم بوو کە بەهۆی چارەسەری کیمیاویەوە وەری بوون. منیش وەک بێت چوە باڵندەیەک کە لە هێلانەکەی کەوت بێتە خوار و دڵنیا بێت لەوەی ئیدی هیچ هێزێک نایگەڕێنێتەوە بۆ بەردەم دایکی لەسەر سەکۆیەک کە بەسەر گۆڕەکەدا دەیڕوانی هەڵکوڕما بووم و بەدەم هەنسکدانەوە تەماشای ئەو بەردە پانوسپیانم دەکرد کە لەسەر تەرمەکەدانرابوون و بەهیمەتی پیاوانێکی بەدەست و برد خاکەناز بە دوای خاکەنازی خۆڵدا لە بەرچاوم ون دەبوون. من ئەو ساتە هەستم بە لەدەستدانی دایک کرد. ئیتر بۆ یەکەمین جار مرۆڤێکی نزیک دڵم لەدەستدا و ئازارەکەی تەواوی بوونمی هەژاند و وێنەی بۆ هەمیشە لە بیرەوەریمدا زیندوومایەوە. ئیترە و پرسیارەی کە بە درێژایی و چەند ساڵی ننکم لەسەر قەرەوێڵەی نەخۆشیەکەی چاوەڕوانی مردنی دەکرد و ئێوارانی منداڵیمی کردە بۆ دۆزەخ وەڵام درایەوە. ننکم مردوو من نەمدەزانی سەری بێدایکی منداڵێکی بریندار بۆکوێ هەڵبگرم. تامی مردنی ئەو ژنە دڵسۆزە بۆ هەمیشە دەمی پڕکردم لە ژەهری ژیانێکی ڕق. لەو ساتەوە بۆ هەموو دڵۆپە فەرمێسکەکانی چاوەکانی ننکەم کە بەدەم ئازارەوە دەیڕەشتن بوونە جۆگەلەیەک و ڕژانە دڵی منەوە. هەموو خەمە قوڵانەی شەوان لەژێر ئاوێنەکەمەوە تێکەڵ بە هاوارەکانی ننکم دەبوو بەدەم ئازارەوە بوونە تەمێکی خۆڵەمێشی و تەواوی بوونی منیاندا پۆشی. ننکم مردوو من و میرانی برام و وەک دوو زەڕنەقوتە کە دایکیان لە ڕێگەی گەڕانەوەی بۆ هێلانەکەیان بەدەستی ڕاوچەیەکی دڵڕق پێکرابێ تەنیا ماینەوە. هێندەی نەبرد باپیرم وەک هەر پیاوێک کە پاش مردنی ژنەکانیان چاو بۆ ژنێکی دیکە دەگێڕن و مەبەستیانە هەرچی زووترە ژنێکی دیکە بە هەر نرخ و باجێک بووە بهێننەوە بە بیانووی ئەوەی ژیانیان ناچێتە سەر و تەمەنێکیان هەیە و پێویستیان بە کەسێکە خزمەتیان بکات. ماڵەکەی پڕ کرد لە هەراو زەنای میوان و ستایش و پیاڵدانی ژنە نوێیەکەی بەو هۆیشەوە تەنیاییە پڕ لە بێکەسیەکەی من و میرانی شێوە و چەند مانگێکی نەبرد ژنا بەتانە و توانج کەوتە ڕۆحی بریندارمان و ژیانی هێندەی دیکە لێ ئاوەژوو کردینەوە. هەرەو زەمەنەش بوو دەفتەرێکی گەورەم لەوانەی وێنەی کوڕ و کچێکی منداڵی لەسەر بوو کە ڕێگەی قوتابخانەیان گرتە بۆ بەر کردە دەفتەری یاداشتەکانم و بەو مەبەستەی برینی ئەو ڕۆژە خراپ و ناخۆشانی تێدا بنووسمەوە کە تێی کەوتە بووین. بەر لەو دەفتەرە جگە لە نامەیەکی بچووک کە بۆ کچێکی هاوپۆلی 34 سەرەتاییم نووسی بوو تێیدا بە زمانێکی سادە و بیرێکی منداڵانەوە چەند جارێک لەسەر یەک بۆم نووسی بوو کە من ئەوم خۆش دەوێت. هیچ شتێکی دیکەم دەربارەی خۆم نەنووسیوە بەڵکو ئەو دەفتەرە سەرەتای دەربڕینی منە لە ڕێگەی نووسینەوە. من لەو ساتە وەختەوە بوو کە ڕۆژانەدا دەنیشتم پاش ڕوودانی هەر شتێکی ناخۆش بە خەیاڵی منداڵانەی ئەو کاتەم لە شێوەی شێعر و پەخشاندا باسم لە نەهامەتیەکانی ژیانم دەکرد وەک منداڵێکی گیر خواردوو لە ناو ژیانێکی ئاوڵ و قەدرا و بەدڵتەنگی و خەم و ئازاردا دەمویست گوزارشت لە خۆم بکەم. منەوە کات نەمدەزانی شێعر چییە پەخشان چییە، بەڵام پاشەوەی کە چوومە قۆناغی پەیمانگە و ڕۆژێک بەشی ئەوە بیوەریم پەیدا کرد کە لاپەڕە کۆنەکانی ئەو دەفتەرە هەڵبدەمەوە و چاوێکیان پێدا بخشێنم. بۆم دەرکەوت کە ئەم نووسینانە بۆ زەمەنی خۆیان و بە لە بەرچاوگرتنی تەمەن هەندێکیان شێعر و هەندێکی دیکەیان پەخشانن، بەڵام بە خەیاڵێکی سادەی منداڵێکی 12 بۆ 13 ساڵانی دڵشکاو. خۆشەویستانی من ئەم بەشەش کۆتایی هات. هاوڕێم بن بۆ درێژەی کتێبەکە لە بەشەکانی تردا. خۆشەویستانی من لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی برینی من. ئەم بەشە بناونیشانی بۆچی لە مزگەوت هەڵهاتم لاپەڕە 91. لە میانی ئەو چەند ڕۆژەی بەهۆی پرسەکەی ننکمەوە هاتوچۆی مزگەوتی سەیوانمان کرد لەگەڵ میرانی برام کەوتینە ناو پۆلێک منداڵی هاوتەمەنی خۆمانەوە کەوانەکانی قورئان و فەرمودەکانی پێخەمبەریان لە لای مامۆستایەکی گەنجی
تازەم و لێ هاتوو دەخێن. لە پاڵەوەشدا یاری تۆپی پێ و کۆنفۆیان فێر دەکردن و جارجارەش سەیرانێکیان بۆ ناوچەی ئەحمەد ئاوا بۆ ڕێک دەخستین کە ئێمە لە بەختی خۆمان بەر هیچ کام لە یاری و سەیرانەکان نەکەوتین. تەنیا شانسی زنجیرەیە گوانەمان پێبڕا لە مژگاری و فێربوونی قورئان لە جیزمی عەممە و تەبارەک. ئێمە لەو ڕۆژانەدا ترسی مردن تەواوی بوونمانی داگیر کردە بوو. هەرەوە شوای کرد پەنابەرینە بەر نوێشکردن و لە خوددا بپاڕینەوە کە هەم لە نەنکمان خۆش ببێت و بیخاتە بەهەشتەوە، هەمیش لە ئێمە و تەواوی مسلمانان. بەڵام ئەم قۆناغە هێندەی نەخایەن. دواتر پێتان دەڵێم چۆن. ئێمە لە مردن دەترساین و سۆزێکی زۆرمان بۆ گۆڕەکەی نەنکمان هەبوو. لە گەرمای نیوەڕۆیانی ڕۆژانی هاویندا یەکی بە 2 دەبەی 5 لیتری ئەوەوە خۆمان دەگەیاندە سەر گۆڕەکەی و ئاوی ئەو درەختەمان دەدا کە باپیرم لەوێدا ڕواندبووی و سەر ئەو پارچە کۆنکرێتەمان دەشۆرد کە بەنیازی شوێنی ناشتنی خۆی لە تەنیشت نەنکمەوە چیمەنتۆی کردەبوو. گیزەی هەڵمژینی ئاوەکە لەسەر چیمەنتۆ گەرمەکەی هاوین و خشەخشی نعلەکانی من و براکەم بەدەم گەڕانەوەمان بۆ ماڵ و ڕۆیشتنمان بۆ مزگەوت ئێستاش لە بیرمدا دەنگ دەداتەوە. ڕۆژانی هەینی بۆ نیازەی نوێژی هەینی لە مزگەوتێک بکەین کە مەلاکەی زیرەک بێ لەگەڵ مامۆستا گەنجە تازەم و لێ هاتووەکەدا دەچوینە مزگەوتێکی دووری سەرشەقامی شەستی. لەوێدا بە ماندووبوونێکی زۆر شوێنێکمان دەدۆزیەوە و بە دیار قسەکانی مامۆستا مەلاوە دادەنیشتین. بەو هیوایی بەهۆی قسەکانیەوە کە گۆکردنێکی سەرنجڕاکێش و سۆزناکی هەبوو خوددا لە تاوانمان خۆش بێت و بمان خاتە بەهەشتەوە. ئەویش بە هونەرێکی باشی وتاربێژیەوە کە دەیزانی لەکوێدا دەنگ بەرز بکاتەوە و لەکوێدا نزم، لەکوێدا دۆستانە قسە بکات و لەکوێدا دوژمنکارانە، لەکوێدا بگری و لەکوێدا تۆڕە بێت. باسی لە تراژیدیای مەرگی پێخەمبەر و ئەسحابەکان و کوشتنی عومەر لە کاتی نوێژدا و کوشتنی عوسمان لە کاتی قورئان خوێندن و کوشتنی بەناهەقی حەسەن و حسێنی بە شێوەیەکی وەها بۆ دەکردین ئەو بە چاوانماندا دەهاتە خوارەوە. هەروەها بە چێژەوە لە خۆشی و چێژی شەراب و حۆریەکانی بەهەش دەدووە کە دەبوو هۆی تەڕبوونی ناوگەڵی هەرزەکاریمان. ئەگەریش پێویستی بکردایە دەیدا لە هاواری تەکبیر و هەرچی ئێمەی لاوازیش هەبوو دەکەوتی نەبەرقاچ و دەستی پیاوانی خوددا و بە ماندووبوونێکی زۆر خۆمان لەیان ڕزگار دەکرد. ڕۆژێک لە کاتێکێک لەوانەکانی مامۆستا گەنجە تازەم و لێ هاتووەکەدا بوێریم دایە بەر خۆمەوە پرسیارم کرد کە چەند مانگێک بوو مێشکمی قاڵ کردەبوو. بە جۆرێک شەوانە خەوی لێم دەزڕاند و بە مێشکمدا دەهات و دەچوو. نەمدەزانی چۆن وەڵامی ئەم پرسیارە بەدەست بێنم و ئەگەر بۆ ماوەیەکیش بێت مێشکم ئارام بکەمەوە. مامۆستا خوددا کێیە؟ خوددا چییە؟ لەم کاتەدا پێکەنینی دەنگبەرزی منداڵان کە بە شێوەیەکی نیمچە بازنەیی بە دەوری مامۆستای گەنجی تازەم و لێ هاتوودا دانیشتبوون هۆڵی نوێژ خوێنانی هەژان. پرسیارەکەش بۆ هۆی تووڕەبوونی مامۆستای گەنجی تازەم و لێ هاتوو. بۆیە بەدەم و چاوێکی سوور هەڵگەڕاوی پڕ لە هەڵچوون و دەنگێکی بەرزتر لە دەنگی پێکەنینی منداڵەکان هاواری بێدەنگی لە هەمووان کرد. پاشان بەدەم و چاوێکی تووڕەترەوە ڕووی کردە من و بە دەنگێکی بەرزترەوە پێیوتم خوددا عەقڵی بە خۆت نەدا بەڵکو بیدا بە منداڵەکەت. ئەمەش دیسان بووە هۆی پێکەنینی زۆرینەی منداڵەکان و مامۆستای گەنجی تازەم و لێ هاتووش بەدەم و چاوێکی تێکەڵ لە تووڕەی و گاڵتەجار گوتیەوە بێدەنگی. لە ناوم بێدەنگێدا بۆم دەرکەوت کە من کوڕیەوە بێدەنگێ نیم. من پرسیارم هەبوو، پرسیارێک کە مێشکمی خواردبوو کە هەناومی دەرهێنا بوو، کە شەوانی لێ ڕەشتر و ڕۆژانی لێ کردبوومە ڕۆیشتنی درێژ بەدەم لێکدانەوەی ڕەنگی خوددا و دەنگی خوددا و شێوەی خوددا و چیەتی خودداوە. هەر لە ناوە بێدەنگیشدا بوو کە بڕیارمدا بۆ هەمیشە مزگەوت جێبهێڵم و هەرگیز بۆ دەستکەوتنی وەڵامی هیچ پرسیارێک ڕووی تێنەکەمەوە، چونکە منەو کا دڵنیا بووم خوددایەک ئەگەر هەبێ هەرگیزە و خوددایە نییە کە مەلاو مامۆستا گەنجە تازەم و لێ هاتووەکانی مزگەوت باسی دەکەن کە خوددایەکە پڕیەتی لە حەزی تۆڵە سندنەوە و ئەشکەنجەدانی مرۆڤ کە بەردەوام خەریکی لێپرسینەوە و سزادانی دروستکراوەکانیەتی کە دەمان کوژێت و بۆ هەتا لە ئەگری دۆزەخە جۆش دراوەکەیدا دەمان سووتێنێت.
ئەو خودایانیە کە دڵی منداڵێک بشکێنێت کە بە هەڵە پێ بە بەردە نوێژەکانی مزگەوت دادەنێن هەرگیز ئەو پیاوە پیرانە نوێنەری خودانین کە بەدار و جنێ و منداڵانی حەوشەی مزگەوت تاوەکو سەری کۆڵانەکان ڕاودەنێن بەڵکو خودایە گەگەر هەبێت و ئێمەی لە نەبوون هێنا بێتە بوون بەخشندەیە دڵسۆزە چاکە و باشەی هەموو مرۆڤایەتی دەوێت و بەبێ جیاوازی هەمووانی خۆش دەوێت خوددا جانەوەر و دڕندە و تۆڵەسێن نییە خوددا لە ڕۆحی هەموماندا خۆی پەخش دەکات بەبێ جیاوازی زمان و نەتەوە خوددا لە نزیکمانە تا ئاستی ئەوەی هەست بەبوونی بکەین لە ناوماندا خوددا بۆی گرنگ نییە ئێمە دەکەوینە کامە جوگرافیای زەویەوە کامە خێڵ و تیرە و حیزب و گروپ و ڕێکخراوین خوددا هەمومانە هەمومان خۆشەویستانی من ئەم بەشەش لێرەدا کۆتایی هات هاوڕێم بن بۆ درێژەی کتێبەکە لە بەشەکانی تردا خۆشەویستان لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی برینی من ئەم بەشە بە ناونیشانی بۆچی خوێندمەوە بۆچی نووسیم لاپەڕە 97 لەناو ئەو بێدەنگی هۆڵی نوێژخێنانی مزگەوتی سەیواندا و لە ساتیە و تەریقبوونەوەیەمەوە کە تەنیا خۆم دەزانم لەبەردەم منداڵانی دانیشتوو بە دەوری مامۆستای گەنجی تازەم و لێهاتوودا چەند ئازاری منداڵی میدا زانیم من دەبێ بڕۆم و وەڵامی پرسیارەکانم لە شوێنی تر و بواری دیکەی ژیاندا بدۆزمەوە پاشان مانگێک لە جێهێشتنی مزگەوت چوومە قۆناغی ناوەندی لەوێ سەرەتایەک لەوانەکانی ئەدەبی کوردی و شێعری کوردی و کەسایەتیە ناسراوەکانی کورد و جیهانم ناسی پێیان سەرسام بووم شوێن زانیاری زیاتر و گەڕانی زیاتر لەبارەیانەوە کەوتم زانیم شێخ سەلام شعرەکانی خەیامی شاعیری لە فارسیەوە کردوتەوە کوردی و دەستم خستن و کەمێک خەیامم ناسی زانیم شاعیرێک هەیە ناوی فایق بێکەسە و لە ساڵانی سەردەمی ئینگلیزدا شعرێکی پڕ لە تووڕەیی لە دەسەڵاتی ئەو کاتە بە ناوی 27 ساڵ خوێندۆتەوە کوڕەکەشی ناوی شێرکۆ بێکەسە و هەندێک شەو لەسەر تەلەڤیزیۆن شێعر دەخوێنێتەوە لە دەمی مامۆستای کوردیەوە کە وەک زانیاری دەرەوەی پرۆگرامی خوێندن پێیدەوتین بیستم کە گروپێک لە نووسەر و ڕۆشنبیرانی کورد هەن بە ناوی ڕەهەند و دیارترینیان کە هەم ڕۆمان نووسە و هەم شاعیر و ڕۆشنبیریش ناوی بەختیار عەلیە گەڕام هەندێک لە نووسینەکانی ئەوم خوێندەوە بە تێگەیشتنێکی کەمەوە بۆ شێعر یەکەمین شێعرم بە ناوی من بەبێتۆ نووسی و پاشماوەیەک لە ڕێگەی هاوپۆلێکمەوە لە ڕۆژنامەی یەکێک لە ڕێکخراوەکانی تایبەت بە خوێندکاراندا بڵاو بووەوە ئەوە بۆ من یەکەمین ساتەوەختی چێژوەرگرتن بوو لە بڵاوبوونەوەی نووسینەکانم کە تاکو ئێستاش لەگەڵ بڵاوبوونەوەی هەر نووسینێکمدا بەبیر خۆمی دەهێنمەوە هەر هەمان ڕۆژی بڵاوبوونەوەی شعرەکەم ڕۆژنامەکەم گەیان دەدەستی ئەو کچە باریکە لە چاو قژڕەشەی کە ئەو دەمی تەمەنی ناوەندی پەیوەندی خۆشەویستیم لەگەڵی هەبوو ئەویش زۆر دڵی پێی خۆش بوو بەڵام تاکە سەرنجی کە لەسەر شعرەکە هەیبوو ئەوە بوو کەوتی تۆ لە شعرەکەتدا باسی ماچێکت کردووە لە کاتێکدا تۆ هەرگیز منت ماچ نەکردووە ئەو قسەی کچەکەی دڵدارم بۆ ئەو کات و ئێستاشم مای پێکەنینە چونکە دەمزانی و دەزانم شعر هەمووی واقع نییە پاشان لەژێر هەتاوی بەیانیەکدا و لە یەکێک لە ڕۆژەکانی پاییزدا یەکەمین ماچم کرد تەزوی قۆڵی ئەو ماچە هەتاکو ئێستاش لە دڵمدایە وای کرد هەست بە گیانم بکەم مەمکەم بینی و دەستم لێدا و سەرسام بووم بەو فۆرمە هونەریەی بەڵگەیەکی گرنگە بۆ سەلماندنی بوونی هێزێک لەم گەردونەدا دەستم لە سکی ئافرەتدا پەنجەم لە ناوکی کچێکدا جێما نەرمایی تووکەبەری هەستی بەرکەوتنی تێمدا چالاک کرد تەڕایی نێوان ڕانەکانی تێکەڵبا تۆکانم بوو تۆکانم بوونە پەپولەی ڕەنگا و ڕەنگ و بە ئاسماندا فڕین سووربوونەوەکانم لە تاوعی شەق مەستی و گریانەکانی شەوانەی سەر شەقامەکانی شار لە تاودا بڕان کردیان مەمرۆڤێکی دیکە و تەواوی دنیا بینیان گۆڕیم فەلسەفەم خوێندەوە نیتشەم ناسی دیدی بۆ ژن سەرنجی ڕاکێشام بەڵام من هەرگیز بڕوام بە قامچیەکەی نەبوو پاشان وازم لێ هێنا و دەستمدایە شۆپنهاور پاشان لەویش هەڵهاتم چیرۆکم نووسی و دەمویست لەو ڕێگەیەوە شتێک لەو دۆزەخەی منداڵیم بگێڕمەوە ڕۆیشتم دوای نووسین و بەرهەمەکانی نووسەرانی ناودار و
چەندان ناوی دیکەی بواری ئەدەب کەوتم لەگەڵیشیدا کەڵکەڵەی شانۆ لەسرمدا بریسکەی دەدا دەمویست دەواازەیەکیش بدۆزمەوە بۆ ئەوەی لێوەی بەو هونەرە ئاشنا بم. پاش چەند مانگێک لە ڕێگەی هاوڕێیەکەوە کەوتمەنەوە کۆمەڵێک گەنجی ئارەزومەندی شانۆ و ئەوانی شوەگ من خەونیان بوو لەو هونەرە ورد ببنەوە. لەگەڵەواندا سەرمان بە زۆر شوێندا کرد بۆ فێربوونی شانۆ. ئەوە بوو پاش 2-3 ساڵێک سەرقاڵیمان بە هەندێک سنتەر و ڕێکخراوی گەنجان و خوێندکارانی ئەو دەمەوە هەندێکمان چوینە پەیمانگەی هونەرە جوانەکان. لەوێدا پەرەمان بە فێربوونی وانەکانی شانۆ و ڕانەکانمان لەو هونەرە باڵایەدا و چێژمان لە قسە و ڕوونکردنەوەکانی هەندێک لە مامۆستا باشەکان وەرگرت. هاوکات بەوانەی خراپ و ئاسنزمی هەندێک مامۆستا پەست و نیگەران بووین. هەوڵمدا زیاتر بخوێنمەوە. ئەمیل سێورانم ناسی دیدی بۆ خۆکوشتن سەرسامی کردم. پاشان سامۆئێل بێکێت هات و سەری پڕ کردم لە پشکۆ. ئەو پشکۆیانەی ناوسرم نەکوژانەوە و هەتاکو ئێستاش ژی لە مۆیان لە سرمدا بریسکە دەدات. بێکێت نووسەرە درەوشاوەکەی ناوسرم. بیرم لە جیاوازی کردەوە، جیاوازی لە ژیاندا، لە خەون و شێعردا. هەوڵی بەرجەستەکردنی و جیاوازیانەمدا، باجیمدا، کتێبم چاپ کرد. قسەی سیر و سەمەرەم لەسەر کتێبەکان و هەوڵەکانم لە بواری شێعردا بیستەوە. گاڵتەیان بە شێعرەکانم کرد. لە بازاڕەکانی شێعردا بەر نەفرەت کەوتم. نەفرەتی ئەوەی بەشێک نیم لە تاقم و گروپەکان. نەفرەتی ئەوەی گاڵتەم بەو دیدە عیرفانیە دەهات کە لە بازاری ئەدەبدا ببووە مۆدێل. تەوقەیان لەگەڵ نەدەکردم، وەڵامی سڵاویان نەدەدامەوە. کتێبەکانیان فڕێ دەدام و ڕێگەیان نەدەدا بفرۆشتێن. ڕێگریان لە هەر کەسێک دەکرد کە بیەوێت لەبارەیانەوە قسە بکات بۆی هەست نەکەم کە هەم. بەڵام من هەبووم و هەم. پێکەنینم هات و شێعری دیکەم نووسی. شێعر پێکەنینی من بوو بە جیهان. هەروەها ڕەخنەی توندی من بوو لە دنیا کە بەو جۆرە دزێوە. خوێندکاری کۆلێژ بووم. ئەلبێر کامۆم ناسی دیدی بۆ ژیان سەرنجی ڕاکێشام. تا ئێستاش سەر بۆ بۆچوونەی ئەوم کە پێی وایە ئێمە هەر ژیانمان هەیە. فرانتس کافکام خوێندەوە و وێرانتری کردم. وای کرد ببمە چەندین بوونەوەری دیکەی جیاواز لە مرۆڤ. هەتاکو ئێستاش لە ساتەکانی نیگەرانیم لە دنیا دەبمە زۆر شت جگە لە مرۆڤ. ماوەی پێشوو لەو پاسەی کە ڕۆژانە پێی دەچوومە سەرکار بوومە سیسرک و شێعرێکم بە ناوی دەستم خۆش بێت خراپ ژیام نووسی. شێعر و شانۆ بوونە دوانەی دڵخوازی من و بە درێژایی خوێندنی پەیمانگە و کۆلێژی شانۆ و لە پاڵیشیدا خوێندنەوە و نووسینی چەند بەرهەمێکی شێعری و چاپ و بڵاوکردنەوەیان هەمیشە خۆم وەک فێرخوازێکی سەرسەختی ئەم دوو بوارە گرنگە زانیوە. زۆر کاتیش لە خۆم پرسیوە ئایا تەمەن بەشیەوە دەکا لە یەک کادا لە هەردوو بوارەکەدا کار بکەیت؟ هەرزوو وەڵامی ئەمەم بە نمونەی چەندین هونەرمەندی گەورە و دیاری جیهانی و کوردی داوەتەوە کە لە چەندین بواری جیاوازی بەهرەیی هونەر و ئەدەبدا کاریان کردووە و ئاستی باش و سەرکەوتنی بەرچاویشیان لە هەر یەکێکیاندا بەدەست هێناوە. ئێستا کە ئەم نامانە دەنووسم تەمەنم چەند مانگێک لە 30 ساڵ لای داوە. ئەمانە هەوڵێکی دیکەن بۆ نووسینەوەی هەندێک بابەت و ڕووداوی ژیانی ئێستا و منداڵیم کە ناتوانم بە هیچ ژانرێکی دیکەی ئەدەب دەریان بڕم. تۆش لایەنێکی تو گەڕانەوەکانمت ئاڕاستە دەکەم. هەر لە نامەکانی سەرەتاشەوە بۆم دەرکەوت کە ڕەنگە زۆرێک لەم بابەت و ڕووداوانەی لێرەدا باسم لێوە کردوون بۆ تۆ گرنگ نەبن. هەر بۆیش هیچ مەرجێکم بۆ نییە لە خوێندنەوە و نەخوێندنەوەیان. هێندە هەیە بزانیت کە تۆ بەهایەکی باش بوویت بۆ ڕوژاندنی ئەو بیرەوەریانەم کە نزیک بوون تێپەڕبوونی ڕۆژگار لە تەپۆتۆزی خۆی داوەنیان بکات. بەڵام ون نەبوون لەسرمدا دەگەشانەوە. تۆ نەتهێشت نەون ببن نەلەوە زیاتر درەوشانەوەیان ئازارم بدات و منت پەلکێش کرد بۆ نووسینەوەیان. ئەوەشم لەبەر چاوە کە ڕەنگە بەشێک لە خوێنەرانیش ئەم نامانەیان بۆ گرنگ نەبێ. بەڵام هێندە بزانە کە بۆ خۆم بە پلەی یەکەم و بۆ کەسانەشی بەشدارن لەم ڕۆژانەدا گرنگن. بۆیە داوام لە تۆ لە هەر کەسێکیش کە ڕۆژێک ئەم نامانەی بەردەست دەکەوێت ئەوەیە کەم نامانە وەک خوانێک سیر بکەن کە تەواوی خواردنەکانی بەدڵی من دانراون و ئێوەی بۆ بانگێش دەکەم. ئەگەر بەدڵتان بوو لە خوێندنەوەیان بەردەوام بن.
ئەگەریشنا خوانەکە بەجێ بێڵن و بڕۆنە سەر خوانێکی دیکە کە بەدڵی خۆتان بێت. لە ئێستادا و تا ئێرەی تەمەن من ئەمەم هەیە بۆ نووسینەوە، من ئەمەم هەیە بۆ بانگێشکردنی ئەوانی تر ماڵەوە تا بەشێکی دیکە لە خوانەکە. خۆشەویستانم ئەم بەشەش لێرەدا کۆتایی هات. هاوڕێم بن بۆ درێژەی کتێبەکە لە بەشەکانی تردا. خۆشەویستانی من لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی برینی من. ئەم بەشە بنەونیشانی تەنووری سوتاندنی یادەوەریەکان دەکەوێتە لاپەڕا 103 کتێبەکەوە. پاشەوەی ننکە مرد، باپیرم هەر لە چەند مانگی سەرەتای مردنی ننکمدا ڕۆژێک لە دوکانی فیتەریەکەی تەنیشت ماڵەکەیاندا بەڕیشێکی تاشرا و جلوبەرگێکی خاوێنەوە دادنیشێت و چاوەڕێی هاتنی شتێک دەکات. تەسبیحە قەزوانیەکەی لەم دەست بۆ ئەو دەستی هەڵدەدات. ئەمەش لە لای ئەو جۆرە پیاوانە ئاماژە بوو بۆ بوونی سترێسی چاوەڕوانی. لە ناکاو سەیارەیەکی قەمەرە لە بەردەمی دەرگاکەدا دەوەستێت و بووکێکی لێدا دەبەزێت. دوکاندارە فیتەرەکەی دراوسەی ماڵ واقی وردەمێنێت و لە باپیرم دەپرسێت ئەرێکا عومەر ئەو بووکە بۆ ماڵی کێیە؟ باپیرم وەڵامی دەداتەوە وەڵا ئەوە بۆ منە. دوکاندارە فیتەرەکە زیاتر سەری سۆر دەمێنێت کە دەبینێ باپیرم بەرەو ڕووی بووکەکە دەڕوات و دەستی دەگرێت و بەرەو ژوورەوە دەیبات. ئەو کاتەی من و میران لەسەر خەبرەکەی نەنکەم گەڕاینەوە عەسرێکی درەنگ بوو. باپیرم و ژنە تازەکەی دانیشتە بوون چاییان دەخواردەوە. ژنەکەی وەک دایکێکی نوێ بە ئێمە ناساند و هەر لە یەکەم بینیندا وانەیەکی وردی دەربارەی ڕێزگرتن داداین. ئێمەش بە بەڵێ وەڵامیمان دەدایەوە. لەو کاتەدا بوو تەمی خەمی سەر ڕوخساری من و میران چڕتر بووەوە. لە ناوەوەماندا هەستمان زیاتر بە نامۆبوونمان بە ماڵەکە کرد. ماڵی منداڵیمان، ماڵی ڕاکردنی سەربان و ستارە و یاریە سەیر و سەمەرەکانمان بە بەرد و دار و ئاسنە شکاوەکانی حەوشەکەی پشتەوە، ماڵی مەلەکردن لە ئاوی حەوزە شینەکەی حەوشە و خۆحەشاردان لە ناودار هەنجیرەکەیدا. ڕەنگە هەمان ڕۆژێک لە دەموچاوی ژنە تازەکەی باپیرم ئەوەمان هەست پێ کردبێ کە دەیەوێ لەو ماڵە دوورمان بخاتەوە، ئەگین ئەو نامۆیە قۆڵە داینە دەگرتین. هەر لە چەند مانگی سەرەتای دەست بەکاربوونی ژنانوێیەکەی باپیرمدا وەک ژنی ماڵەکە داوای دروستکردنی تەنورێکی کرد بە مەبەستی نانکردن. لە کاتێکدا پێش ئەو لە سەربانی ماڵەکەدا تەنورێکی بچووک هەبوو کە ساڵانی گرانیەکە نەنکەم کولێرەی بچووکی بە ئاردی ڕژاوی بەرپێی وەستا و شاگردەکانی فڕنی ئەو سەمونخانەیە پێ دروست دەکرد کە یەکێک لە مامەکانم ئیشیان لێ دەکرد. بەڵام ئەم تەنورەی ژنە تازەکەی باپیرم ئەرکێکی دیکەی جێبەجێ کرد، ئەویش سوتاندنی یادەوریەکانی خێزانێکی چەندین ساڵی قەرەباڵغ بوو. هەرچی لە تۆپ و یاری کاغەز و دۆمینە و ئەلبومی وێنە و کاسێتی گۆرانی و دۆشەکەڵە و بەتانی و لێفە و پەردە و بێشکە و دەسرازە و بلوێری میزی منداڵانی ساوا و لفکە و خاولی و شۆرت و لیباس و فانیلەی ژێرەوە و دەفتەر و کتێبی قوتابخانە و متۆمۆروی بە جێماوی نەنکم و پورەکانم و بیجامە و دەرپەی ئێمە و مامەکانم و هەتا دوایی لە ماوەی چەند شەو ڕۆژێکدا لەو تەنورەدا سوتێنران. دەمبینی لە ناو بڵێسەی ئاگرەکەدا و شەو پیتەکانی نامەیەک کە نەگەیشتە بۆ شوێنی خۆی دەچوون بە ئاسماندا و دەبوون بە خۆڵەمێش. وێنەی ناو ئەلبومەکان ئاوەکەیان وشکی دەکرد، هەتاوەکانیان ئاوا دەبوون، مانگەشەوەکانیان دەکوژانەوە، پێکەنینەکانیان دەبوونە گریان، شادیەکانیان بە غەمگینی، ئاهەنگەکانیان بە پرسا. باوکم لە وێنەکاندا لە جیاتی ئەوەی بە جلوبەرگی پێشمەرگایەتیەوە لە سەنگەرەکانی شۆڕشدا ڕوە و ئاسۆ بڕوانێ بە دڵێکی شکا و ڕوخسارێکی نیگەرانەوە وەگەوەی شۆڕش نوشستی هێنابێت دەگەڕایەوە بۆ ناو شار. دەمبینی کارەکتەرەکانی ناو کتێبی ئەلفبێکەی باڵدار کە ئێمە و چەندینەوەی پێش ئێمەش لە بەردەم ڕووناکیەکەیدا فێری کوردی بووین لە ناو بڵێسەی ئاگرەکەدا باڵیان گرتبوو. دارا بانگی لە نەسرین دەکرد و دەنگی بەگوێ نەدەگەیشت. نەسرین نەیدەزانی بۆ کوێ هەڵبێت. مامزۆرە بەخۆی و تەشتە مێوژەکەیەوە جلە کوردیەکانی ئاگری لێ هەڵدەستا و
چەشنی و پیاوە بە تەمەنەی لە پاش کارە ساتی هەڵەبجا بەناو شارەکەدا دەگەڕێت و لە تەرما کەوتوەکان وردەبێتەوە و بە خۆیدا دەکێشێت. نەیدەزانی ڕۆبکاتە کوێ. سیروان و ڤیانی خوشکی ئاڕاستەی ڕێگاکانیان لێ گۆڕدرا بوو بێوەی بزانن بۆ کوێیان دەبن ملی ڕێگاکانیان دەگرتە بەر. نازی و دایکی ڕووخۆش و هەموو ئەوانی تر لە ناو دووکەڵ و نێڵەنێڵی ئاگرەکەدا وەک پەڕی باڵندە بەرز دەبوونەوە بۆ ئاسمان و بەدەم هاوارەوە لە فەزای تاریکی شەوداون دەبوون. خەونەکانی مام و پورەکانم لە ڕۆژگارێکی کۆنتردا لەگەڵ دووکەڵی بەتانی و دۆشەکەڵەکاندا تێکەڵ دەبوون و لە ئاسمانی سەربانی ماڵەکەدا دەبوونە چەند پەڵەیەک هەوری خەست کە هەتاکو ئێستاش لەو جێگەیەدا نەڕەویونەتەوە. قەرچەقەرچی سووتان و تەقینی مۆتۆمۆروەکان لە ناو ئاگرەکەدا کە زەمنێک لەسەر سنگی نەنکم و پورەکانم درەوشا بوونەوە سەریان پەڕ دەکردین لە بێزاری یادەوەریەکانی ژن و مێردێک. منداڵی چەند کوڕ و کچێک لە ناو ئاگرەکەدا دەتوایەوە و تێکەڵ بە خۆڵەمێشی کەلوپەلەکانی دیکە دەبوو. دواتر لە گوڵپینی تەنورەکەەوە دەڕژانە ڕۆژگارێکی بێڕەحمەوە. دوای چەند شەو ڕۆژێک وردەور دەشتەکانی ناو ماڵەکە ڕویان لە کزی کرد و لەگەڵەوەشدا ئاگری تەنورەکە کە ڕۆژانی سەربانی ماڵی پڕ کردبوو لە دووکەڵ و شەوانیشی بە چراخان ڕووی لە خامۆشی بوو. خامۆشبوونی ئاگرەکە هاوکات بوو لەگەڵ خامۆشبوونی خێزانەکەدا. خۆڵەمێشەکەشی خەونەکانی ئێمە بوو وەک دوو منداڵی بێدەرەتان. ژنەکەی باپیرم ویستی لە ڕێگەی ئەو ئاگرەوە بانگەشەی دەسەڵاتێکی نوێ بکات. هەر لە پاش ئەو ئاگرەش بێدەنگیەکی قۆڵ تا ئاستی ترس باڵی بەسەر تەواوی ماڵەکەدا کێشا. ژوورەکان و هەیوان و حەوزی ئاوەکەی حەوشا دارهەنجیر و مێ و ژاڵە و ئەرخەوانەکە مات بوون. گوڵەکانی ناو ئەو ئینجانانەی کەنەنکەم دڵی ڕادەگرتن وەکو جاران نەدەشنانەوە. ڕاڕە و سەرقادرمەکان و سەربانەکە بۆنی ترسیان گرت. ترس هەموو شتێکی ماڵەوەی بارگاوی کرد. ترس هەموو ماڵەکەی خستە ژێڕکێفی خۆیەوە. تاو کاتێ لە شەوێکی درەنگدا پاش لێدانێکی تند من و میرانی برام بەدەم و چاوی خوێناویەوە کراینە دەرەوەی ئەو ماڵی کە تاکو ئەو ساتەش بە ماڵی خۆمانمان دەزانی. کەوتینە ماڵ یەکێک لە پورەکانمان خوشکی باوکمان. ئەوێ تا ڕادێکی زۆر بۆ ئێمە ئارامتر و بۆ ئەو بێنەوەییەمان گونجاوتر بوو. پاش چەند مانگێک لە سەرێکێک لە شەقامە سەرێکیەکانی شار و بە مێزێکی بچووکەوە دەستم بە پاکەت فرۆشتن کرد. وەک زۆرینەی منداڵانی دیکە خەونی وازهێنان لە قوتابخانەش سەری تێکردم. لەو سەر و بەندەدا بۆ ڕۆژێک پاش ئەوەی مامەکانمان لەگەڵ باپیر موژنەکەی کۆبوونەوە بۆ بڕیاری کۆتایی لە چارە نووسمان بەبێ ئەوەی بگەنە ئەنجامێک هەمویان هەستان و ماڵەکەیان بەجێهێشت. گەورەترین مامم لەبەر دەرگای ئەو تەلارەی شوقەکەی ماڵی پورمی تێدا بوو بە مێردی پورمانی وتە بوو ئێمە فڕێمان داون تۆش فڕێیان بدە. ئێمە فڕێمان داون تۆش فڕێیان بدە. بەو جۆرە دەست بە ڕۆماندانرا. بە سواری تەکسیەکی بەڕازیلی لە ڕێگەی مێردی پورێکی دیکەمان خوشکی باوکمان گەێنراینە ماڵی نەنکەم دایکی دایکمان. پاش گێڕانەوەی دۆخی بەلەنگازیمان بۆ نەنکەم لەلایەن مێردی پورەکەمانەوە نەنکەم بە چاوی پڕ گریانەوە بڕیاری ئەوەیدا کە لەو ڕۆژە زووتر نییە بچینە لای ئەو. ئەوە بۆ ئێمە زۆر گرنگ و بەهادار بوو لە جۆری ئەو باشی و خەم خۆریانە بوو کە بۆ هەمیشە بیرم ناچێتەوە. چوونمان بۆ ماڵی نەنکەم واتە بۆ ماڵی دایکی دایکم وەرچەرخانێکی گەورە بوو لە ژیانی ئێمەدا. ئەگەرچی ژینگەی کولتوری ئەوان لە سەرەتادا بۆ ئێمە گەلێک قورس بوو بەڵام خۆمان لەگەڵی ڕاهێنا و سوودێکی زۆریشی بۆمان هەبوو. جیاوازی لە نێوان خێزانی ماڵی باوکی باوکم و باوکی دایکمدا زۆر بوو. بە جۆرێک ڕۆیشتنی ئێمە لە یەکەمیانەوە بۆ دووەم وەگەوە بوو لە ئاوێکی گەرمەوە لە ناکاو فڕێت بدەنە ناو ئاوێکی سەهۆڵاوەوە ڕاچڵەکین و بەرژیان کەوتین وەکو خۆی. لەوێ فێربووین ددانمان بشۆین قژمان دابێنین جلی ژێرەوە لەبەر بکەین هەروەها جلی خەو پاک و خاوێن بین هێمن و لەسەرخۆ بین ئەزموونی ژیانی منداڵیمان بکەین و پاشان وەک هەرزەکار شتێک لە خەونەکانمان بەدەست بێنین و دواتریش گەنجێتیەکی تاڕادەیەک بەدڵی خۆمان بژین.
نەنکەم دایکی دایکم و هەندێک لە پورەکانم خوشکانی دایکم باسی گرنگی خوێندنیان بۆ کردین و بڕوایان پێهێناین بخوێنین. ئەوەندەی فریای منداڵیمان کەوتن نازیان کێشاین، لە هەندێک شتدا نزیک لەوەی منداڵی خۆیان بین خەمیان خواردین. خۆشمان جۆرێک لە لەباریمان تێدا بوو بۆ ئەو کەشە، بۆیە توانیمان سوود لە یارمەتی و دەستگرتنەکانی ئەوان وەربگرین بۆ تۆزێک هەستانەوە و ڕاستبوونەوەمان. بەڵام حەیف کێشەی ژیان ئەوەیە هەر ئەوەندەی جارێک کەوتیت ئیدی هەستانەوەت ئاسان نییە، بگرە گەلێک زەحمەتیشە. ژیان هەر ئەوەندەی ئاراستەیەکی خواری وەرگرت کە زۆرینەی کادووەهایە، ئەوی تری هەوڵدانە بۆ ڕاستکردنەوەی و خواریە کە هەوڵێکی پوچە. ئێمە لە ژیانماندا ئەو ساتە کەوتین و ژیانمان ئاراستەیەکی خواری وەرگرت کە چاومان کردەوە و بینیمان دایکی خۆمانمان نییە. خۆشەویستانی من لێرەدا ئەم بە شەش کۆتایی هات. خۆشەویستان لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی برینی من. ئەم بەشا دەکەوێتە لاپەڕە 111 کتێبەکەوە بە ناونیشانی خوانی نووسین خوانی دڵخوازی من. ئەمەوەیە بەیانیان لە جێگەی خەوەکەم نایەمە دەرێ، هەتاکو بەشی نامەیەک لە منداڵیم و ئەو ڕووداوانەی لە ڕابردوومدا ڕوویانداوە و ساتەوەختی کاریگەربوون لە ژیانمدا نەیەنەوە یادم و لە جێگەی خەوەکەم ڕاوم نەنێن بۆ بەردەم لاپتۆپەکەم بۆ ئەوەی بینوسمەوە. ماوەی پێشوو بەوەی هەڵچوونێکی لە ناکاوی دەرونیمەوە کە خۆشم وێنام نەدەکرد، دەستم بە توندی کێشا بە جامخانەیەکی شوشەدا و بەو هۆیشەوە نزیکەی 9 بۆ 10 تەقەڵ بە پەنجە گەورەی دەستی ڕاستمەوەیە. ئەم دەستەم نەبێ نووسین بۆ من دەبێتە کارێکی زەحمەت. لە ئێستاشداوە هەم ئەوە تا چەند نامەیە کە زۆر بەئاستەم دەتوانم تایپی ئەوە بکەم کە لە سەرمدایە و بە پێویستی دەزانم بیگوێزمەوە بۆ سەر کاغەز. تەنانەت شەوێک لەم شەوانەی پێشوودا هێن دەستم هیلاک کرد کە برینەکەی خوێنی لێ هات و بۆ ماوەی چەند ڕۆژێک نەمدەتوانی بنووسم. بەڵام ناکرێت لە ئێستا نەنووسم، چونکە دەزانم دۆخێکەوە هاتۆتە پێشەوە و ناکرێت لە دەستی بدەم. من بڕوام بە ئیلهام بۆ نووسین زۆر کەمە، بەڵام بڕوام بۆەوە هەیە ساتێک هەیە دەتوانی تێیدا بنووسیت. بۆ من ئەو ساتە زۆرینەی جار دەکەوێتە بەیانیانەوە، یان ئەو کاتانەی باش نووسم و مێشکم سافە. ئەوە نووسینە دێت و ئەو سافیە دەشێوێنێ. بەڵێ دەزانم ساتی نووسین ساتێکە پڕێتی لە سترێس، بەڵام ساتێکیشە وەک ساتی ئۆرگازم. جەستا بەرەو ئارامیەک دەبات کە پێویستت پێیەتی و تەنیا نووسین دەتوانێت ئەو ئارامیەت بۆ بەدەست بێنێت. جاو ئارامیە لە چەند ڕۆژ و هەفتەوە مانگی پێشتری نووسین دەگاتە ئاستی تەواوی خۆی کە نووسینەکەت دەخوێنیتەوە و بەدڵتە و بەو خوانەی دەزانیت کە دەکرێ ئەوانی تریشی بۆ بانگێشت بکەیت. دانی پێدادەنێم هیچ لەوە خۆشتر نییە کە بەدەستی خۆت خوانێکت دروست کردبێت و چەند کەسێک بۆ بەشداریکردن لەو خوانەدا بانگێشت بکەیت، لە ئەنجامدا خواردنەکانیان بەدڵ بێت و چێژی لێ ببینن. نووسین بۆ من خوانێکە بەدڵی خۆت، بەڵام ئەوانی تری بۆ بانگێش دەکەیت. ئەگەر بەدڵیان بوو ئەوە شادومان دەبیت، ئەگەریشنا خەمی لێ مەخۆ، چونکە تۆ ئامادەنی لە بەرخاتری ئەوانی تر هیچ کام لەو خواردنانەی کە خوانەکەتیان پێکهێناوە بگۆڕیت بە شتێک بەدڵی ئەوانی تر. خواردنێک بەدڵی من. بۆ دروستکردنی ئەم خواردنە پێویستمان بەم شتانە دەبێت: پەتاتە، گێزەر، قارچکە و بڕۆکلی، پیاس، کولەکە، کەرەوەز، کەلەرمی مۆر، بیبەری شیرینی سوور و زەرد، نعنا، زەردەچەوە، خوێ، زەیتی زەیتون و لیمۆ. سەرەتا بڕۆکلی و قارچکە و گێزەر و پەتاتە و کولەکەکە لە ئاوێکدا کە خوێ و تۆزێک زەردەچەوەمان تێی کردووە دەکڵێنین. بۆمەش پێویستە ئەوە لە بەرچاو بگرین کە هەندێک لەم پێکهێنەرانە زووتر لەوی دیکە دەکڵێن. بۆیە گرنگە سەرەتا ئەوانەی درەنگتر دەکڵێن بخرێنە ناو ئاوەکەوە و کەمێک بکڵێن، پاشان ئەوانی تر کە بە دواییەکدا هاتنەکەیان ڕەنگە بەم شێوەیە گونجاوترین بێت. سەرەتا پەتاتە و گێزەرەکە، پاش چەند دەقیقەیە کوڵان قارچکە و بڕۆکلی و پیازەکە، دواترینیان کولەکەکەی تێدەکەین. پاشەوەی تەواوی ئەم پێکهێنەرانەی خواردنەکە هەمویان کوڵان و هەسمان کرد نەرم بوونەتەوە، بەهۆی سوزگیەکەوە دەیان پاڵێوین.
دواتر دەیانکەینە سەر قاپێک یان سینیەکی شوشە کە پێشتر بەهۆی کەرەوز و کەلەرمەمۆرەکە و بیبەری شیرینی سوور و زەرد و نعنا و لیمۆکەوە لێوارەکەیمان ڕازاندوتەوە. پاشان کەمێک زەیتی زەیتونی بەسەردا دەکەین، هەروەها کەمێک ئاوی لیمۆی بەسەردا دەکەین. لە پاش ئەوە خواردنەکە ئامادەی خواردن دەبێت. تێبینی ئەم خواردنە لەگەڵ شەرابی سپی و لا کەشێکی نیمچەڕووناکدا و لەگەڵ کەسی دڵخوازدا دەخورێت، بەدەم گوێگرتن لە میوزیکەوە. ئەگەریش میوزیکەکە ئۆکۆردیۆن بێت، بەدەستی ژنێکی ئیتاڵی بژەنرێت، خواردنەکە و شەرابەکە کاریگەریەکی باشتریان دەبێت و مەستیەکی قۆڵمان تێدا دروست دەکەن. نووسینێک بەدڵی من. بۆ دروستکردنی ئەم نووسینە پێویستمان بەم شتانە دەبێت: زمان، خەیاڵ، نوێخوازی، دنیابینی تایبەت، ناسینی شێواز و ناوڕۆکی ئەوانەی پێش تۆ نووسیویانە و هاوسەردەم لەگەڵ تۆ دەنووسن لە نووسەرانی جیهانی و ناوخۆیی. وردبوونەوە گەڕان لەو بوارەی تۆ دەتەوێ تێیدا بنووسیت و ئەو بوارانەی پەیوەندیان پێوەی هەیە. ئەوەی دیکەی لە چۆنێتی دروستکردنی نووسینەکەت دەکەوێتەوە سەر سەلیقە و ئاستی داهێنەرانی خۆت کە دوو بابەتی تەواو خودین و کەس ناتوانێت لەوی تردا دروستی بکات. بەڵام شۆڕبوونەوە بەناو خۆتدا و گەڕانی بەردەوام لە ڕێگەی کتێب و ئەزموونەوە کۆمەکت دەکەن بۆ ئەوەی ئەو دووشتت تێدا بەهێز بکەن. هەروەها شتێکی دیکە کە گرنگە لە بەرچاوگرتنی خوێنەرە کە زیندوێتی دەبەخشێتە نووسینەکەت و هەرگیز بە نەزانی مەزانە و تێنەگەیشتنی ئەو لە نووسینەکەت مانای باڵایی نووسینەکەت و گەمژەیی ئەو نییە، بەڵکو وەک ئەگەرێکی کاریگەر سەیری بکە لەوەی ڕەنگە تۆ وەک پێویست نەتوانی بێت ئەوەی دەتەوێ بیگەێنیت. ئەمەش بەمانای دابەزین نییە بۆ ئاستێکی نزمی بیرکردنەوە، چونکە دڵنیابە خوێنەری ڕاستەقینە ئاستێکی بەرزی تێگەیشتنی هەیە. بۆیە تۆش وەک نووسەر ڕۆڵت هەبێ لە بەرزکردنەوەی ئەو ئاستا بۆ باڵاتر. تێبینی ئەم جۆرە لە نووسین خۆی پەیوەندی لەگەڵ خوێنەرەکانیدا دەبەستێت بەبێ ئاهەنگ و ستایشی ساختەی دەستگا و ناوەندەکانی بڵاوکردنەوە و پیاهەڵدانی نەزانانەی میدیاکارە نەخوێندەوارەکان و نووسەرە فریودەرەکان. خوێنەرانی ئەم جۆرە نووسینە خوێنەرانێکی هۆشیارن و توانای ڕاوەکردنیان هەیە. ئەوان پێویستیان بە کەس نییە ئاراستەیان بکات، بەڵکو خۆیان ڕێڕەوی خۆیان دەدۆزنەوە. ڤۆدگا و داهێنان. لەگەڵ دوو هاوڕێ خۆمان گەیاندە پارکی ئازادی. پارکەکە ئاوەدان بوو بە خەڵکی ڕەنگاوڕەنگ، بەڵام ئێمە وەک سێ مرۆڤ شتێکی گرنگیان لێون بوو بێ بە خێرایی بەناو خەڵکەکەدا خۆمان گەیاندە نادیەکەی ناو پارکەکە. لەوێ چارەکێک ڤۆدگام خواردەوە. لە کاتی خواردنەوەدا بیرم لە داهێنان کردەوە. داهێنان ئەو ئاوڵنەوەی لە ئێستای ئەم هەرێمەدا بە ئاسانی دەبەخشرێتەوە. هەر کەس لەلایەن ناوەند و دەستگاکانەوە جێگەی قبول بوو، ئەوە بە ئاسانی وەک داهێنەر ڕێکلامی بۆ دەکرێت. هەر کەسێکیش بێوێ دەست بە ناوازەی خۆیەوە بگرێ، ئەوە بە چەندین شێوە هەوڵی سڕینەوە و تەنانەت لەکەدارکردنیشی دەدرێت و زۆر جاریش دەکرێتە مای گاڵتەجار. مێژووی ئەمەش لە دنیای ڕۆشنبیری ئێمەدا کۆنا. بۆیە خەممە ئەو ناوەند و دەستگا و دامەزراوانەی دەستیان هەیە لەو دۆخەدا پێیان وابێ ئەوان شتێکی تازە دەکەن. بڕوام وایە بۆ ئەوەی داهێنان بکەیت پێویستە دەست بەسەر ڕیتمی ناوەوەی خۆتدا بگریت، نەهێڵیت هەیەجانەکان تاڵانی بکەن. گوێ بۆ منداڵەکەی ناوەوەی خۆت بگریت و ڕێگە نەدەیت ئەو منداڵە بمرێت. هەمووان منداڵێک لە ناوماندایە، بە مەرجێک بیدۆزینەوە. دەبێ بوار نەدەی دڵت بە تەپ و تۆزی ڕۆژگار پیر بێت. بە پێچەوانەوە ڕێگە خۆش بکەیت ڕۆژ بە ڕۆژ منداڵتر و منداڵتر بیتەوە. دەبێت نەهێڵی بێگەردید لە کەدار بکرێت. دەبێت لەگەڵ سیاسی و بازرگان و ئەو کەسانە کۆنەبیتەوە کە ڕێزی جوانی ناگرن. دەبێ بیرت بێ ئەرکی تۆ ڕێزگرتنە لە جوانی هەر شوێنێکی ئەم دنیاەدا بێت. دەست بە جوانیەوە بگریت بۆ ئەوەی بەر تۆفانی دزێوی نەکەوێت. گرنگە ئەڵماسەکەی ناوخۆت بپارێزیت و دڵخۆش بیت بە درەوشانەوەکانی. دەبێت زۆر گوێ بۆ ئەوانە نەگریت کە بە ناوی ڕەخنەوە دەیانەوێ ڕاد بگرن. هەروەها ئەوانەشی لە ڕێگەی ستایشەوە مەبەستیانە هەمان کار بکەن. خەڵکانێکیش کە دەیانەوێ باسی ئەخلاقت بۆ بکەن لە نووسیندا جگە لە بزەیەک بۆ قسەکانیان هیچی دیکەت بۆیان نەبێ. لە جیاتی ئەوانە غەمگینی خۆتت خۆش بوێت.
هەروەها برینەکانی شت. دەبێ فێربی لە هەر جێگەیەک مەترسی لەسەر مرۆڤ بوونت دروست بوو هەڵوێستت هەبێ، چونکە تۆ مرۆڤیت، مرۆڤیش بەهایەکی بەرزی هەیە و ڕێزی ئەو بەهایە بگریت. تۆ گرنگیت، تۆ مرۆڤیت. خۆشەویستانی من لێرەدا ئەم بەشەش کۆتایی هات کە چەند تایتڵێکی لە خۆی گرتبوو. هاوڕێم بن بۆ بەشی دواتر. خۆشەویستان لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی برینی من. ئەم بەشا دەکەوێتە لە پەڕا 190 کتێبەکەوە بە ناونیشانی چاوەکانت بکەرەوە. من و باوکە، من و نەنکەم واتە دایکی باوکم دڵنیا بوو هێندەی نەماوە بمرێ. ئەمەش کێشەی ئەو نەخۆشیە نەفرەتیە شێرپەنجەیە کە نەخۆشەکانی دڵنیان دەمرن. ڕۆژێک بانگی کردم و بە هێواشی پێیوەتم: کوڕم، لەژێر تەنورەکەی سەرباندا پارەیەکم بۆ داناون، لە دوای من بڕۆن دەری بهێن و خۆت و میران بیدەن بە داماویەکتاندا. هەر ئەوە هاش بوو. چەند ڕۆژێک پاش مردنەکەی چوون پارەکەم لە پەڕۆیەکی سەوزدا و لەژێر ئەو بەرمیلەدا دەرهێنا کە تەنورە بچووکەکەی تێدا دانرابوو. پارەکە 450 دیناری ساڵی 1999 بوو. نەنکەم پێشەوەی بمرێ لە نەخۆشخانە دەستی لە ناو دەستی باپیرم دانابوو تبووی ئەمانەتی تۆ و داستان و میران، بەڵام باپیرم نەیتوانی و ئەمانەتیە بپارێزێت. هەر بۆیە لە دوا ڕۆژەکانی ژیانیدا دەگریا و لەبەر خۆیەوە دەیوت: ئای کەتان، حیف کە نەمتوانی وەسیەتەکەت بەجێبێنم، ئای کەتان، ئای. ئەو پارەی نەنکەم بۆ من و میرانی دانابوو دامە باپیرم، ئەویش زۆر بە ئاسانی خەرجی کرد. نەنکم ژنێکی زۆر سۆزدار بوو. ئێمەی خۆش دەویست و خەمی دەخواردین. ئێمەش ئەومان خۆش دەویست، بەتایبەت من گەلێکم خۆش دەویست. دەستەکانیم لەبیرە کە شەوانی سەربانی هاوینی ساڵانی نەوەدەکان لە جێگەی خەوەکەی خۆیەوە کە سەر زەویەکە بوو درێژی دەکرد بۆ قەرەوێڵەیی کە منی لەسەر دەنووستم. منیش باوەشم بەدەستیدا دەکرد تاکو خەوم لێ دەکەوت. دەستەکانیم لەبیرە کە بەهۆی نزمی شوێنەکەی ئەو و بەرزی شوێنەکەی منەوە خوێنی بۆ نەدەچوو. بەو هۆیەشەوە سارد دەبوون. ئەو ساردیە گەرمی ژیانی من بوو لەو ڕۆژگارەدا. مردنی نەنکەم یەکێکی دیکە بوو لەو گورزە گەورانەی بەرژیانم کەوت و خواری و ناڕێکی تێدا دروست کرد. بۆ دەمەی من مردن شتێکی زۆر گەورە بوو. تاکو مردنی نەنکەم من کەسم نەدی بۆ بمرێ، مردوم نەدی بوو. ئای دایە کەتان گیان، ئومێدەکەم ڕۆحت لە بەرزیدا بێت. هەتاکو ئێستاش کە خەریکی نووسینی ئەم نامەیەم بۆنی نەنکەم لە گیانمدا ماوە. ساردی دەستە تەزیوەکانی شەوانی هاوینی، شێوەی دەموچاوی دداناڵتونەکەی لە کاتی پێکەنیندا، خاڵە کوتراوەکانی سەر ڕوخساری کە شێوەیەکی تایبەتیان پێبەخشی بوو. ئەو شەوەی مرد و پاشەوەی تەرمەکەیان شت و کفن و دفنیان کرد لە دارەمەیتەکەیان ناتاکۆبی بەنە مزگەوت. لە ناکەو یەکێک لەوانەی لەوێدا بوون بیری کەوتەوە کە گوناهە و نابێ هیچ جۆرە خشلێک بە مردووەوە بێت و بخرێتە گۆڕەوە. بۆ یەکفنەکەیان کردەوە و دداناڵتونەکەیان لە دەمی دەرهێنا و دایانە باپیرم. ئەویش نازانم چی لەویش کرد. باپیرم پیاوێکی کورتە باڵای قسە خۆش بوو، بەگشتی مرۆڤێکی خراپ نەبوو، بەڵام لە هەندێک ساتەوە خددا نەیدەتوانی بڕیاری باش و گونجاو بدات. هەرەوە شوای کرده بوو لە زۆر جێگەی ژیانیدا کەوتە بۆ هەڵەوە. دەنگی خۆش بوو، گۆرانیەکانی عەلی مەردانی دەگوتەوە، بەتایبەت حەزی بە مەقام بوو. ئەو دەمانەی نەخۆش دەبوو شەوەکانی لەبەر خۆیەوە بە بەردەوامی مەقامی دەگوت. چەند جۆرێکی مەقامی دەزانی، دیارترینیان کە من تاکو ئێستاش لە گوێمدایە مەقامی قەتار و ئەڵاویسی بوو. ئەم دوو جۆرەی مەقامیشی نزیکەی وەک عەلی مەردان دەچڕی. چەند کاسێتێکم هەن کە باپیرم تیاندا باس لە ژیانی پڕ لە چەرمەسەری و ناخۆشی خۆی دەکات و لە نێوان قسەکانیشیدا گۆرانی و مەقام دەڵێت. لە ساڵانی پەنجاکاندا بەهۆی خراپی باوەژن و دڵڕەقی باوکیەوە لە گوندی سۆڵەی سەر بە قەرەداغەوە هاتۆتە سلێمانی. لە ماڵی پورێکی نیشتەجێ دەبێت تاکو ئەو دەمانەی لە تونێلی دەربەندی خان وەکو کرێکار لە دروستکردنی تونێلەکەدا کار دەکات و هەڵە نەبم هەر لەو زەمانەیشدا ژن دێنێت و
یەکەم منداڵیان کوڕێک دەبێ ناوی دەنێن بەرزان کە باوکی منە. بەهۆی سەرکێشیەکانی ئەم کوڕیانەوە وەک گەنجێک و پاشانی شوەک هونەرمەندێکی ڕۆژگاری خۆی و پێشمەرگەیەک تووشی زۆر سەرێشە دەبن. ڕەنگە هەر ئەمەش بوو بێتە هۆی ئەوەی باوکم و باپیرم بەردەوام ناکۆکیەکی تند لە نێوانیاندا هەبوو. ململانیەکانیان تاکو ئاستی دوژمنایەتی دوو کەس کە برای یەکتریان کوشتە بێت دەڕۆیشت. چەندەها شەو ڕۆژی ساڵانی نەوەدەکان و هەتاکو ڕۆیشتنی باوکیشم بۆ ئەوروپا لە ساڵی 2001دا ئەم ململانەیە درێژەی هەبوو. ئەم شەڕەی نێوان باوکم و باپیرم لە ناو زۆرینەی خزم و کەسەکاندا ناسرا بوو. چەندەها جاریش دیومە دۆخی زۆر ناخۆش و خراپی لێکەوتۆتەوە کە من ئێستاش بیرم دەکەوێتەوە پێی نیگەران دەبم و هەرگیز پێم باش نییە پەیوەندی نێوان باوک و کوڕ بگاتەوە ئاستا. پاش نزیکەی 12 ساڵ دووری باوکم لە وڵات و مانەوەی چەند ساڵێک لە یۆنان و بەریتانیا، شەوێک باوکم لە فڕۆکەخانەی سلێمانیەوە گەیشتەوە وڵات. کاتێک باوەشم پەیدا کرد هەستم بە پیاوێک کرد جەستەی بۆتە مقەبا، دەنگی کەوتووە، دڵی هێواش لێ دەدات، چاوەکانی بە قوڵدا چوون و لێوەکانی وشک هەڵگەڕاون. لە ناوەوە چاوەڕوانی ساتی مردن دەکات، بەڵام نایەوێ ئەمە بەدەم و چاویەوە دیار بێ، بەڵکو وەک زۆرینەی کات بۆ پەڕی ئومێدەوە قسەی دەکرد وەگەوەی سەدان ساڵی مابێ بۆ ژیان. لەو ماوەی لە کوردستان بوو هەرگیز لە بەردەم مندا باسی لە مردنی خۆی نەدەکرد، بەڵام لە خەڵکیم دەبیست کە دەڵێ هاتوومەتەوە بۆ ئەوەی لە سلێمانی بمرم. من هاتوومەتەوە دەمەوێ ئەزمموی ساتەکانی نزیک لە مردن بکەم. ئەو شێرپەنجەی هەبوو لە یەک کاتدا جگەر و گەدەی بەهۆی ئەو نەخۆشیە نەفرەتیەوە لەوەدا بوون لە دەستیان بدات. هەروەهاش بوو ڕۆژ بە ڕۆژ ئەو دوو ئەندامەی هەناوی ڕوویان لە پوکانەوە و داخۆران دەکرد، هەتاکو ئەو ساتەی ئیدی جگەری لە کار کەوت. دوایین نیگای تەڵخی باوکمم لەبەرچاوە، دوایین ساتی دەستبەرزکردنەوەی بە ئاماژەی ماڵاوەی و کۆتا ساردبوونەوەی دەستی لە ناو دەستمدا. دوایین هاواری من و دوو نیوە دیێڕی سەرەوە بوون بۆ ئەو، بەڵام ئەو بە قسەی نەکردم و زۆر زۆنست کە هیچ کاتی نەبوو. مادام شتێک هەیە ناوی زەمەنەوە تێپەڕێ، کەواتە هاتنەوەی ئەو کەسانی لە دەستیان دەدەیت دەبێتە شتێکی نەکردە. هەر لەگەڵ تێپەڕبوونی زەمەنیشدا مرۆڤ جارێکی تر خۆی لەگەڵ دۆخەکاندا ڕادەهێنێتەوە و دەچێتەوە ناو ژیان. هەندێک جار هێن چاوقاییمە باوەش بە ژیاندا دەکاتەوە، وەگەوەی نەبایدی بێت نەبۆران هەر بژی چاوقایمیەکانی مرۆڤ. خۆشەویستانی منم بە شەش لێرەدا کۆتایی هات، هاوڕێم بن بۆ کۆتا بەشی کتێبەکە لە تراکی دواتردا. خۆشەویستان لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی کۆتایی لە کتێبی برینی من. ئەم بەشە بەناونیشانی ئەمە کتێبەکە نەبوو لاپەڕە 125. ئەم کتێبە هەوڵێک بوو بۆ دەربازبوونی من لە هەندێک ڕووداوی تند و لە نەچووەوەی ڕابردووم کە نەدەکرا دەستبەرداریان بم، چونکە چەندەها شەو ڕۆژی منیان بە خۆیانەوە گیرۆدە کردووە و نەیانی هێشتووە هەنگاو بنێم و بڕۆم بەرەو ئایندە. ئەگەرچی من مرۆڤی ئایندە نیم، ئەمەش پەیوەندی بەو ژیانە توندەی ڕابردوومەوە هەیە کە قورس لەسرم کەوتووە و زۆر کات ناتوانم تێی بپەڕێنم. بەڵام هێندە هەیە ژیان شتێکە دەڕوات، ئەو ڕۆیشتنە ڕەنگە ئایندە بێت. ئەگەرچی هەندێک جار بە جۆرێک دەوەستی و قورسایی ژیان لەسەر بۆنت سەختە، هەستی ئەوەی بەرەو ڕابردوو دەڕۆی داد دەگرێت و هەستێکی کوشندەیە. لە سەرەتا و لە ناو یەکێک لە بەشەکانی ئەم کتێبەدا باسی دەفتەرەکەی منداڵیم بۆ کردن کە دامنابوو بۆ نووسینەوەی هەندێک شتی ڕۆژانم. ئێستا و پاش نووسینەوە و خوێندنەوەی چەند جارێکی دیکەی ئەم کتێبە وای دەبینم کەم کتێبە و دەفتەرەی منداڵیمە و گەورە بووە، چونکە بەشێکی هەمان ئەو ڕووداوانن کە لەو دەفتەرەدا نووسیومن و جارێکی دیکە لێرەدا بە سەلیقەیەکی دیکە نووسیومنەتەوە. لە پاش ئەو دەفتەرە چەند جار هەوڵمدا ئەم ڕووداوە بەسەر هاتانە لە شێوەی چیرۆگیان شیعردا بنووسمەوە، بەڵام دانی پێدادەنێم کە نەمتوانیوە لە ئاس ڕووداوەکاندا بم و هەستم بە جۆرێک شکست لە دەربڕینیاندا کردووە. بۆ یەجارێکی دیکە چوومەتەوە سەریان کە ئەم جارە ویستم بە شێوەی چەند نامەیەک و لە ژێر چەند ناوێکدا ئاڕاستەی کەسێکی بکەم. ئەو کەسە سەرەتا هەبوو، بەڵام لە پاش چەند بەشی یەکەمەوە ئیتر هەستم کرد پێویست ناکە ئەو هەبێت و نامەکانی بۆ بنێرم و
ئەویش وەڵامم بداتەوە، بەڵکو پاش نووسینی هەر بەشێک لای خۆم دەمهێشتنەوە بۆم نەدەنارد، هەتاکو گەیشت بە نامەی ئێستا لە بەردەستاندایە. ئێستام کتێبە کتێبی منە، کتێبی برینی من، تۆیش تێیدا بەشداریت. لە کۆتاییدا دەنووسم زۆر بەشی ئەم کتێبە هەن بە نادیاری ماونەتەوە و ڕەنگە چێژیان بۆ من و ئەوانەشی دەیخوێننەوە ئەوە بێت کە بەو جۆرە بمێننەوە. ئەمە وەک تابلۆیەک وەهایە کە لە دوای دانانی چەندین چین بۆیە دروستکراوە و بەڵام ئەوانەی لێی دەڕوانن تەنیا دوایین چین دەبینن و هەستی پێدەکەن بەبێ گوێدانە کاریگەریەکانی چینەکانی سەرەتای تابلۆکە کە تووشی جۆرێک لە دیارنەمان و شاردنەوە بوون. ئەم کتێبەم چەند جارێک نووسیوەتەوە و مامەڵەی جیاوازم لەگەڵ چینە جیاوازەکانیدا کردووە، هەتاکو دوایین ڤێرژنی بە شێوەی دەستنووس بە چەند کەسێکم داوە تاکو بیخوێننەوە. بەڵام هەردانەیەک لەو دەستنووسانەی کە بینراون جیاوازی هەبووە لەگەڵ ئەوی تر تا ئاستی ئەوەی دەتوانم بڵێم هەریەکەیان کتێبێکیان خوێندوتەوە. تەنانەت لەم چاپەشدا کە ئێستا کەوتۆتە بەردەستی خوێنەر چەند ڤێرژنێکی هەیە. ئەمەی تۆش خوێنتەوە یەکێکە لەو ڤێرژنانە. دەکرێت بۆ ڤێرژنەکانی دیکەی بگەڕێی. لە داهاتووشدا بەردەوامی دەدەم بە نووسینەوەی ئەم کتێبە بە ڤێرژنی دیکە. خۆشەویستانی من، لێرەدا کتێبەکە کۆتایی هات کە کۆتا لاپەڕی دەکاتە 127. داستان لە کتێبی برینی مندا برینەکانی بردە چاپخانە و چاوەکانی ئێمەش نەبوون بە هەتوان بۆ ئازارەکانی ئەو. ئەگەرچی ئەم کتێبە بە ناوی داستانەوە لە کتێبخانە و چاپخانەکاندا دەست دەکەوێت، بەڵام دوجار لە ناوی ناوەوەی هەریەکێکماندا کۆمەڵە برینێک هەیە کە فەرامۆشمان کردووە. دوجار و برینانە وەک شێرپەنجەیەکی بێدەنگ هێواش هێواش ناوی ناوەوەی هەریەکێکمان دەکرۆژێت. ڕۆژێک ئێمەش بە خۆمان و برینەکانمانەوە وەک باوکی داستان دەمرین و لەبیر دەچینەوە. من ئومێدی بەردەوامی بۆ داستان بەرزان دەکەم لە نووسیندا. تەمەناکەم خوێندنەوەکەی منیش لە ئاست ئەوەدا بوو بێت کە ئێوە کاتی خۆتان پێبەخشیوە. داستان لە کۆتاییدا سپاسی ئەم کەسانە دەکات کە ماندوو بوون بە کتێبەکەیەوە. ئەوانیش تەنیاوارە هێمن بەرزنجی، ئارام سدیق، ئیدریس عەلی، ئاریان ئەبوبەکر و محەممەد ناکەم. خۆشەویستانی من، بە هیوای دیدار لە کتێبێکی تردا.